بە ناوی تیمی پەروەردەیی ڕێکخراوی ئازادبوون بە خێراتنی هەموو لایەکەکەین. سەرەتای دیدارەکەمان بە وەستانی ساتێک بۆ گیانی پاکی شەهیدان دەست پێ کرد. فەرموو. سپاس بۆ هەمووتان. پەروەردەکارانی ئازیز، خۆشەویستان، خوشکان، برایان، بەخێر بێن سەر و سەرچاو. ئیمڕۆ هەمووان لێرە خەمی پەروەردە کۆی کردوونێتەوە، خەمێک کە پێویستی بە خەمی هەمووانە بەڕاستی. دایک، باوک، مامۆستا، هەچ کەسێک لە هەچ بارێکە ئیش دەکات، هەمووان لە خەمی ئەبێت دڵسۆزانە لە خەمی بواری پەروەردەیابن. پەروەردە پرۆسەیەکە پەیوەستدارە بە هەمووانەوە، نەگەوەی کەوا پەیوەستدار بێ بە مامۆستا و قوتابخانەوە. ئەمڕۆ کۆربەندەکەمان لە دوو پانێل پێک دێت. پانێلی یەکەم لەلایەن سێ بەڕێزەوە و پانێلی دووەمیش لەلایەن سێ بەڕێزی ترەوە 6 بابەتی جیاواز پێشکەش دەکرێت. بە پێی بەروارەکە وایە ئیمڕۆ بە بێنووی ئەم کۆربەندەمان بە یادی ڕۆژی فێرکردن و فێربوونە وایە 24 یەک بێت. بەڵام لەبەرەوەی کەوا پەروەردە بەڕێوەبەرێتی گشتی سەرپەرشتیکردن لە هەمان ڕۆژدا چالاکیی تری هەبوو لەبەر چالاکیەکەی ئەوان ئێمە ڕۆژێک پێشمان خست، هەرچەند ئەوان چالاکیەکەیان دواتر دواش کەوت لەو ڕۆژەیە پێشکەش ناکرێت. بە هەر حاڵ ئەم ڕۆژەتان پیرۆز بێ و سەربەرز و سەرکەوتوو بن. پانێلی یەکەم وەکو لای بەڕێستان لە پروشەرەکەیان نووسراوە دەبوایە کوردە ئەحمەد پێشکەشیکا، بەڵام ئێستا دیدار جەلال ئامادەیە و پانێلی یەکەمتان پێشکەشەکات. سەرەتا وتەی تیمی پەروەردەیی لەلایەن مامۆستا حەمەعەلی معروفەوە پێشکەش دەکرێت. با بفەرمێن. سپاس بۆ بەڕێوەبەرانی هۆڵەکە کەوا ڕێگەیان پێداین ئەم هۆڵە جوانە بەکاربێنین بۆ ئەم دیدارە، بۆ ئەم کۆڕە دووبارە و سێبارە و 100 بارە سپاسیانەکەین. سپاس بۆ مولایەک. بە ڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵی کزا دەروێش حەزم کرد بەستەیەک ببیم سەراسەر حوسن و ماتەم بێ لە سیماتا بەدیم کرد هەیکەلی عومرێکی حەسرەت کێش وەها دیارە کە بەختت ئاشیانی بولبولی خەم بێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسیتە قەدری سەنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لیخندا ئەوەندەم بیست لە مۆسیقا و خرۆشی ڕۆحی بێگانە میزاجی کوردەواریم تێک چووە دەروێش عەبدوڵڵا دەخیلت بم دەسا بەولا و کوایای و حەیرانە شەپۆلی زەوقی ملی پڕ دەرونی مات و چۆڵم کە لە بیتهۆڤن گەلێ زیاتر بە ڕۆحم ئاشنای وەڵڵا دای دەروێش سکاڵایەک لەگەڵ ڕۆحی کوڵاو بکە. ڕۆژ باش میوانانی خۆشەویست، هاوڕێیانی بەڕێز، بە ناوی تیمی پەروەردەی سەردەم و ڕێکخراوی ئازادبوونەوە بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین بۆ ئەم پانێڵە پەروەردەییە. ئەو پەروەردەیەی کە پەیوەندی بە تاکی کۆمەڵگاوە هەیە و هەموو گۆڕانکاریەکانیش لەوێوە سەرچاوە دەگرێت. ئەم پانێڵە بۆ یادی پێنجەمی ڕۆژی جیهانی پەروەردە و فێربوونە لە ڕۆژی 3/12/2018دا کۆمەڵەی نەتەوە یەکگرتووەکان بڕیاری 7325یان بە کۆی دەنگ قبوڵ کرد. ڕۆژی 24 یەکی هەموو ساڵێکیان داناوە بە ڕۆژی جیهانی پەروەردە و فێربوون. لێرەدا بە باشمان زانی بە کورتی هۆکاری دەرچوونی ئەم بڕیارە نێودەوڵەتیە گرنگە بخەینە ڕوو. ڕێکخراوی کە ڕۆژی جیهانی پەروەردە و فێربوونە، ڕێکخراوی یونسکۆ کە ڕێکخراوی پەروەردە و فێربوون و ڕۆشنبیری جیهانیە ساڵانە لەم ڕۆژەدا ئاهەنگێک ساز دەکات و بەسەرکردنەوەیەک بۆ ڕەوشی پەروەردە لە جیهاندا دەکات بە ئامادەبوونی نوێنەرانی پەروەردە و نوێنەرانی ڕێکخراوەکە لە هەموو وڵاتاندا. هەڵسەنگاندنێک بۆ خاڵە بەهێز و لاوازەکانی ڕەوشی پەروەردەی وڵاتان دەکات کە بەداخەوە عێراق بە گشتی و چەند وڵاتێکی تر چەند ساڵێکە کەوتونەتە دەرەوەی ئەم باسنەیە، واتە دەرەوەی هەڵسەنگاندنەکانی ڕێکخراوی یونیسف لەبەر خراپی باری پەروەردە تیایاندا.
بەپێی ئەم بڕیارە نەتەوە یەکگرتووەکان لە ڕێگای ڕێکخراوی یونسکۆوە فێربوون بە یەکێک لە مافەکانی مرۆڤدا دەنێت کە ئەمەش لە مادەی 26 جارنامەی مافی مرۆڤدا جێگیر کراوە کە قۆناخی پەروەردە و فێربوونی بنەڕەتی و ئامادەیی بە قۆناخێکی بێبەرامبەر و ئینزامی دانراوە. بەڵام لە ساڵی 1989دا بڕیارەکە زیاتر ڕۆشت و بۆ بەرژەوەندی گشتی پۆلی زانکۆکانیشی گرتەوە، واتە زانکۆکانیش کەوتە ئەو سنوورەوە بۆ ئەوانەی کە ئەیانەوێ خوێندنی باڵا تەواو بکەن. هاوڕێیانی بەڕێز، بڕیارەکەی یونسکۆ خوێندنی بەلاش دەگرێتەوە بۆ قۆناخی تا ناوەندی، بەڵام زانکۆکانی تیا نییە. ئەو کەسانەی دەیانەوێ بەردەوام بن لە خوێندن پەروەردە و فێربوون لە بەردەمیاندا دەبێ بڕەخسێت، چونکە پەروەردە و فێربوون بەرژەوەندی گشتیە و لە هەمان کاتدا بەرپرسیارەتی گشتیشە. هەمومان بەرپرسیارین لەم پرۆژەیە، لەم پەروەردەیە. ئەم بڕیارە بۆ بەرسڕاگرتن و پێشوازیکردنە لەو ڕۆژە گرنگەی پەروەردە و فێربوون لە جیهاندا کە ڕۆڵێکی گرنگ دەگەڕێت لە بە ئامانجگەیاندنی پێکەوە ژیان و ئاشتی و ئازادی جیهانی و گەشەپێدان لە هەموو بوارەکەدا. هاوڕێیانی ئازیز، میوانانی خۆشەویست، بەبێ مسۆگەرکردنی پەروەردە و فێربوونێکی باش و دادپەروارانە و گشتگیر بۆ هەمووان بەبێ جیاوازی، بەبێ پشتگیریکردنی هەلی فێربوون لەسەر تاسەری جیهاندا بە هەردوو ڕەگەزەوە و بۆ هەموو نەتەوەکان بەریەککەوتن و لێکترازانی گەلانی جیهان بەردەوامی دەبێ وەکو ئێستا. ئەگەر ئەو بازنە هەژاریەی کە بەشێکی جیهاندا هەیە نەشتێنرێت، دەبێتە هۆی دابڕان و بەریەککەوتن و دواکەوتنی زیاتر و زیاتر وەکو ئێستا، دواکەوتنی ملیۆنەها مناڵ و گەنج و گەورە لە هەلی پەروەردە و فێربوون لە جیهاندا کارەساتێکی مرۆیی گەورەیە. بەپێی داتاکانی ڕێکخراوی یونسکۆ لە ساڵی 2021دا زیاتر لە 285 ملیۆن مناڵ و مێردمنداڵ پەیوەندیان بە فێرگەکانەوە نەکردووە. هەروەها زیاتر لە 67 ملیۆن مناڵ و مێردمنداڵ و گەورە ساڵ خوێندن و نووسین و کردداری ژماردنی ئاسایی نازانن کە ئەمە کارەساتێکی گەورەی جیهانیە. تا ئێستاش ئەو بەشەی باشووری ئەفریقا کە دەکەوێتە باشووری بیابانی گەورە و ڕەگزپەرستان پێی دەڵێن ئەفریقیای ڕەش یا ڕەشپێس یا زنجی کەمتر لە ساچلی دانیشتوانەکەی قۆناغی بنەڕەتی و ئامادەیان تەواو کردووە. ژمارەی ئەو مناڵ و ئاوارانەی کە دابڕاون لە فێرگەکان 4 ملیۆنی تێپەڕاندووە. ئەمە پێشێلکردنی مافی مرۆڤە بە هەموو پێوەرەکان و بە بەرچاوی هەموو جیهانەوە. دەمێکە ئەم پێشێلکردنە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشی گرتووەتەوە بە غەزە و سووریا و یەمەن و لیبیا و باشووری سوودانی جاران و ئێستاش بەداخەوە کوردستانی ڕۆژهەڵات و ڕۆژئاواش دەناڵێنن بەدەستیەوە. ئێستا ڕێکخراوی یونسکۆ بەهۆی پەروەردە و فێربوون و ڕۆشنبیری گشتیەوە دەیەوێ و پێداگرێت لەسەر ئەوەی گفتوگۆیەکی دۆستانە و شارستانیانە لە نێوان وڵاتان و شارستانیە جیاوازەکاندا دروست بکات بە مەبەستی ئاشبوونەوەی گشتی و پاراستنی سروشت و پاراستنی بەرژەوەندی مرۆڤ و مافی مرۆڤ. ئێمەش بە هیوای ئەو ڕێسەی نەبێت بەخوری و بەرژەوەندی زلهێزەکان ئەم کارەی لێ تێک نەدات و نەبێت بەخەون بۆ ئەوان و بۆ ئێمەش. لەم کاتەدا پێویستە ئەوەش بڵین کە تەکنەلۆجیا بە شێوەیەکی سەرنجڕاکێش هاتوۆتە ناو ژیانمانەوە. ئەمەش ڕۆڵێکی گەورەی گێڕاو بۆ بەرەو پێشچوون و گەشەکردن لە هەموو بوارە زانستی و ئابووری و کۆمەڵایەتیەکاندا. بەڵام بەداخەوە لەگەڵ خۆشیدا ترسێکی زۆری هێناوە لە بواری نایەکسانی و ناعەدالەتی ئابووری و نامۆبوون بە یەکتری و گۆشەگیری و تێکەڵبوونی کلتورەکان و هەرسنەکردنی ئەو پێشکەوتنە خێرایی کە ڕووی داوە لە ماوە کورتەدا و کە ئێمە بەداخەوە هەم قازانجمان لێ کردووە هەم بازە زیانێکیشی لەگەڵ خۆیان هێناوە. هاوڕێیانی بەڕێز، لەمە زیاتر کاتان ناگرین بە هیوای بەسەربردنی کاتێکی خۆش و سوودبەخش بۆ هەموو لایەک لەگەڵ ئەو پەروەردەکارانەی کەوا هەڵبژاردن لە بواری پەروەردەدا و سپاستانەکەین بۆ بەشداری بوون و ئامادەبوونتان. ڕێزی زۆرمان فەرموون، زۆر سپاس.
سپاسی زۆر بۆ مامۆستا حەمالی. میوانانی ئازیز، هەموو ئەو بابەتانی کە لێرە پێشکەشەکرێن لە پانێلەکانە ڕیکۆردە و تۆمارەکرێت، دواتر وەکو پەیامێک ئەیدێنە دەست هەمووان، دەدرێتە دەست هەموو کەسێک، هەموو ئەوانەی کەوا خەمپۆری پەروەردەن بۆ ئەوەی گوێمان لێ بگرن. وەکو حاجی قادری کۆی دەفەرموێ، حاجی کەسێکە بێکەس بۆ ئێوە قوڕ دەپێوێ، گوێم لێ دەگرن زەریفە ناگرن خەتا لە خۆتان. ئێمە پەیامی خۆمان، پەیامی پەروەردەی خۆمان دەگەێنین بۆ ڕاستکردنەوە و بۆ ئاراستەکردنی پەروەردەیەکی دروست. سەرەتای دیدارەکە بۆ دیدارخان بانگەکەین بۆ کۆڕبەندی یەکەم با بفەرمێ. ئامادەبووان سڵاوتان لێبێ، من دیدار جەلالم لەگەڵتانە بم بۆ بەڕێوەبردننی پانێڵی یەکەم کە هەریەکە لە بەڕێزان فازیل شەوڕۆ، مەنسوور تەیفوری، ڕزگار باهیر عاریفمان لەگەڵە بێ. داوا لە هەریەکە لەم سێ بەڕێزە ئەکەین بفەرمون بۆ پێشکەشکردن دانیشن لەگەڵمانە پاشان پێشکەشکردنی پانێڵەکان. جارێکی تر بەخێر بێن، سوپاسی پانێلیستەکانەکەین کە ئەمڕۆ بەشدارن لەگەڵمانە و هەریەکەیان بە پانێڵێک بە بابەتێک لەگەڵمانە بن. پێش هەموو شتێک ئەمەوێ پێتان بڵێم تەنها 20 خولەکتان هەیە. من پێشتر ئاگادارتانەکەمەوە بۆ ئەوەی ئامادەبووانیش هەڵبەتە هەریەکەیان ئیلتیزامێکیان هەیە و لە کاتی خۆیان گرتووە ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن. تکاتان لەکەین پەیوەست بن بەو کاتێک کە بۆتان دانراوە. سەرەتا و یەکەم پانێڵ دەچمە لای بەڕێز فازیل شەوڕۆ پانێلیست. بابەتێکی ئامادە کردووە کاک فازیل لەسەر هەنگاوێک بەرەو پەروەردەی داهێنەرانە. کاک فازیل ئەگەر سەرەتا بە دێڕێک یاخود بە دوو دێڕ خۆت بناسیێنی بە ئامادەبووان و پاشان دەست بکەی بە بابەتەکە و فەرموو. بەخێراتنێکی گەرمتان دەکەم. ئەمن فازیل شەوڕۆم لە ساڵی 1975 بەکەلۆریوسم لە زمان و ئەدەبی ئینگلیزی لە زانکۆی بەغدا وەرگرتووە. 35 ساڵ مامۆستا بووم، 20 کتێبی چاپکراوم هەیە لە بوارەکانی شێعر و ئەدەب و ڕەخنە و پەروەردە و ژینگە و کەلەپور. هەنگاوێ بەرەو پەروەردەی داهێنەرانە. لە ڕاستیدا لەناو ئەو ژنەی زریانی پەروەردە و فێرکردن ئێستا ئەمن وەکو ماسیەکی دەرمان خواردوم سەر ئاو و بن ئاو دەکەوم. نازانم لەکوێوە دەست پێ بکەم. با بچینە دبلن. لە کتێبخانەیەکدا لە شاری دبلن بە دوای کتێبێکدا دەگەڕام. لەسەر یەکێک لە ڕەفتەکان هێندێ مێرووی وردیلە و بچووکم بینی. خێرا چوون بۆ لای یەکێ لە فەرمانبەرانی ئەو کتێبخانەیە، هەرکە خەبەرەکەم پێدان هەروەکو بڵێ خەبەری ئەوەم پێدابن کە کتێبخانەکەیان ئاگری تێبەر بووە. هێندە پەشۆکا و مشێوەشیان پێوە دیار بوو بردبن بۆ شوێنەکە. پاش 5 ڕۆژان بەڕێوەبەری کتێبخانەکە لە ئیمێڵێکە داوای کرد کە بچمە خزمەتیان تاکو و خەڵاتم بکەن. وەگوتیان لە ماوەی 2 ڕۆژدا کتێبخانەکەمان ڕاگرت و لە ڕێگای یەکێ لەو کۆمپانیانەی کە تایبەتن بە قاڵاچۆکردنی ئەو جۆرە مێرولە کتێبخانەکەمان خاوێن کردەوە. ساڵی 2019 بە پێشنیاری خۆم و بە هاوکاری بەڕێوەبەری پەروەردەی کۆیە و زانکۆی کۆیە کۆنفرانسێکمان ئامادە کرد. بەندە یەکەم کەس بوو کەوا قسەی کرد. زۆرم قسە کرد. لەنکاو چەترێکم دەرهێنا، بەداخەوە ئەوەکە ئیشی نەکرد. لە کە چەترەکەم دەرهێنا و پێم گوتن ئەو چەترە وەکو ئەو خێوەتەیە کە دەوڵەت بەسەر دانیشتوان و نیشتیمانەکەی خۆیدا ڕای دەگرێ. هەر کووسێکی چەترەکە کەرتێکم لەسەر نووسی بوو، وەک کەرتی گەشت و گوزار، کەرتی تەندروستی، کەرتی ئاسایش، کەرتی ئابووری. چەترەکەم دەسوڕاندەوە و دەگەڕام بە دوای کەرتی پەروەردە. چەترەکەم دەسوڕاندەوە و پەروەردە. گوتم کوڕی نەخۆ دەڵێ من پەروەردەم لەبیر چووە. ئەو 500-600 کەسەی کە ئامادە بوو لە هۆڵەکە هەر هەمویان پێم پێکەدین. لەنکاو چەترەکەم بەرز کردەوە و ئاماژەم بۆ ستوونی چەترەکە کرد.
وتم ئەو کۆڵەگا ئەوە پەروەردەیە کە هەموو کەرتەکانی لەسەر ڕاگیراوە. ئەگەر ئەو کۆڵەگا، ئەگەر ئەو ئەستونگا زامدار بوو، داڕوشا، شکا، ئەوە هەر هەموو کەرتەکان دەکەون. چەترەکەم داداوە و فڕێمدا و وتم ئێستا هەموو کەرتەکان کەوتوون چونکە ئەستونجی پەروەردەمان داڕوشاوە. بەڕێزانم، لەو ڕۆژەوە زۆر لەو بەرپرسیانەی کە ئامادە بوون خەڵاتی مێرولەیان پێشکەش نەکردم، لێویان هەڵقرچاند و تاکو ئێستاش لێم زوێرن. بەڕێزان، ساڵانە ڕاپرسیەک دەکرێت لە جیهاندا ئاخۆ دەبێ بایەخترین داهێنان چ بێ کە عەقڵی مرۆڤ داهێناوە. زۆربەی ساڵان یەکێک لەو دوانە بە یەکەم دەردەچی، ساڵی واش هەیە هۆردووچیان دەردەچی. یەکەمیان قەڵەم، دووەمیان پێچکە، چەرخ. ئەگەر قەڵەم و پێچکە لە ژیانی ئێمە بێتە دەرەوە، ئێمە دەگەڕێینەوە ئەشکەوتەکان تاکو سعادەیەکی شەوێش ئێوە ناگەنەوە ماڵەوە، کاتەکانیشتان نازانن چەندە، چونکە ئەو دنیاە هەمووی بە چەرخ دەسوڕێ. هەمووش ئەو قەڵەمەیە، ئەو چەرخەی وا پێشخستووە کە گەیشتینە ئەو قۆناغی ئێستاکە. لەو ڕۆژەی قەڵەم داهاتووە تاکو ئێستاکە، ئەگەر کۆی ئەو پێشکەوتنانەی ئەو 50 ساڵەی ئاخیری بخەینە تای تەرازوێک، 5,000 ساڵەکەی پێشەنجین بخەینە تای تەرازوێکی دیکە، 50 ساڵەکە قورسترە لەو 5,000 ساڵە. کەواتە ئێمە بەرەو چێ دەچین؟ کۆمەڵێک زانا و دانا هەیە پێیان دەڵێن فیوچەریستس، ئەوانەی ئایندە دەخوێننەوە. ڕاستە شارەوانی و ئەندازیارەکان دەتوانن شەقامێک بۆ سلێمانی بچێشن، بەڵام دەبێ ئەو زانایانش بێن عەقڵی وان، خەونی وان فراوانە، ئەوان دەزانن 50 ساڵی دیکە ئەو شارە چی بەسەردێ و دەبێت چ جۆرە شەقامێک دروست بکرێت. ئەو کۆمەڵە فیوچەریستس دەڵێن سەرەڕای ئەو پێشکەوتنەی کە ئەوڕۆ ئێمە هەمانە کوڕینە، ئێستا ئێمە لە قۆناغی سفری شارستانیەتین. قۆناغی یەکی شارستانیەت ساڵی 2060 دەست پێ دەکات. من لە گۆڤاری ڕامان بە درێژی بابەتێکم بڵاو کردوتەوە. ئەگەر وا بڕوا جیهان دەبێتە دوو جیهان، جیهانێک زۆر بە خێرایی دەڕوا بۆ پێشەوە و جیهانێکیش چەقیوە یان بۆ دواوە دەڕوات. لە دوایین ژماری گۆڤاری ژیاری پەروەردەیی، لە دوایین ژمارەی بگۆرن ژیاری پەروەردەییش بابەتێکم بڵاو کردوتەوە، ڕەوتی تەکنەلۆژیای پەروەردەیی. حەڵقەی یەکەمی بڵاو کراوەتەوە، حەڵقەی دووەمی ئێستا لە ژێر چاپە. ئەوەی کە ئێستا لای ئێمە هەیە ئەو داتە شۆیەیە کە ئێستا ئیشی نەکرد. هەروەها وایت بۆردە، زۆر جێگای داخە مامۆستا هەیە کە ژماری مۆبایلەکەت لێ وەردەگرێ، دەرێ بۆشم داخل ناکەیت. من لە ناویان دەژیم. ئەگەر ئێوە بزانن چ تەکنۆلۆژیایەک ئەو ڕۆکە لە پەروەردەدا بەکاردێ و ئەگەر بزانن ئێمە لەکوێ چەقیون، گریانتان بۆ حاڵتان دێ. 5-6 ساڵ پێش ئێستا 7 مامۆستای زانکۆ هاتنە دبلن بۆ ئەوەی بەشداری خولێک بن لە فیزیک. 4 عارەب و 3 کورد چەند سلێمانی. یەک مانگمانەوە. ئاخر ڕۆژ لێم پرسین چتان پێیە بۆ کوردستان، بۆ خوێندکارەکان، بۆ زانکۆیەکان؟ گوتیان هیچ. گوتم یەک تەختی فندەقتان گرتووە بە 400 دۆلار شەوانە. یەک مانگە 7 کەس دەچنەوە کوردستان دەڵێن هیچ. گوتیان بە قیمەتترین ئامێر و کەرستە کە لە لای ئێمە هەیە، لە تاقیگەکانی ئێمە هەیە، نرخەکەی ناکاتە 300 دۆلار. بەڵام هەرزانترین ئامێر کە ئێمە ئیشمان لەسەر کردیە، ئەو کەرستەی ئیشمان لەسەر کردیە، نرخەکەی لە 50,000 دۆلار هەرزانترە. کەواتە ئەو ئامێرانە لای ئێمە نینە. بەڕێزانم، تاکو ئێستا زانکۆی کەمبریج و ئۆکسفۆرد 117 خەڵاتی نۆبڵی وەرگرتووە، مامۆستایەکان و ئەو کەسانی کە دەرچوون لەم زانکۆیە. من حەقی خۆمە بپرسم، ئەو ساڵی 2022 من حەقی خۆمە بپرسم بۆ لەو کوردستانە، وتم کەمبریج
ئۆکسفۆرد 117 خەڵاتی نۆبڵ بۆ هەر لە ساڵی 22 لەو کوردستانە زانکۆمان هەیە پلەبەندیەکەی لە ڕیزبەندی زانکۆیەکانی جیهاندا 7612 ئەو ساڵەکە بێتەوە دەکا 8900 چونکە هەر دەوامیان نەکرد پێویستە بەرپرسان بپرسن ئەو زانکۆیە ئەو هەموو پارە کۆ دەکاتەوە مرتبەکەی تو 7612 چ پێشکەش دەکا بە ئێوە بۆ منداڵەکانی ئێوە بەڕێزان ئەوڕۆ کە 102 ڕۆژە وەزارەتی مەعارف لە عێراق دامەزراوە دواتر وەزارەکانی کە ناویان گۆڕاوە تاکو ئێستا 76 وەزیری پەروەردە لەسەر ئەو کورسیانە دانیشتووە بە بەغدا و بە هەولێرەوە ناوی یەک وەزیری پەروەردەم پێ بڵێن پەیکەرێکم نیشاندن شەقامێکم نیشاندن بە ناوی ئەوان بێ کوڕە قوتابخانەیەکم نیشاندن بە ناوی ئەوان بێ قوتابخانم ناوێ هۆڵێکم نیشاندن بە ناوی یەکێک لە وەزیرەکانی پەروەردە بێ نییە چونکە ئەوانە موچەهۆرن هاتوون تەنها واژوو بکەن ختم لێتن شتێکیان بۆ ئێمن بەجێ نەهێشت کەوا پەیکەریان بۆ بکەم نا ببورن ئەمن غەڵەت بووم غەدرم لێکردن بەجێیان هێشتووە ئێستا ساڵی 2023 لە عێراقەکەی ئێوەدا 11,000 منداڵی نەخوێندەوارمان هەیە لەسەر شەقامەکان 8 ملیۆن بێوژنمان هەیە تەمەنیان گەنجە ڕەنبێ هەبێ کۆزێک منداڵیشی بەدواوە بێ قسەی من نییە قسەی خۆیانە لە سەتا چلی گەنجەکانی عێراق لە ناوەند و لە خواروی عێراقدا ئاڵوودەی مادە هۆشبەرەکان بوون ئێستا چی بکەین باشە هیچ ڕێگایەکتان نییە تەنها دەبێ یەکێک لەو دوو ڕێیانە هەڵبژێرن یەکیان دەستە ڕاستە بەرەو بەهەشت دەبا یەکیان دەستە چەپە بەرەو دۆزەخت دەبا ئێوە خۆتان ئازادن کامیان هەڵدەبژێرن من دڵنیام ئێوە هەمووتان حەز دەکەن دۆڕیانەکەی لای دەستە ڕاست هەڵبژێرین و بەرەو بەهەشت بچین کەواتە چی بکەین بەداخەوە داتە شەوەیەکە ئیشی نەکرد باشترین چارەسەرەوەیە بچینە ڕانیە بچین ئەزمون لە دەواازەی ڕاپەڕین وەربگرین دەزانم ئێستان بۆ خەیاڵتان بۆ چ چووە نا من بیر لەو شتانە ناکەمەوە لە ساڵی 1960 بۆ یەکەم جار لولە کێشی بۆڕی ئاو کرا بۆ خەڵکی ڕانیە ترۆمپەیان دانا بۆ ئەوەی ئاوی قولە بەسەر ماڵەکان دابشکەن خەڵکی ڕانیە خەنی بوون چون شیشمەکان حەنەفیەکانیان کردەوە دەبینن ئاو نییە تەماشایان کرد ترۆمپایی شێدەکا ئاو نییە هانایان بۆ سولەیمانی هێنا مهندسێکیان ئەندازارێکیان نارد کە چوەوێن دەرێ وتی دەستان خۆش بێ لولە کێشێکی جوانتان کردووە ترۆمپایەکی باشتان کڕیوە قولەش پڕ ئاوە بەڵام لە جیاتی ئەوەی ئێوە ئەو ترۆمپایە دانێن ئاو لە قولە بەسەر ماڵەکان دابشکە هەوا لە ماڵەکان دەهێنێ و دەیخاتەوە ناو قولە چاربڕخەکەی کردەوە ترۆمپایەکە مزەخەکەی سوڕاند و ئاو بەسەر ماڵەکاندا دابشکرا بەڕێزانم لە ساڵی 1960ەوە بە پیلان و نەخشە و دەسیسێکی ئیستراتیژی کار دەکرێ بۆ لێدانی مامۆستا بۆ ئەوەی هەوایەکە دەربێنێ و ئاوەکە دابش نەکات هیچ نەماوە لەگەر مامۆستانەیەکەن ئەگەر بێت و حاڵی مامۆستاتان بۆ بەیان کەم وەکو بۆ وەزیر بەڕێز پشتوان سادق لە کۆنگرەی پەروەردەیی بۆم بەیان کردن و زۆربەی مامۆستایەکان دەستیان کرد بە گریان من باسی ئەوەتان بۆ ناکەم ئێمە دەبێت تەبەن ئەو سیاسەتی کە بەکار هاتووە لە ساڵی 1960ەوە بۆ لێدانی پەروەردە بووە کەسیش ناتوانێت لە پەروەردە بدا ئەگەر لە مامۆستانەدا چونکە مامۆستا سەرەڕمەکەیە هەموو شتێکیان کرد بۆ ئەوەی مامۆستا و وە دەربێنن لە قوتابخانەکاندا ئێمە دەبێت ترۆمپایەکە چاکەینەوە یەکەم هەنگاو بۆ چارەسەری پەروەردە دەبێت یەکەم لەگەڵ مامۆستا ئاشت بینەوە دووەم مامۆستا لە باوەش بگرینەوە مامۆستا بێتەوە قوتابخانە کە مامۆستا هاتەوە قوتابخانە دەبێتە مامۆستا مامۆستای ئێستا لەگەڵ هەموو ڕێزێکم
مامۆستایەتی ناکات فیتەرە تەنەکە چیە سەباغە سەقفی سانەوی دەبەستی پارەی دەگۆڕیتەوە ژنەکان هەیە نانکەرە نانی دەکات ئەوان ئاگایان لە عیلم و ئەدەب نەماوە گوزەرانی ژیان وێ لێ هاتووە مامۆستایەکی وانەبێژ 45 دقیقە 40 دقیقە دەرس دەڵێتەوە پارەکەی نرخی 1 کیلۆ پیازە ئەویش حەقی خۆیتی با 1 کیلۆ پیاز زانیاریتان بداتێ بەڵام لە دەبلن نرخی 1 دەرس گوتنەوە 45 یۆرۆیە کەواتە ئەویش بای 45 یۆرۆ دەرس دەڵێتەوە دەبێ مامۆستایەکانمان بکرێنەوە بە مامۆستا من ڕاپرسیم کردووە مامۆستا هەیە دەڵێ من 16 ساڵە مامۆستامە یەک کتێبم نەخوێندێتەوە لە 150 مامۆستای کورد هیچ کتێبێکی نەخوێندێتەوە مامۆستایی ژن لەگەڵ هەموو ڕێزێکم بۆ ژنەکان گوتی من 28 ساڵە مامۆستامە سوێندی خوارد گوتی ڕۆژنامەیەکیشم نەخوێندێتەوە ئەوە نەما تۆ بڵێ گۆی زەوی دوو حەرەکە هەیە دوو جوولەی هەیە ئمڕۆ زانست پێ دەڵێ گۆی زەوی 12 جوولەی هەیە بەڵێ کاک فازیل بگورە یەک دقەمە دوو دقەکە دوای لە گفتوگۆی قسەکانم ببڕە لە پرسیار وەڵامەکەم من دوو دقیقەی خۆمتان دەدەمەوە خوێندکار چی دەوێت لە ئێمە خوێندکار سێ شتی مامۆستا دەوێت یەکەمیان دادپەروەری دووەمیان یەکسانی ئەو جا زانست و معریفە ئەمە نابێ مامۆستایەکان بچنە قوتابخان و خوێندکارەکان و تەڵەبەکان بنێرن بۆ ئەوی فێری زانست و پەروەردە من یەکەم دادپەروەری دووەمی یەکسانی ئەو جا سێمیش زانستە بەڕێزان لە 12 ئابی ساڵی 2000 غەواسەیەکی ڕووسی لە نزیک دەریاچەی نەروێت نقم بوو هەمووتان لە تەلەڤیزیۆن بینیتان تاکو ئێستاکە 81 سەرنشینی ئەو غەواسەیە هەر لە ژێر زەریاکەنە ئەگەرچی هەموو دەوڵەتان ویستیان یارمەتی ڕووسیا بدەن و ئەو چێوە ئاسنە لە ژێر زەریایەکە دەربینن بەڵام هیچیان بۆ نەکرا سوپاس بۆ خوددا ئێستا ئێمە غەرق نەبووین بەڵام ئاگاتان لێبێ بەخۆنێنەوە وەک غەواسەکەی ڕووسیا غەرق دەبن و دوای هیچ هێزێکیش نییە ئێوە ڕزگار بکاتن ئمڕۆ هێزێک هەیە پاوەر ئس نۆڵێج نەچەک نەکلاشنکۆف نەپارە نە دۆلار هیچ شتێک ناخوات تەنها نۆڵێج زانست و معریفە 10 ساڵیکە 15 ساڵیکە 20 ساڵیکە جیهان دەبێتە دوو جیهان جیهانی جاهیلان جیهانی پێشکەوتوان یەکیان نۆڵەجی هەیە ئەو دیکە نۆڵەجی نییە دەتوانن نۆڵەج پیاکەن چونکە هەموو مامۆستایەکان ئامادەن و پارەشمان زۆر هەیە ژێرزەمینەکان دەرێنین کاتیشمان زۆر هەیە هەمووی 10 ساڵی دەوێت زۆر سوپاس بۆ ئێوە زۆر سپاس دەستەکانت خۆش بێ داوا لە بەڕێزان مەنسوور تەیفوری و ڕزگار باهیر بکەین بگەڕێنەوە جێگەکەی خۆیان دابنیشن بۆ ئەوەی پانێڵەکانیان پێشکەش بکەن بەڕێز مەنسوور تەیفوری بەڕێزی بفەرموێت لەسەر ئەزمون و ژیانی خۆی پێشەکیەک پێشکەش بکات و پاشان بێتە سەر بابەتەکەی کە سەرەتایەکە بۆ فەلسەفەی پەروەردە لای ژانگ ڕاسانیەر کاتتان باش مانوونە بن مناو منسوورەوە مامۆستا وتیان ئەوانە بێژم لە جێگەیەک باسەکەی من نامەوێ لە دەرەوەی ڕێتۆریک و لە دەرەوەی پاڕانەوە و لە دەرەوەی دۆخەکە خراپە و لە دەرەوەی ئەوەی کە فریان نەکەوین دنیاکە وێرانە و پێ ئەوانە لە دەرەوەی ئەو باس ئاپۆکالیپتیکی و آخر زەمانیانە لە دەرەوەی ڕێتۆریکێکی پاڕانەوە و نازانم ئەمانە و داواکردنی جێگەیەکی تایبەت بۆ مامۆستا ئەمەوێت لە سەرەتایەکەوە دەست پێ بکەم ئەگەر یارمەتیم بدەن ئەگەڕێمەوە بۆ دیمەنێکی زۆر کۆن کە ئەفلاتون کاتی ئەرەستووە گەڕێتەوە ڕەسوو دوو قوتابی و بە گێڕانەوەی سێ قوتابی لەلا دانیشتووە و لێ ئەپرسێ ئەرکی فەیلسوف چییە قوتابیەکان لێ یا ئەو لە قوتابیەکانە پرسێ ئەڵێ بیرکردنەوەی لە ژیانی ڕاستەقینە لە ژیانی حەقیقی ژیانی بەختەوەرانە هەمیش ئەڵێ ژیانی بەختەوەرانە بریتیە لە چ ژیانێک ئەرەستوو لایەنە پرسێ ئەڵێ ژیانی فەیلسوف ئەڵێ ژیانی فەیلسوف چی ئەڵێ وە خۆت فێر کردوین ژیانی فەیلسوف ژیانی مامۆستایە ژیانی مامۆستا چۆن ئەبێت چیتان فێرکە ئەڵێ ژیانی ئەرەستوو یا ژیانی فەیلسوف بریتیە لە کوتارێک یا خەتابێک کە گەنجان ئەگەندەڵێنێت گەندەڵیانەکات بەو مانای کە ئەرەستوو بە تاوانی گەندەڵاندنی گەنجان محکەمەکرێەوە دادگایەکرێ بەڵام گەندەڵاندر لە بەرامبەر چییە لە بەرامبەر سێ کوچکەیەکە کە سێ کوچکەی زۆرە یعنی دەسەڵات سێکس وە پارە ئەم سێ کوچکە
کە بڕیارە مامۆستایە فەیلسوف لە بەرامبەریا بوەستێت و گەنجان بگەندەڵێنێت بەڵام بۆ ئەوەی بچینە ناو زەمینە مێژوەکەی ئایدیاکەی منیش زیاتر ڕوون بێتەوە ئەمەوێ بڵێم لە بەرامبەر کە ئەرسطو بڕیارە گەنجان بگەندەڵێنێ کۆمەڵێ مامۆستا هەن لەو کاتە لەو وەختا لە ئاچێن لە یونانی ئەو کات کە ئێوە لە هەمووتان لە من باشتر دەزان پێیاڵێن سوفیستاییەکەن سوفیستەکان مامۆستای چین مامۆستای وەرگرتنی پارەن لە بەرامبەر بەخشینی زاناییە زاناییەکی تایبەت بە منداڵانی چینێکی تایبەت بە مناڵانی گروپێکی کۆمەڵایەتی تایبەت کە ئەمانە ئەم مناڵانە فێری ڕێچۆریک بن فێری فەساحەت ببن فێری بەلاغەت ببن هۆنەری خیتابە ببن و هۆنەری سیاست ببن بۆ ئەوەی دوایی وەکو باوکانی خۆیان هەمان هێرارکی وە زنجیرە پلەی نایەکسانی خوازانەی کۆمەڵایەتی بەرهەم بهێننەوە ئەگەر بۆ سوفیستەکان بەشداری لە سێکوچکەی دەسەڵات سکس پارەدا بریتە لە ژیانی بەختەوەرانە کەواتە ئیشی مامۆستای ڕاستەقینە دەرکێشانی قوتابیەکانە لە ئەو سێکوچکەیە وەستانەوەی دژی سوفیستاییەکان و داواکردنی جۆرە ژیانی ترە کە پێیان بڵێ ژیانی ڕاستەقینە هەمیشە ژیانێکە لە دەرەوەی ئەم سێکوچکەیەوە سوفیستەکان کێشەی ئەرسطو یا کێشەی فەیلسوف یا کێشەی ئەفلاتون یان کێشەی هەر مرۆڤێک بە عەقڵی سەلیم یا کەمنسێنسەوە لەگەڵیان ئەتوانێت چی بێت سوفیستەکان وەگوتمان ئەمانە شارەزای بەلاغەتن شارەزای کۆمەڵی هونەرن ئەو کۆمەڵە هونەرە ئەفرۆشنەوە بە منداڵانی چینێکی تایبەت بۆ ئەوانیش جێگەی باوکانیان بگرنەوە و زنجیرە پلەی نایەکسانی خوازانەی کۆمەڵایەتی وەکو خۆی بەردەوام بێ کە من ئەڵێم نایەکسانی خوازانەی کۆمەڵایەتی و بەرهەمهێنانەوەی نایەکسانی ئەمە لە بەرامبەر جۆرێکی تری پەروەرداکەوە تا ئەوەستێ فەیلسوفێک یان پەروەردەکارێک 1818 بەڕێکەوت ئەم ئایدیای هەڵگرتەوە بەڵام بەڕێکەوت ئایدیای یەکسانی هێنا بۆ ئەوەی بتوانێ ڕەخنەی کۆی سیستەمی پەروەردەی ئێمەی پێ بکات ئەو کەسە ناوی ژۆزێف ژاکۆتۆ بوو شۆڕژگەرێکی فەڕەنسی کە دوای شۆڕشی 1970 چووە لای شۆڕژگێران بە حکمی پێداویستەکانی شۆڕش مەجبور بوو ببێ بە تۆپچی ببێ بە بەڕێوەبەری تۆپخانە ببێ بە سەنگەر لێدەر ببێ بە ئەوە ببێ بە ئەوە و بە حکمی پێویستەکانی شۆڕش زۆر زوو فێریشتەکانە بۆ خەڵکیشی فێریشتە کرد 1970 بۆربۆنەکان لایەنە گرانی پاشایەتی خوازی ئەتوانن شۆڕش شکست پێبێنن و لە دوایە شۆڕژێران دەرکەن ژۆزێف ژاکۆتۆ ئەو کاتە پەنا ئاباتە بەر هۆلەندا میرنشینێک لە فلامان میرنشینی فلامان ئەو کاتە پێڵێن فەرموو بەخێر بێ ئێمە داڵدەتە دەین پەناتە دەین بەڵام ئەم قوتابیانەشمان بۆ فێری فەڕەنسی بکە زمانی قوتابیەکان هۆلەندیە فلاماندیە ئەمیش زمانەکەی ئەم فەڕەنسیە هیچ نازانێت چی بکە ئەوێ ئەرکەکەشی بەجێ بێنێ ئەرکی پەروەردەکار و خانەخوێکە داوای یارمەتی لێ کردووە ئەم چی بکات لەو کاتا بەڕێکەوت لە بروکسل نوسخەیەکی کتێبی تەلێماک بڵاوە بێتەوە کە چیرۆک و بەسەراتەکانی کوڕەکەی ئۆدیپوسە یا شاوەدی بکە لە دوای باوکی ئەگەڕێت بەڵام نوسخەکە دوو زمانەیە یعنی بە زمانی هۆلەندی ئەو کاتەیە و نوسخەیەکی فەڕەنسیە کتێبەکە لاپەڕەیەکی ئەم زمانە لاپەڕەیەکی ئەم زمانە چەندانەیەکی لێکڕێ دێتەوە بۆ شوێنەکە لە لای بروکسێلە لۆڤان لای بروکسێل ئێستا زانکۆیەر بەناویەوەیەتی بەرحەڵ دێتەوە بۆ زانکۆ 1970 متەرجمێ بانگەکە ئەڵێ ئەم جەنابی متەرجم بەم قوتابیانە بڵێ ئەم دوو لاپەڕار دووکیان یەکشتن متەرجم پێیان ئەڵێ بێ زەحمەت تا دوو هەفتەی داهاتوو تا دێینەوە مانگی داهاتوو ئەو چەند لاپەڕە ئەو چەند بەشە بخوێنەوە سەرەتای بەشی یەکەم دەستپێکی یەکی بەشەم بخوێنەوە بەشی یەکەم بخوێنەوە دوای مانگێک دێنەوە ئەبینێ قوتابیەکان بە شێوەیەکی سیر بەشێکی باشیان فێری بەشێکی باشی فەڕەنسی بوون لەو لاپەڕانە بەبێ ئەوەی هیچ مامۆستایان هەبێ خۆی ئەڵێ تەنکەزیخێک کەوتە ناو قڕگی ئاشەکەوە یاریەکەم لێ تێک چوو من وەکو هەموو مامۆستایەکی زاناتە ئەو کات لام وا بوو کە ئەمە ڕوونکردنەوەی مامۆستایەکەوە کا قوتابی شتێک فێر ببێ و بەبێ ڕوونکردنەوە یا ئەکسپلیکیشن قوتابی فێری هیچ نابێ و مامۆستا تەنانەت دەورێکی زەروری و نەگەڕاوە و حەتمی هەیە بۆ ئەوەی
حتمما قوتابی پەروەردە ببێ کەچی ئەو قوتابیانە خۆیان فێری فەڕەنسی کردبوو بەبێ ئەوەی هیچ مامۆستایەکیان نەبێ ئەوەستێ بە متەرجمەکاڵێ پێیان بڵێ بەشی دووهەمیش بخوێنن مانگی داهاتوویەکە بینینەوە و ئەبینێت دیسان ئەمانە بە باشی پێشەکەون و بەشێکی باشیان بێ ئەوەی هیچ وانەیەکیان وەرگرت بێت هیچ ڕوونکردنەوەیەکیان بۆ کرابێت ئەمانە خەریکن فێری زمانێکی ترەبن لە خۆیە پرسێ شتێک کە یەکجار ممکن بێ ئەکرێ هەمیشە ممکن بێ با بڕۆم تاقی بکەمەوە و دەست ئەکا بە پرسیار ژۆزێف ژاکۆتۆ لە بنچینەکانی پەروەردە و لە بنچینەکانی مامۆستا و لە بنچینەکانی مامۆستایەتی و ئەو دەستگای کە ئێمە ناوێنین دەستگای پەروەردەیە ئەتوانێت پرسیار لەوانە بکە تا 1932 گۆڤارێ دامەزرێنێ خەڵکی درتێن تاقیەکەنەوە تەنانەت پێڵێن مامۆستا نەزانەکە یا مامۆستای نەزان لە بەرامبەر مامۆستای زانا مامۆستایەک کە بەبێ ئەوەی زمانی کەسێک بزانێ بتوانێت ڕوونکردنەوەی پێ بدا بەڵام ئەتوانێت فێری بکە مامۆستایە کە بنچینەکەی بەڵام ژۆزێف ژاکۆتۆ لەسەر چەند شتێکی زۆر زۆر سادەداناوە یەک ئەگەر پەروەردە تا ئێستا وەها بیری کردووەتەوە کە دوو جۆر زەینمان هەیە زەینێکمان هەیە هی مامۆستایە زەینێکمان هەیە هی زاناکانە هی چینێکی تایبەتی کۆمەڵایەتیە گروپێکی تایبەتی کۆمەڵایەتیە و زەینێکمان هەیە هی گروپێکی تایبەت یا چینێکی تایبەتی کۆمەڵایەتیە زەینی نەزانەکانمان هەیە کەواتە ئەمە دابەشکردن و بیناکردنی جیهانە ڕێگەی پەروەردەوە بە شێوەی دوو جیهان و دوو دنیا و دوو دانە ڕێز و دوو دانە بەها و لە دواییە بەپێی دوو دانە زەین ئایا ژۆزێف ژاکۆتۆ پرسێ بەڕاستی ئەمە بە دوو دانە زەینەوە لە دایکە بین یا هەمومان بە یەک زەینەوە لە دایکە بین و ئەمە دواتر دام و دەستگای کۆمەڵایەتی بەوانیشەوە پەروەردە و بیناکردنی جیهانی کۆمەڵایەتی لەسەر ئەساسی قوتابخانەیە کە زەینەکان وەکو دوو بینا ئەکات وا ئەکات ئێمە خۆمان وەکو دوو زەین بینا بکەین چما کەسانێک بە وریاییەکی تایبەتەوە لە دایکە بن خوا پەیداون و یا سروشت پەیداون یا گردون پەیداون و کەسانێکی تر بە وریاییەکی نزمترەوە لە دایکە بن کەواتە بۆ ژۆزێف ژاکۆتۆ ئەتوانێت ڕەخنەکە بگەیەنێ بەوێ بڵێ جیهانی کۆمەڵایەتی ئێمە بە شێوەیەکی نایەکسانی خوازانە لە ڕێگەی خودی پەروەردە و مامۆستاوەوە لەسەر ئەساسی تێزێکی هەڵا یعنی دوو تێزی هەڵا تێزی دوو زەین و تێزی دووریایی بیناکرێت و ئەمە لە ئێرە دانێ لە ئەرکەکانی مامۆستا و بەشدارانی ناو ئەو بیناکردنە کۆمەڵایەتیە نایەکسانی خوازانەی کۆمەڵگا دانێ لە ئەرکەکانی مامۆستا ئەوەیە نەهێڵێ ئەو حیجابە بکەوێت کە لە بینی قوتابی و مامۆستا لە بینی دوودانە زەینەکانە بە شێوەیەکی نایەکسانی خوازانە بیناکرێت و ئەرکی مامۆستا بووە بەوە ئەو حیجابە هەڵبگرێ و ئەو شوێنە تایبەتەی خودی پەروەردە و خودی پەروەردەکار بهێڵێتەوە بۆ ئەوەی جیهان بەو جۆرەی هەر لە کۆنەوە لە وەختی سوفستایەکانەوە تا ئێستا هەبووە وەکو خۆی بێت بە شێوەیەکی نایەکسانی خوازانە جیهان بەو شێوەی کە تێیدا کەسانێک هەن توانای تایبەتیان بۆ ڕوونکردنەوە هەیە کەسانێکی تایبەت هەن کە پێویستیان بە ڕوونکردنەوەی ئەکسپلیکیشنە لە بەرامبەر بنچینەی یەکسانی خوازانە ژاکۆتۆ بۆ ئەوەی ژاک رانسیێر کە شەرحی تێزەکانی ژۆزێف ژاکۆتۆوە کاتەی هەشتاکان ئەی دۆزێتەوە ئەرشیڤەکەی ژۆزێف ژاکۆتۆ دۆزێتەوە لە ئەرشیوی نەتەوەی فەڕەنسا کتێبێکی لەسەر نووسێ بە ناوی مامۆستای نەزانەکە یا مامۆستای نەزان لەسەر ئەزمموی ژاک رانسیێر وە لەوێ چەند خاڵێک هەوڵەدا بە شێوەی فەلسەفی چەند خاڵێک دەربی کێشێ لە ئەزمونشەکەی ژۆزێف ژاکۆتۆ دانێ لە خاڵەکان زۆر زۆر بە سادەیی تێزی دووریاییە تێزی دوو زەینە کە ژاکۆتۆ لێدا بەڵام ئەم خاڵی تریشی پێی ئیزافاکە بریتیە لەوەی کە پێمانەڵێ تەواوی مامۆستایان بیناکردنی کۆمەڵگا لە شێوەی سیستمی قوتابخانە و زانکۆ ئەوانە وەک دەستگایەکی گەورەی پەروەردەیی کە تایە زانا و نەزان هەن توانا و نەتوان هەن ئاقڵ و بێئەقڵ هەن زیرەک و کەم زیرەک هەن یان هەر شتێک وەها بیناکرێت لەسەر ئەم ئەساسی یەکسانی خوازانە ئەم دەستگای نایەکسانی خوازانە کە چی بەڵێنی ئەوەمان پێدا لە دوایەمە یەکسان کات
بە بەڵێنی یەکسانی خوازیەوە هاتووە لەسەر ئەساسی نایەکسانی خوازی دەستگایەکی نایەکسانی خواز کە لێرەیە بۆ ئەوەی نایەکسانیەکان بەرهەم بێنێتەوە کە چی بەڵێنی ئەوەمان پێدا بمان بە لە داهاتووە یەکسانمان کات کەواتە خاڵی دەستپێکەکەی ئەو خاڵی کە لێەوە دەستپێکە نایەکسانیە ڕانسێرەڵێ با دەستکاریەکی بچووکی ئەم جیهانە بکەین دەنکە خیزێک هەڵبێنە ناویەوە دەنکە خیزەکە ئەوەیە ئەڵێ وەرن گریمانی ئەمە بکەین کە جیهان دووریایی نییە دووزەین نییە ئێمە بە دووریایی دووزەین و لە دایک نابین وە لە باتی ئەوەی یەکسانی لە داهاتووە بکەین بە مەبەست ئەگەر یەکسانی بکەین بە خاڵی دەستپێک چی وە چالێنجەکە هەموو کێشەکە لێرەوە دەست پێەکات ئێمە ئازانین تەواو یەو هێزانە بە دینی و نادینیەوە بە شۆڕژێر و ناشۆڕژێرەوە زۆر زۆر و ئەوانەی دڵیان لای پەروەردەیە واڵێن بێ پەروەردە ئای مردین ئای کۆمەڵگاکان وێران بوو و ڕۆژانە لە ئەم لاو ئەو لاو لەم دام و دەستگای دینی و نادینی و چیوچیۆ گوێمان لێیە ئەگەر ئێمە نەبین ئێوە بە ئەخلاقە بن ئەگەر ئێمە نەبین ئێوەتیاچن هەمووتانی هاچن بۆ بەهشتی هاچن بۆ جەهەنەم هەموو ئەم جۆرە نەسیحەتانە لەسەر بنچینەی نایەکسانی خوازانە دروست بووە لەسەر تێزی دوو جیهان و دووزەین دروست بووەوە کەسانێک تەنانەت حتا لە ڕوانگەی دینیشەوە قساگەن وازانن خوا ئەوانی بەزەینێکی تایبەترەوە دروست کردووە تەنانەت لە بارەگای خودداشامە جۆرێک کفرە کەواتە پێویستمان بەدەست بە چارەسەرکردنی یەک بنچینەیە لە باتی دەستپێکردن لە بنچینەی نایەکسانی خوازانەی تێزی دوو جیهانەوە وەوەستان لە شوێنی نەسیحەتکەری ڕەبەقەوە لە باتی ئەوە ئەی ئەگەر دەستکاری ئەمە بکەین وەک ئەکسیۆمێک دەستکاری ئەم دەستکاری بنچینەیەکەین بڵێین نا من لەو گریمانەوە دەست پێ ناکەم کە ئێمە نایەکسانین و ئەمانەوێ لە داهاتووە یەکسان بوو بەڵکو لە بنچینەی ئەوە دەست پێیەکەم کە ئێمە یەکسانین جا فەرموون با دەست پێ بکەین لەسەرم مێزە من گریمانی ئەوەکەم تا ئێستا گریمانمان کردو ئێمە نایەکسانین با گریمانی ئەمە بکەین ئێمە یەکسانین زەینی یەکسانمانەیە با لێەوە دەست پێ بکەین ئیشی مامۆستای نەزان ئەو مامۆستای لە دواییە بڕیارە ئەو سێ کوچکەی گەندەڵیە کە تەنیا وەک نمونەی ژیانی خێر بیناوەوێ ناکراوە بشکێنێت و بتوانێت پرۆپۆزیشن یا پێشنیاری ژیانێکی ڕاستەقینە بکات ژیانێکی تر بکات لە دەرۆی ئەم سێ کوچکە ئەوەیە لە دواییە لە ئەم بنچینەوە دەست پێ بکات بنچینەیەک لە دواییە پەیوەندیەکە پەیوەندی نێوان دوو زەینە و پەیوەندی نێوان دوو ئیرادەیە ئیرادەیەک کە هانی ئیرادەیەکی تر ئەدات ئەیکا بە مەسئول و بەرپرسی ئیرادەی خۆی هانی ئەدات ئەڵێ تۆ زەینێکی وەکو منی تۆ توانایەکی وەکو من و هەیە وەکو منت هەیە فەرم و ئەرکی سەرشانتە بەرپرسبی لە خۆت بڕۆی خۆت فێر بکەیت تۆ ئەتوانی فێر بیت و ئەرکیەوە مامۆستاکاتم ماوە دوو دەقە باشە دوو دانشتە دوور دێڕە خوێنمەوە یەک نمونە ژۆزێف ژاکۆتۆ لەو کاتا بۆ بەرپرسە ئەڵێ شتێک هەیە ڕاستیەکەی هەمومان فێری بووین بەوێ مامۆستامان هەبێت ئەویش هەموو مرۆڤێک ئەزمموی کردووە لە ڕێگەی لاساییکردنەوە دووبارەکردنەوە خۆساخکردنەوە خۆڕاستکردنەوە ئەوی زمانی دایکیە شتێک کە جارێک ممکن بێ بۆچی هەمیشە ممکن نییە هەمومان زمانی دایکی فێرەبین بێەوە هیچ مامۆستایەکمان بێ کەواتە مامۆستا لە دەرەوەی ئەوەی ئیرادەیەک بێت کە ئیرادەی سەر بەخۆی من بخاتە کار پێویستیەکی تری نییە و من ئەگەر بمەوێ لە هیچ مامۆستایەکەەوە فێر نابم ئەگەر ئێرادەکەم کە فێر نەبم لە کۆرسەکەی ئاخەوم ئەوەی کە یەکسانی بکەین بە بنچینە بەو مانان نییە کە لە دواییە ئەرێ ئەمە هەمومان ئێستا هەمومانەوە یەکسانین بەقەیە کەزانی نا بەڵام ئەمە گریمانە گریمانێکە بۆ تێکدانی کۆی دەستگاکە من حەزەکەم لێرە دەقەکەی 3-4 دێرە لە ڕانسێر خۆی بۆتان نەخوێنمەوە و قسەکانمەوە باسەکە ئەوەیە وای دابنێن کە هەموو تاکەکان یەکسانن و ئەم بنچینە وەکو خاڵی دەستپێکێک وەربگرین یەکسانی وریاییەکان دەبێ ئیش بکات هەر وەک ماکسیمێک یان بنچینەیەک لەو مانادەکە کانت بەکاریەبە واتە پرەنسیپێک کە ڕێنوێنی ئەکات تێگەشتنی ئێمە لە دنیا ڕێنوێنی ئەکات و ئێمە پەرە بە لۆژیکەکەی ئەدەین و
ئەنجامەکانی هەڵ ئەسەنگێنین و وێریفای ئەنجامەکانی یەکەین. ئەم جۆرە تێگەیشتنە لە یەکسانی تەنیا شتێکە ئێمە ئەبێ بە دوایە بچین تاقی بکەینەوە. ئەمە شتێک نییە ئێستا بەدەستمانەوە بێ، بەڵام پێشگریمانێکە کە ئەتوانین دوای بکەوین وە لەسەر ئەساسی ئەوە بنا بکەین. باسەکە ئەوە نییە کە من بە شێوەی فەرمول وە زۆر ئاسایی بڵێم کە هەموو کەسەکان یەکسانن، بەڵکو باسەکە ئەوەیە کە پێویستە لە ژێر ئەم گریمانە، لە ژێر پێشگریمانەی یەکسانی وریاییەکانە ئێمە دەست پێ بکەین و سیستمی پەروەردە هەڵبوەشێنینەوە و بتوانین گریمانی جۆرێکی تر لە پەروەردەی یەکسانی خوازانە بکەین، پەروەردەیەک کە لە دواییان نەبێ بە مەکینەیەک بۆ بەرهەمهێنانەوەی نایەکسانی. سەرمێشانن ببورن. پانێڵی سێهەم دەچینە لای کاک ڕزگار باهر عارف کە بابەتەکەی لە سەرگەمە لە نێوان هونەر و پرۆسەی پەروەردەدایە. ئەم هاتوو باش؟ سپاس دەکەم. ئەمێ ڕاستکردنەوەی بکەم سەرەتا گەمە لە نێو هونەر و پەروەردەدا نەک لە نێوانیان. بە هەر حاڵ من ناوم ڕزگار باهیرە، دەرچووی بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکانم و زیاتر لە 45 شانۆیی بەشداریم کردووەکو ئەکتەر و چەندین شانۆیم دەرهێناوە و چەندین فیلم و دراماشم کردووە و فەتێکی زۆر لە دەرەوەش بووم بەردەوام لەوێش کارم کردووە، لە چەندین گۆڤاری شار ڕۆژنامەدا نووسیمەوە چەندین سیناریۆشم هەیە. بەڵێ ببورن شێوازی پێشکەشکردنەکەی من بەشێکی بە خوێندنەوەیە، بەشێکی بە ئیرتیجالی و ڕوونکردنەوەیە. بۆ ئەوەی بژید نابێ هونەر بمرێت. ئێستا ئەو پەروەردەی لە وڵاتانی پێشکەوتوو بەڕێوە دەچێت پرۆسەیەکی معریفی و عەقلی و ستاتیکیە و لە ڕێگەی میتۆدی پیتاگۆجی بە مانای تەکنیکی استراتیژی بۆ وانەوتنەوە لە ڕێگەی گفتوگۆ و جوڵە و یاری و هونەر لە سیستەمی پەروەردەدا دەستی پێکردو و پانتایەکی گەورەی داگیر کردووە. سێرجی لیڤار دەڵێ، ئەمە شانۆکارێکە، دەڵێ جوڵە گوزارشتێکی سەرەتایی ژیانە، بەڵکو جوڵە خۆی لە خۆیدا ژیانە، ئەمەش لە بوونێکی زیندوودا دەدۆزێتەوە. لەژێر ڕووناچی ئەم بۆچوونەدا پێمان وایە ژیان بە جوڵە دەست پێیەکە، بۆیە جوڵە پێویستیەکی بەڵگە هەڵنەگری مرۆڤە و مرۆڤیش لە ڕێگەی جوڵە و یاریەوە لە ڕێی جوڵەوە یاری دەکا و خۆی دەنوێنێ. هەروەها ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێ و لەبەر چاویشمان بێت کە مرۆڤ بەپێی پێویستیە ناوەکیەکان و حاڵەتە سایکۆلۆژیەکان و واتە پێویستیە غەریزیەکان و کاریگەریە دەرەکیەکان واتە فیزیکێتی جەستە دەکەوێتە جوڵەکردن. بۆیە مرۆڤی سەرەتایی بە جەستە و ئیماءە و جوڵە و گوزارشی لە ئازار و برسێتی و سەرما و گەرما و ڕوودا و دیاردە پێویستیەکانی کردووە و حکایەتی ڕۆژانەی بۆ بەرامبەرەکانی جێڕاوەتەوە. لێرەوە ئەوەمان بۆ ئاشکرا ئەبێت کە جەستە و جوڵە ناکرێت لە یەک جیا بکرێتەوە و دوانەیەکن پێکەوە لەدایک بوون. هەر بۆیە لەو ساتانەوە جەستە باڵادەستی خۆی نواندووە بۆتە جێبەجێکەریشی دانەبڕاوی یاری. یاریش ئەو نواندنەیە کە لە ئەنجامی کۆمەڵێ جوڵە دێتەکردن کە لە مێشکەوە ئاراستەی جەستە دەکرێت و ژیان و بوون دێنێتە کایەوە. هەر بۆیە مرۆڤ لە دەرەنجامی بژێوی و قورسی ژیاندا هەوڵیاوە ڕۆژانەی خۆی ڕێکخا لە چەند جوڵە و کار و پیشە و بۆنەی نەتەوەی و کولتوری و دینی تاکو خۆی پێ دڵخۆش و بەتاڵ بکاتەوە. ئەمەش مرۆڤی بەرەو لای کردەی یاری بردو و گەمەی کردەیەکی خۆشبەخش بە جەستە و دەرونی بۆ ژیان و بەردەوامبوونی کە دواتر مرۆڤەکان لە ڕێگەی یاریەوە بتوانن لە چەند ڕوویەکەوە سوودمەند و بەختەوەر ببن و ببێتە سەرچاوەی کۆمەڵێک داهێنان. هیگڵ دەڵێ سروشت خۆی جوانێکی سەرنجڕاکێشی هەیە، بەڵام ئەوەی کە جوانترێکە کار و پیشەی و فکر و بیرکردنەوە و فێربوونی مرۆڤەکانە. مرۆڤ کە بینی ژیان پڕێتی لە ململانی و تراجیدیا و کارەسات و بێئومێدی بە ناچاری
پەنای بۆ ئەو کەناڵانە بەرد کە دەرونی مرۆڤ بەرەو ئارامی و خۆبەتاڵکردنەوە و چێژ دەبن هەر بۆیە پەنای بردە بەر یاری و قسەی خۆش کە دوجار یاری ئەو فەزا داخراوە لۆکاڵی خۆی زۆر بە خێرایی بڕی بووە بابەتێکی گرنگی تەندروست و پێویست بۆ مرۆڤەکان زۆربەی توانا و جوانی وزەی بەرەو خۆی ڕاکێشا و لە ئامێزی خۆی گرتن توانی یاری ببوژێنێتەوە و دەوڵەمەندی بکە بە پێکەنین و لاساییکردنە و بەسەربردنی کات و بەکارهێنانی جەستە بە پلەی یەکەم بۆ بەتاڵکردنەوە لە وزە شاراوەکان و فێرکردن و پەروەردە و چێژ و خۆشی و جوانی و پێکەوە ژیان و هەرەوەزی ئەمانە هەمووی بوونە بناغە و کۆڵەکەیکی گەورە و بەهێز بۆ گەمە و هونەر بەرەو پێشچوونی و ژیان دۆستی و مرۆڤ دۆستی کەواتە دەکرێت بڵێن یاری سەرچاوەیەکی بەهێزە بۆ پەلهاویشتنە نێو هەموو بوارەکان و هەموو بوارە هەموو ژیان هەل لە کۆنەوە هەتا ئێستا بۆتە خۆراکێکی ڕۆحی هەموو تاکەکانی کۆمەلگا لە هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی و ڕەگەز و چینایەتی بەڵام هەروەکو چۆن مرۆڤ هەموو بوارەکان و ئاژەڵەکان و زیندەوەرەکان و تەنانەت زۆرێک لە سروشتی خستۆتە ژێر دەسەڵاتی خۆیەوە بە زۆر جاریش بێبەشی نەکردوون لە کارەسات بە هەمان شێوە یاریشی خستۆتە ژێر دەسەڵاتی خۆیەوە و بە هەمان شێوە لە نەهامەتەکان لە نەهامەتیەکان بێبەشی نەکردوون وەک دەبینین یاری خۆی پڕێتی لە چێژ پڕێتی لە وزە پڕێتی لە جوانی پڕێتی لە فێربوون وەک دەبینین لە ساڵی ڕابردووە لە 2022 گەورەترین فیستیڤاڵی یاریکرا بە ناوی مۆندیالەوە ئەم فیستیڤاڵە ئەتوانین بڵێن یەکەم بۆنێ لە بەشەریەتە لە جیهانە لەسەر ئەم هەسارەیە کە توانی بێتی خەڵکیی زۆر بینەرێکی زۆر لە خۆی کۆکاتەوە چ لەو شوێنانی کە پێشکەشەکرێ چ لە ڕێی میدیاکانەوە جا ئەم یاریەکە ئەوەندە چێژ بەخش بێ ئەوەندە جوانی بەخش بێ دەکرێت چی بێت بەڵام لە هەمان کاتە سەرمایەدارەکان و کۆمپانیاکان دەستی پیسی خۆیانیان پێگەیانەوە بە هەمان شێوە لەو نەهامەتیە بێبەشیان نەکردووە وەک دەبینین لە هەمان کاتە بە مەلایین دۆلار بۆ ئەم یاریانە سەرف کراوە کە ئەم هەموو دۆلار و مەلایین دۆلاری کە بۆ ئەم یاریانە سەرفەکرێت کە ئەکرێ بەمە هەژاری لەسەر کوورەی ئەرزانەیەڵێ بەمە عەدالەتێک بۆ ژیان بگەڕێنرێتەوە بۆیە دەبینین لە پاڵ ئەو گەمەیەشە گەمەیەکی تریشان ئیزافە کردووە ئەویش گەمەی لۆتۆیە لۆتیۆ و قومار کە بە چەندین ملیۆنان دۆلار چەندین کۆمپانیا و سەرمایەدار پێی سوودمەند دەبن جەستە مرۆڤی با بڵێن جەستەی مرۆڤ ڕۆڵی سەرەکی و بەرچاو و کارەکرد دەبینێت لەو پرۆسەیەدا هەروەها لە جێبەجێکردنی یاری هەم لە چێژ و هەم لە وەرگرتن و فێرکردن بە ئامادەیی هەست و هۆشی و دەرونی مرۆڤ جەستە دەبێتە خاڵی دەستپێک و خاڵی دەربڕین و خاڵیکردنەوەی تاک لە وزە شاراوەکانی کە دەبێت بەکارایی بەکاری بهێنێ لە ڕۆژانەدا دەبینین لە زۆربەی زۆری جیهان کە یاری دەکرێت چ لە یاریە وەرزشەکان ئەوانەی کە زیاتر مثلا جیمە فوتبۆڵێنە بالێ ئیلە ئاخری و هەروەها لە یاریە هونەریەکانە بالێ بگری شانۆ بگری ئۆپێرا بگری پانتۆمیم با بڵێن مۆنۆدرامە هەرچی یەکی لەم یاریانە بگری ئێعتیمادی تەواوی لەسەر جەستەیە ئەم جەستەیەش پێویستی بە ڕاهێنانە دەبینین ڕۆژانە ڕاهێنانی پێکرێت بۆ ئەو بەشە شاراوانی کە دیار نین وەک دەبینین لە دنیای دەرەوەدا لە هەموو گەڕێکێکە چەند هۆڵێکی وەرزشی هەن ئەم هۆڵانە کە ناویانە هۆڵی جیمیان پێڵێن هەندێک لەو ماسوولکانە بەهێز دەکرێن هەندێک لەو ماسوولکانە جوانێ شاراوەکانیان نیشانەدرێ و هەندێکی تریش بۆ تەندروستی ئەم یاریە دەکەن وەکو دەبینین ئەگەر بچیتە هەر پارک و باخێک و
هەر جادەیەک دەبینیت مرۆڤەکانی سەرقاڵی ڕاکردنن واتە لێرە لە هەمان کاتە بوارە هونەرەکەی پێبژێنێتەوە چێژی لێ وەرەگرێ خۆشی خۆی پێدەرە بڕێ تەندروستی خۆی بێپارێزێ لە هەمان کاتە ئەمە دەبێتە کولتور و بوشە بە کولتور وەکو چۆن نان دەخوا بە هەمان شێوە ئەبێ ڕاضەشکە بۆ بەردەوامبوونی ژیانی وەکو دەبینین هەندێک لە ئینسانەکان لە بەشەریەتە کۆمەڵە شوێنیان هەیە وەک پێویست کار ناکە یەکی لەوانە زمانە یەکیشکە لەوانە گوێیە کە وەکو پێویست کار ناکە بۆیە پەنای ئینسان پەنای بردووە بۆ بەشەکانی تری جەستەی خۆی کە بتوانێت تەعویزی ئەو حالەتەی بکاتەوە کە ئیش پێڵێن زمانی هێماگەری زمانیشی بەڵێ زمانی هێماگەری کە پێی دەوترێ زمانی ئاماژە کە ئەمەش دەمانباتەوە بۆ سەرەتاکانی دروستبوونی مرۆڤایەتی کاتێک ویستێتی لە یەکتری بگەن بە زمان ئاماژە بکەن بە زمانی ئاماژە لە یەکتری گەیشتون و کاریان پێکردووە کەواتە دەکەینە ئەوەی بڵێن جەستە یەکەم بەرکەوتەیە لەگەڵ سروشت و ئازار و چێژ و بەتاڵبوونەوە لە هەموو کات و سەردەم و جێگەیەکدا وەک دەبینین لە کتێبە دینی و ئاسمانیەکانیشە وا هاتووە جەستە پشکی شێری بەردەکەوێ لە شاردنەوە و نەبینین و حرامکردنی زۆربەی بەشەکاندا هەروەها دەبێتە بەشێکی سەرەکی بۆ ئازارچێشتن و تۆڵە لێکردنەوە لە ئێستا و لە داهاتوودا جەهەنەم دەبێتە جێگەی ئازار بەخش و سوتێنەری جەستە لە بەرامبەر ئەمەشدا جەستە ڕۆڵێکی سەرەکی دەبینێ لە خۆشی و چێژ لە ئێستا و داهاتوودا بەهەش دەبێتە یۆتۆپیایەکی گەورەی مرۆڤەکان کە جەستەیان بە تەواوەتی شەرابی خۆشنودی و مژدەی ڕژانی شەهوەتیان تاک و حەسرەتی ناخ و جەستەیان دادەمرچێنێتەوە بە درێژایی مێژوو جەستە باجی ئایدیای داوە و هەمیشە ڕوبەڕووی سەرکوتکردنەوە و ئافەرۆزکردن و وەلانان بۆتەوە کەواتە جەستە بەرکەوتێکی ڕاستەوخۆ سەرەکی لە وەرگرتنی چێژ و ئازار و کاریگەری دەرەکی و ناوەکی لە ژیاندا هەبووە هەروەها جەستە نمایشکەری سەرەکی یاریە لە ڕێگەی جوڵەوە دکتۆر عەونی کەرومی کە دکتۆراکەی لە سەر مەسرەحی شانۆی برێختە کە لە بەرلین تەواوی کردووە شانۆکارێکی عێراقیە و ئێستا لە ژیانە نەماوە دەڵێ جوڵە و یاری بنەمای هونەری نواندنە بەو شێوەی کە بنەمایە لە ژیانە کاتێک کە جوڵە دەگۆڕێ بۆ یاری نواندن پێویستی بەڕیتم و چیرۆک و ڕنگ و کار هەیە واتە جوڵە یاری ئەمە خۆی لە خۆیان هەنگاوە بۆ ئەوەی کە بێتە کارێکی هونەری بە تایبەتی کارێکی هونەری شانەوە بەڵام کە چیرۆکمان تێکرد کە ڕنگمان تێکرد کە ڕیتممان تێکرد ئەمانە زیاتر ئەیگەێنە هونەرێکی شاکار ئەگەر سیرکەین دەبینین ئێمە کاتێک کە لەگەڵ مناڵەکانمانایان لە مەکتەبەکانیان لە ماڵەوە کە دادەنیشین پێڵێن ئادەی بڕۆ ئەوە بکە ئادەی نان بخۆ ئادەی ئەو جلە لەبەرکە ئادەی دەرزەکەی بخوێنە یان لە مەکتەب ئادەی بیخوێنەرەوە ئادەی تاقیکردنەوە بکە سەیرەکەی ئەیکا بەڵام لە ژێر زەختە ئەیکا بەڵام هیچ حەز و خۆشیەک و ئارەزویەکی خۆی تیا نییە بەڵام کاتێ ئێمە ئەگەر بێین بڵێن واز لە هەموو شتێ بێنین دارێ لە فێرکردن بێنین ئادەی کوڕم ئادەی گوڵە جوان ئادەی وەرە با یاری بکەین یەکسەر بە حەز و چێژ و ئارەزوو بە کۆمەڵی ئەنێژیەوە هێتە ناو یاریەکەوە کەواتە گەمە یان یاری هەل لە خۆیەوە نەهاتۆتە سیستەمی پەروەردەی پیداگۆجیەوە هۆکارەکەی ئەمانەیە ئەوەی جێگەی تیش خستنە سەر بێ لێرەدا ئەوەیە یاری لە دنیای پێشکەوتوودا بۆتە داینەمۆیەکی بەهێز و فاکتەرێکی سەرەکی گەورە لە سیستەمی پەروەردە بۆ فێرکردن و دروستکردنی هەستێکی هونەری و پێگەیاندن و گەشەکردنی تاچی بەهرەمەند و بینەرێکی تەندروست بۆ جوانکردنی ژیان لە بەرامبەر ئەوەدا گرنگی پێدان و ڕێزلێنان لەلایەن کۆمەلگاوە بەڵام کام پەروەردە
ئەو پەروەردەی پاولۆ فرێری تیشک دەخاتە سەری و ناوی دەبا بە میتۆدی پیتاکۆکی کە لەم سێ خاڵەدا چڕ کراوەتەوە. یەکەم قوتابی لە کەسێکی پاسیفەوە دەگۆڕێ بۆ کەسێکی ئەکتیو، واتە لە بێدەنگەوە ئەیگۆڕێ بۆ دەنگار، لە پاسیفەوە ئەیگۆڕێ بۆ چالاک. دووهەم هەموو ئەو چوارچێوانی ناو دەرەوە کە ڕێگرن تێکی دەشکێنێ. سێهەم بوار بە قوتابیەکان دەدا کە مەشقی خۆی لە بەردەم ڕاستیدا و خۆی بۆ سبەی و داهاتوو ئامادە بکە. لەم سێ خاڵەوە بۆمان دەردەکەوێت خوێندکار چ ڕۆڵێکی سوبجێکت دەبێت لای پاولۆ فرێری گفتوگۆ و دیالۆگ و یەکتری قوبوڵکردن و یەکسانی لە نێوان مامۆستا و خوێندکاران بۆ دروستکردنی کەشێکی ئازاد و ئارامی بێترس بۆ یاریکردن و جوڵە و بەدواچوونی زانیاری و لەدایکبوونی پرسیار و گومان لەسەر خۆیان و چواردەوریان. دەرەنجام پەروەردەیەکی تەندروستی پڕ ئیرادە و بڕوا بەخۆبوو دروست دەبێت. بە پێچاوانەشەوە وەکو لای خۆمان لە کوردستان دەبینین فێرکردن لەسەر چەمکی چەوسانەوە و گەورە و بچووک و پیا و ژن و دین و بێدین و زانا و نەزان و تەمەڵ و زیرەک خوێندن بنیاد نەراوە. لەم جۆرە سیستەمانەدا قوتابیان ڕۆڵی ئۆبجێکتیڤ دەگێڕن و تەنها جۆگر دەبن و فێری ئەوە دەبن تەنها زانیاری خەزن بکەن وەکو پاولۆ فرێری ناوی دەبا بە میتۆدی بانکی خەزن کراو. قوتابی لە کاتی تاقیکردنەوە دەیگەڕێنێتەوە. نمونەیەکی زۆر جوانی هەیە پاولۆ فرێری ئەڵێ قوتابی وەکو ئەو فەرمانبەرە وایە کە لە بانقا کار دەکات کە کاتێ تۆ ئەچی بۆ بانک پارە دەبێی خەزنیکەی ئەیەی بە فەرمانبەرەکە ئەڵێی بەڕێزم ئەم بڕەپارێم بۆ بخەرە قاسەوە یان بیخەرە ژووری خەزنەکردنەوە. فەرمانبەرەکە ئەیبات بۆ ژووری خەزنکردن. پاش فترێش کە خاوەنی پارەکە کە ئەگەڕێتەوە کە ئەتوانین بڵێن مامۆستایە لەم دەڤەرەی خۆمانە داوا لە فەرمانبەرەکە کە ئەڵێ هاتووم بۆ پارەکەم بۆ ئەو بڕەپارەی کە دامناوە بە پێی ئەم مستەمسەکە ئەویش دەچێت پارەکەی بۆ هێنێتەوە تەسلیمیەکات. واتە لێرە قوتابی وەکو ئەو فەرمانبەرەیە خەزنیەکە و کاتێک کە تاقیکردنەوە ئەیاتەوە نە هیچ فێرە بێ نە پرسیاری لا دروستە بێ نە گومانی لا دروستە بێ نە بە دواچوونی بۆکان نە لە ژیانیشە ئەمێنێتەوە بتوانێت ئیسفادەی لێ بکە. ئەی باوکەی زۆر بە خێرایی ئەچمە لای ئۆگۆستۆ بواڵ لە بەرازیل ئەمیش لەو بوارەی ئیسفادەی لە پاولۆ فرێری کردووە کە شانۆیەکی دروست کردووە بە ناوی شانۆی دەمەتەقێ کە ئەمیش ئیسفادەی لەوە کردووە لە پاولۆ فرێری کە بینەر کە قسەنەکەرە وای لێ بکە ئەکتیفی بکە. بۆیە لە زۆر شوێنە کە بردوونی شانوێکانی پێشکەش کردووە وای لە بینەرەکە کردووە بینەرەکە لە باتی ئەکتەرەکان داخڵ ببێ و زۆر معاناتی خۆی پێشکەشکە زۆر بە کورتی باسێکم بە هەمان شێوە کەسێک کە دوای ئەو هارە ئیسفادەی لەمە کرد کارین پرۆس کە ئەمیش پیتاکۆجیەکی گەورەیە کە بە هەمان شێوە هاتە نێو قوتابخانەکان ناوەندی دوا ناوەندی و سەرەتای ئەمانە بە هەمان شێوە ئەم شانۆی سەکۆیە کرد بە گەمەی شانۆیی واتە باسی ژیانی خۆیانی بۆ ئەکردن مناڵەکان باسی ژیانی خۆیانێ کردووە ئەم جۆرە ستایڵەش بەرەو شانۆی سایکۆدراما چوو. بۆی زۆر سەریع چمە ناویەوە بۆیە دەبینین لە دنیای دەرەوەدا مەسەن ئەو شوێنی کە ئامادەیان کردو بۆ خوێندکار دەبینین شوێنێکە پڕ لە لەون پڕ لە یاری پڕ لە مۆسیق پڕ لە ئەنوا شت لەوانی کە مناڵ فێرەکەن لە هەمان کاتیشە تەقلیدی ئاژەڵەکانیان پێەکەنەوە و ئەشیان بن بۆ مشاهدەکردن لەگەڵ با بڵین بۆ لای ئاژەڵەکان بۆی بزانن ئەتمۆسفێری ئەو ئاژەڵانە چییە فیلێک لە چ جەوێکە ئاژی و دەنگی چۆنە ئەمانە مێشکیان زیاترە کاتەوە زیاتر بەرەو تەقلیدکردنیانەبات تەقلیدکردن و ڕیتم و مۆسیقا و ئەو ڕنگانەوەی کە یاری پێەکەن لە پۆلەکانە ئەمە وا دەکا کە مناڵەکە پرسیاری لا دروست ببێ کە کۆمەڵشتی لا دروست بێت دوجار بەیانە خەنە سەر ستیجە بە ئامادەبوونی پسپۆران بە ئامادەبوونی دایکان و باوکان لە هەموو مەرحەلەیەکە ئەمە بەرەو پێشەچێت چ لە ناوەندی چ لە متەوەستا چ لە سەرەتایی ئەمە دوجار سەیرەکەی ئەگەر ئەم تاکانە
هونەرمەندیان لێ دەرنەچێت لە بوارەکانە لە شان و لە فلمسازیە لە موزیک لەوانە دوجار کەسێکی بینەرێکی زۆر باشە بێ بۆ بوارەکانی تر ئەمەیە لێرەوە کە ئەبێ بە کولتور لە پەروەردەوە تۆ ئەبێ بینەر دروستکە کە ئێمە زۆر کێشەمان هەیە لەما وەڵی دەستەکانت خۆش بێ ئێستاش کاتێک دیاری کراوە بۆ بەشدار بووان ئەگەر گفتوگۆیەک هەبێ باسێک هەبێ موداخەلەیەک هەبێ سەبارەت بە پانێڵەکانی ئەم سێ بەڕێزە فەرموو. نام دڵشاد بابانە مامۆستام سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون بۆ کۆڕبەندە بابەتێکی گرنگە بەڵام دەمەوێت لە دروشمی کۆڕبەندەکەەوە دەست پێ بکەم بە پەروەردە دەرگا کوڵەمدراوەکانی ژیان دەکەینەوە. بابەتی یەکەم مامۆستا فازڵ ئەوایە ئەو بوارانەی کە دەبێتە هۆی داهێنان لە بواری پەروەردە و ڕزگارکردنی پەروەردە لەم بوارە چەقبەستووی کە لە کوردستانە هەیە بە ئامادەبوانی ئاشنا کردایە بۆ ئەوی بزانین ئەو بوارانە چین کە دەبێتە هۆی داهێنان لە بواری پەروەردە و ڕزگارکردنی پەروەردە. بەڵام ئێمە هەمومان ئەزانین ڕابردووی پەروەردە چۆن بوو وەچێ بەچە ئاستەنگێکا تێپەڕی و مامۆستایان چه جۆرە ژیانێکیان بەڕێ کردووە. ئەگەر ئەمانە لە کۆڕبەندەکان لە سیمینارەکانە دووبارە بێتەوە کاتی ئەوەمان نابێت بۆ نمونە مامۆستا بۆ منە کاتی ئەوەی نەبوو کە ئەوەی کە پێویستە باسی بکات کەواتە ئەو ڕێگانەی باس بدا گرنگتر بوو بۆ ئەوی ئامادەبوان ئاشنا بن بەو بوارانن. سەبارەت بە بەڕێز کاک مەنسووری تەیفووری بە کورتی باش بە کورتی عەفو بە کورتی ئەو بنەمانەی باس کردایە کە باس لە یەکسانیەکەن بۆی بزانین ئەو بنەما یەکسانیانە چین کە ئێمە دەتوانین پەروەردەی لەسەر بینا بکەین بۆ ئەوەی کە تاکەکانی لەسەر پەروەردە بکەین. خاڵی سێەم سەبارەت بە کاک ڕزگار دەستخۆشی لە یەکەم بابەتەکەی زۆر بابەتێکی گرنگ بەڵام زیاتر پەیوەستی کردایە بە بواری پەروەردە بۆ جیاکردنەوەی ئاستەکان بۆ نمونە ئاستەکانی پەروەردە لە سەرەتایی بۆ نمونە کەسێک قۆناغمانی پاشان ئەچێتە دواتر بە تا ئاگاتە ئاستی زانکۆ گەمەیەکێک لە کارە گرنگەکان بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێگەیەوە پەروەردەی پێ لە ڕێگەوە فێربوونی پێ ئەنجام دەین بەڵام تێکڵاویەک هەبوو لە بابەتەکە دەستان خۆش بێ دەستەکانت خۆش بێ فەرموو. زۆر سپاس دەستان خۆش بێت جوتیار فەتاح توێژەری کۆمەڵایەتی وڵا زۆر سپاس مامۆستا فازڵ ئەنی بۆ داتاکان مەمنونم. ناوی بەڕێزت؟ جوتیار فەتاح توێژەری کۆمەڵایەتی. کاک مەنسوور تەیفووری یانی ئەوەی کە من تاوام هەیە بیل گەیتس یا مایکرۆ بڵین ئەو دەوڵەمەندە گەورانەی دنیا ئێستا کە پارەیان پێەیە هۆکارەکەی مامۆستا فازڵ ئەوەیە کە ئێستا جەنجی داتا هەیە یعنی ئێمە جەنجی زانیاریشمان تێپەڕان باشە ئەوەی کە یۆڤالنۆ هەراری باسیەکە مامۆستا مەنسووریان ئێمە دوو پرسیار لە جەنابەت بکەم یەکەمیان هەر بەڕاستی ئەگەر سێکس و پارە و دەسەڵات لە مرۆڤ وەربگریەوە یعنی تموحی مرۆڤ چییە ئەو ململانێک کۆمەڵایەتی کە مارکز زۆر جەختێکاتە سەری هیچ بەهایەکی ئەمێنێت ئەمە یەک دووەم ڕاستەکەی من تێنەگەشتم لای ئەو فەیلسوفە یا ئەو پەروەردەکاری جەنابێت کە پێم وایە ژاکۆتۆ ئەوەندی ڕەتفەع لە بەرامبەر بۆی کە لە شۆڕشا سەرکەوتوو نابێ دواتر ئەبێ بەو پەروەردەکاری کە هەر جەنابیشت کتێبەکەت لە ساڵی 2015 بزانم وەرجێرا و تارێ چاوپێکەوتنێکت هەیە لە سایتی ناوەخت ینی هەر لەوێدا ئەو بابەتەم خوێندەوە ینی مەبەستم ئەوەیە ئەوەندەی کە ڕەتفەع لە ژاکۆتۆ ڕەتفەع لە هێندە کردار نییە هێندە ئاکت نییە بۆ دەبێ پرسیارەکە ئەوەیە ڕۆڵی مامۆستا ڕاستەکەی من نەمبینی لەنا ئەو بابەتەیە مامۆستا ڕۆڵی چییە ئەگەر هەر فێرکارە ئێوە پلاتۆ کە 2000 ساڵ بەر لە ئێستا پێمان دەڵێ مرۆڤ بوونەوەێکی لاساییکەرەوەی ئەوەی کە تۆ زمانی کوردی فێربووی ئەوە لاساییکردنەوەیە ئەو پەروەردە نییە من ویستم ڕۆڵی مامۆستا لای جەنابەت دەستەکانت خۆش بێ کاک جیهاد فەرموو. زۆر سپاس دەستان خۆش بێت مامۆستا فازیل من چەند جار باسی ئەو چترم کرد لەوێ بووم کاتی خۆی لە کۆنفرانسەکەی کۆیە بووم دەستەکانی خۆش بێ بەڵام منیش پێم وایە مامۆستا فازیل جەنابەت مامۆستایەکی زۆر باشی و پەروەردەناسیی زۆر باشی لە جیاتی ئەوەی دەردە دڵ بکەین با بابەتێکی پەروەردەی پێشکەشکەین لەم شوێنانە بابەتە پەروەردەیەکان مهمە چونکە هەمومان زۆربەی ئەوانەی کەین بۆ ئەم شوێنانە تێگەن کە پەروەردە چەند مهمە و دەسەڵاتیش چۆن داگیری کردوین و چۆن کولتوری خۆی ئەسەپێنەوە سەرمانە. سپاس کاک ڕزگار دەستی خۆش بێ زۆر جوان پاڵۆ فرێری هێنایەوە. ئەوەی کاک مەمسوور باسی دەستپێکە کرد کە چی بکەین جۆزیف ژاکۆتۆ
باسی نایەکسانی ئەکات لە پەروەردە و ئەمە لە زۆر کۆنەوە هەیە تەنانەت بە تایبەتی لە سەردەم لەو کاتەی کە چاپ دەستی پێکردەوە ئیتر ئەم ململانێک گەورەیە هەیە لە نێوانی فەرمیەکان و نافەرمیەکان فەرمیەکان ئەم پەروەردە ئاساییە و نافەرمیەکانیش ئەو پەروەردە پێشکەوت و خوازە یا ئەو پەروەردە یەکسانی خوازە یا ئەو پەروەردە عەقلانیەیە کە هەمومان پێی لەسەرداگرین و بەڵام دەسەڵات لە هەموو ئەم وڵاتانە بە تایبەتی کولتوری ئێمە و مشکی ئێمەیان داگیر کردووە دەستپێک لەوێەوە ئەبێت دەست پێ بکەین بە قەناعەتی من کە پاوڵۆ فرێری ئەڵێ ئێمە هاوچێشەیەکمان هەیە لە جەمسەرێکیانە ستەمکارەکان وەستاون لە جەمسەری دووهەما ستەم لێکراوەکان و ستەم دیدەکان وەستاون هەتا ئێستا هەموو ئەو شۆڕشانەی لە مەنتیقانە کە دروست بووە بە ناوی شۆڕشەوە ستەم لێکراوەکان هاتوونەتە جێگەی ستەمکارەکان کە لای پاوڵۆ فرێری ئەمە ڕەتەکاتەوە و ئەڵێت ئەبێ ئەم هاوچێشەیە هەڵبۆشێتەوانێ و پەروەردە و یەکسانی و ئینسانی بوون کە ئێمە ون بووین ڕاستیە بوونە فەلسەفێکە ئەم پەروەردەیە بوونە فەلسەفەکەی هەموو مرۆڤێکی ون کردووە ئەم بوونە فەلسەفیە بگەڕێتەوە بۆ هەمومان وەکو یەک بەوانەش کە ستەمکارن چکە ئەوە بوون نییە کە ئەوان هیانە ئەو بوونە بوونێکی ساختەکاری زۆر سپاس بەڕێزت فەرموو دەستان خۆش بێ بەرزان من شەماڵم ڕاهێنەری پەروەردەی تەنها یەک پرسیارم هەیە لە بەڕێز کاک ڕزگار بۆی کاتی ئامادەبوانیش زۆر نەکوشین سێ وشەی پێکەوە بەکارهێنا دەمەوێت ماناکەین پێ بڵێ سیستەمی پەروەردەی پێداگۆجی زۆر سپاس مامۆستا ئامین فەرموو سوپاسی مامۆستا عەزیزەکانم مەکەم بابەتەکان سوود بەخش بوون من کۆمەڵێ ڕوونکردنەوەم هەیە بۆ مامۆستاکەم مامۆستا فازڵ شەوڕۆی ئازیز ئیدارەی ئەزموونی وەزاری بەڕێنمایی قۆناغەکانی دارشتی بابەتەکانی پەروەردەیی ئەمە پرسیارێک دووهەم دارشتنی بابەت کۆنی شیاو ئێستای وەستا و داهاتووی دامەزراو بابەتێکیکە لەوە ئەو بابەتانەی کەوا وەزارەتی پەروەردە ئەوێت یا کردوێتی لەم چەند ساڵی پێشوە ئەو پرسیارەی نەکردووە کام بەرەنامە کێ بەرنامە ئەگۆڕێ کام بەرنامە ئەگۆڕن چۆن دەیگۆڕین کێ دەیگۆڕێ بۆچی دەگۆڕێت ئەبێ ئەمانە ئێمە ئاگادار بین بزانین لەمەولا کە ئەو بەرنامانەی کە ئەگۆڕێ بەرنمەیەکی 6 لاپەڕی ئەکەن بە بەرنمەیەکی 265 لاپەڕی و ئەیەن بە کۆلی قوتابی پۆلیەکی سەرەتایە کە بە قەدەر حەجمی 2 3 و 4 زۆرترە من مەمنونی هەمولایەکم ئەم کاتتان باش من ناوم سەڵاح عەزیزە دامەزرێنەری زانکۆی کۆمار و سەرۆکی زانکۆی کۆمار بۆ 8 ساڵ پێش 4 ساڵ داوات کرابووم لە لایەن یونسکۆ باسی خوێندنی مانەکرد لەگەڵ پەروەردە بۆ قەرنی 21 ئەم بەڕێزانەی کە ئێمستا هەمومان دانیشتوین و چوینە مەکتەب ئێمە پێمان ئەوترێ خریجی مەدرسەی قەرنی 19 لەسەر ئەوە دانەزرا بوو کە یەکێک مامۆستا دابنرێت و تەلەبەش فێر بێت و بەڕای من ئەوەی کە ئێستا من شارەزام لە سلێمانی و لە کوردستان ئێمە تا ئێستا بەڕاستی طبعاً هەر سیستمی قەرنی 19 بەکارهێنین بەڵام تێکڵاوێک بووە لەم قسانەی ئەم بەڕێزانەی کە باسیکەن یەکەم خوێندن و پەروەردە مافە بۆ هەموو مناڵێک هەتاکو وەگاتە 18 ساڵ ئەبێ هەتاکو ئەعدادیە تەواوکە ئەمە مافە لە یونسکۆ وتراوە لە متحدە وتراوە لە هەموو وتراوە دوو پەروەردە پێویستی بە پرۆگرامێکی نیشتیمانیە کە کوردستان نیەتی بۆیە نە پرۆگرامی نیشتیمانی هەیە کە مناڵ بتوانێت پەروەردەی پێ بکەیت نە تۆ پەرنامێژێکی اقتصادی هەیە کە کەشەی پێ بکەیت بۆ کوردستان بۆیە بێ ئامانجە خوێندەکەمان بۆیە من ئەبینم لەم ساڵانەی ئەخیرە کە بەڕاستی پارەیەکی زۆر سەرفەکەین ئێمە لەسەر خوێندن و ئامانجێکی یا بەرهەمێکی لێ وەرناگرین زۆر سپاسانەکەم زۆر سپاس
بۆ پێشنیاز و پێشنیار و تێبینی و کۆمنتەکانتان لەبەرەوەی من 3 دقەم خوارد بوو بەڵێنیشم پێدا کە 3 دقەکەی بدەمەوە زۆر بە کورتی قسان دەکەم بۆ کۆی ئەو شتانێک کە ئارەستەی من کرا بە پوختەیەک دەڵێم ئەو کێشەی ئەو دەردەی کەوا تووشی پەروەردە بووە لە کوردستان 3 دەردە یەکەمیان پەروەردە بۆ خۆی دەردە دەبێت چارەسەر بکرێ دووەمیان حیزب بۆ خۆی دەردە دەبێت چارەسەر بکرێ سێیەم کۆمەڵی کوردەواری ئەویش بۆتە دەردێک بۆ پەروەردە لەبارەی تێبینیەکەی مامۆستا سەپانی بەڕێز من لەو باوەڕەدام کە تاکو ئێستاکە وەزارەتی پەروەردە فەلسفەیەکی ڕوون و ئاشکرا و دیار و سنوورداری نییە بۆ پەروەردە جوانترین بەڵگەشم ئەوەیە ئێمە کە لە کۆیەوە لەگەر دوو برادری دیکە هاتینە ئێرە حسابمان کرد کە دەبێت سعات 1:30 و ئەمە لێرە بین ئەگەر بەو نەخشە دەرنەچوو باینایە ڕنگ بێ پێڕانە گەیشت باینایە و ئێوەشمان تعدیل کردبووە تکایە ئەگەر بێدەنگی هۆڵەکە بپارێزم دەست کە هەموو ڕۆژێ ئەو هەموو پشووە هەیە دڵۆپە بارانێ دەبارێت دەبێتە پشوو دەیکەنە پشوو بۆ بۆنەیەکی یەک ڕۆژی کە لە هەموو دنیادا لە ئاینی ئیسلام زەژن یەک ڕۆژە دەیکەنە 8 ڕۆژ جگە لەوەش پێش هەموو پشوێک پشوە و پاش هەموو پشوێکیش پشوە ئەوە هەر وەکو نمونەیە کە پێتان دەڵێم کە پەروەردە فەلسفەی نییە ئەگەر فەلسفەی هەبێ دەبێ بزانی کەی ئەو فەلسفە جێبەجێ دەکات زۆر سپاس سپاس بۆ سەرنجەکان بێگومان قسەکانی من سەدەوەندە ڕەخناوە لەگرێ بێگومان واگەر دەرفەت بۆیە هەمووتان نەتوانانی هەموو ئەوانەی من وتم هەڵی وەشێنەوە ئومیدەکەشەوەی لە دوایە ئەم قسانە ئەمە ئەدیا گۆڕینەوەانە بۆ ئەوەیە فەزایەکی ڕەخنەگرانە لە دانوستاندن و گۆڕینەوەی ئایدیا دروست پێ بۆ ئەوە نیە هیچ کەس هەستێ بە دوگمەکانی خۆی دوگمی خۆی بسەپێنێت بەڵام دەربارەی ئەو تێگەشتنە لە مارکس کە ئایا ئەگەر سێکوچکەی دەسەڵات پارە وە سێکس هەڵبۆشێنینەوە چی ئەمێنێتەوە من وازانم ئەمە تێگەشتنێکی زۆر مێکانیکی و زۆر بیۆلۆژیکە لە مارکس ڕاستیەکەی مارکس لانیکە مارکسی دەست و سابووریەکانی 1940 هەیە کە ئەڵێت لە دواییە بڕیارە لە کۆمونیسمان مرۆڤ لەگەڵ هەستەکانی خۆی کە پێیان نامۆکراوە ئاشت ببێتەوە و ئەمە مارکسێکە و مارکسێکە ئێمە توانین لێشەوە فێربین وەک بەدیۆ کە بڵێن ڕاستە لەشەکان هەن زمانەکان هەن بەڵام لەو لای لەشەکان و زمانەکانیشەوە ژیانێکی تر هەیە وەک بەدیۆ کە ژیانی خێرەکانە و لەو لای ئەوانەوە فۆرمێکی تر لە دەسەڵات و پەروەردە هەیە فۆرمی دەسەڵات و پەروەردەیە کە لەسەر بنچینەی دانوستان وە گۆڕینەوەی پارە دروست نەبووە و لەسەر ئەساسی خێر دروست بووە فۆرمێک لە ژیان هەیە لە دەسەڵات هەیە کە لە بێتەماحیا خۆیان نوێنێتەوە لەبەر ئەوەی وازانم ئەو تێگەشتن لە مارکس هەڵەیە یەک دوو بە هیچ شێوە ژاکۆتۆ بەرهەمی شکستی شۆڕشی فەرەنسا نییە ئەو تەنیا ڕای کردووە چووە بۆ جێگەیەکی بەڕێکەوت خەریکە شتێ تاقیەکاتەوە خەریکە شتێک تاقیەکاتەوە چونکو لە 18 لە شۆڕشی دووەمە لە ڕێپۆبلیکی دووەمە 1940ەوەنە کە بانگێکەکەنەوە بۆ فەرەنسا وەزیری پەروەردە بانگێکە هەڵێ فەرموو ئەدێ پێمان بڵێ ئێمە چی بکەین چۆن وەزارەتی پەروەردە دابنین چۆن ئەم نەزانانە فێری زانایی بکەین چۆن پەروەردەیان بکەین ئەڵێ هەمویان کۆ بکەرەوە من بۆ ئەوەی من یەک ڕستیان پێ بڵێم ئەویش بڵێم ئێواتوان خۆتان پەروەردەکەن بەبێ هیچ مامۆستای لەسەر ئەساسی بنچینەی یەکسانی وریاییەکان و من قسەیەکم هەبێ بیکەم ئەوەیە و بەردەوام لە لۆڤەنیش بە قوتابیەکانی وتووە ئەوەی من بتوانم فێرتانی بکەم ئەوەیە کە من هیچم نییە فێرتانی بکەم و بەڵێنەکەی من ئەوەیە کەسێک تەنانەت شتێک نازانێ ئەتوانێ ئەو شتێک فێری کەسێکی تر بکە کە خۆی نایزانێ من ئەتوانم وا بکەم کەسێک فێری پیانو بێت پێ ئەوەی خۆی بیزانێ مامۆستا لەسەر متۆدەکەی پاولۆ فرێری ڕاستیەکەی ئێمە یەک دانە جیاوازی هەیە لە نێوان ڕانسیێر و فرێریە کە من لای ڕانسیێرە وەستم بۆ فرێری لە دواییە ئەو دەم و دەستگای پەروەردە دەم و دەستگای پەروەردەکار و کەسایەتی پەروەردەکار ئەمێنێتەوە یەک دوو وەک کۆیلەکەی مێنۆن بێگومان ئەرەستوو کۆیلەکەی خۆی بە مرۆڤ زانی بە مرۆڤێکی تەواوی زانی چون بە مرۆڤێکی تەواوی زانی هەوڵیەدا پەروەردەشی بکات بە مرۆڤێکی تەواوی زانی هەوڵیەدا پەروەردەی بکات بەڵام پەروەردەی ئەکرد و ئەیبرد بۆ ئەو جێگەی کە
ئەرباب ئەیەوێت کە ئەرستوو ئەیەوێت بەڵام لە ئەم مێتۆدەی ترا کە ناوی مێتۆد نییە لای ژاکۆتۆ لە دواییە بۆ جوابی مامۆستایشم دابێتەوە کە چییە بنچینەکە لە دواییە ئیرادەیەکە ڤۆلەنتەیەکە ئیرادەیەکە کە پێشنیار بە ئێرادەیەکی ترەکە کە خۆت بخەکار تۆ لە ئێرادەی خۆت بەرپرسی وە ئەگەر لە بەردەم خۆتا کراوەیە تۆ خۆت بەو جۆرەی ئەتەوێت تاقیب بکەرەوە نەک بچۆ بۆ ئەو جێگە بۆ من لە پاولۆ فرێریە ڕاستیەکەی هێشتا وازانم ئەو ڕزگارکردنی تاک نییە بەڵکو ئەوێ کۆوە کۆمەڵ ڕزگار بکات لە ڕێگەی خودی پەروەردەوە یعنی ئێمە لە ڕێگەی پەروەردەوە ئەڕۆین یەکسان و ڕزگارە بین لە داهاتوە لە باتی ئەوەی ئێمە ڕزگاریکەین بە بنچینە ڕەنگە تێگەشتەکەم هەڵە بێ مامۆستا پێشنیاری چالێنجێکە کۆڕێکەین لەسەر فرێری فرانسیەر پێکەوە. سپاس وڵایی دوو پرسیارە ڕاستەی من کرا یەکێک لەم ئەزیزانە باسیەوەی کرد کە بابەتەکەم کەمێک تێکەڵی هەبوو من سەرەتا ویستم باز لە جوڵە بکەم کە جوڵە و جەستە چ بەشێکی گرنگە لە فێربوونە لەبەرەوە بێت پەنا بەرمە بەرەوەی تاریخی جوڵە کەمێ باسکەم و من بابەتەکەم بەرەو ئەوە کە زیاتر چۆن گەمە لە تەجسید بکەین لە ناووانەکانمانە چۆن دوجار هەر شتێ بکەین لە هەر خوێنگەیەکە لە هەر شوێنێکی دنیا هەر جۆرە ئیشێ بکەین ئەبێ یەک بجوڵین دوو بەگەمە بچینە ناوە سێ ئەبێ چێژی لێوەرگین چێژ زۆر مهمە لە کە بەداخەوە مەسەلەن لە فێرگەکانە هیچ نییە هیچ حسابێکیشی بۆ ناکرێت جا ئەمەم بوو کە من لە داهاتووە چوومە سەری کە ئەبێ پەنا بەرین بۆ یاری بە دەرەجە یەک تەنانەت تەسەورەکەی لە یابان با بڵێن شارێکی یاری هەیە ئەم شارە یاری پێکهاتۆ لە چەند هۆڵێک هەر هۆڵەی تایبەتە بە چەند دەرزێ بەڵام یەکەم شتی یاریە کە مناڵە چێبووی دووهەم شتی چێژە سێهەم شتی فێربوونە تایەتی دەرزی فیزیای تایە تایەتی دەرزی کیمیای تایە تایەتی دەرزی تاریخی تایە یعنی بڕۆ لە ڤیدیۆ با بڵێن لە یوتیوبە سەرچیکە یەکسەر پیشان تایە جا لەبەرەوە مهمەی یاری پێش هەموو شتێکە من لە دوجارە هاتمە سەرەوەی کە یاری کە با بڵێن لە دایکبووی جوڵەیە کە چەند مهمە کاکە گوڵێکی کەش باسیەوەی کرد سیستەمی پەروەردەی پیداگۆگی چییە من باسی ئەو سیستەمەم کرد کە هەموو ئازادن کە هەموو یەکسانن کە جیاوازیتیانە کە تەمەڵ و زیرەکی تیانە کە بێدەنگەکان دەنگیان بۆ ئەگەڕێتەوە کە ئەوانەی ئەکتیڤ نین ئەکتیڤ ببن ئەمێ سیستەمی پەروەردەی پیداگۆجی و هەروەها من لای پاولۆ فرێری کە یەکێکە لەوانەی زۆر بە باشی باسی کردووە زۆر بە جوانی قسەی لەسەر کردووە نمونونەکانم زیاتر لەسەرەوە بوو لە سێ خاڵی شاد شڕم کردەوە کە چۆن ئەتوانێت بۆ داهاتووی خۆی ئامادە بکە سپاس مامۆستا عەبدوڵڵا قسەیەکی هەیە ئەگەر بەڕێزی بفەرموێتە ئێرە بەخێر بیت گەورە من پێم وایە باسی پەروەردە نەکراوە لێرە زیاتر باسی فێربوونە ئەمەلەی تەعەلومە زیاتر بەڕاستی من پێشم وایە پەروەردە تەنها قۆناغی سەرەتایی قۆناغی مناڵی ئەگرێتەوە عمری تفوولەی مبەکیرە ئەگرێتەوە لە 1 ساڵیەوە تا 5 ساڵی ئەتر لەوە ئەگەر زیاتر باس کرێ معلوماتە ئەرێ بە خەڵک ئەوە جیایە پەروەردەکردن جیایە جا با من بۆی بەسەریان نەچم ئەوەی پاولۆ فرێری لە حقەتە علاقەی بە پەروەردەوە نییە خۆی کاڵێ بانقی زانیاری یعنی زانست زانیاری چه علاقێکی بە پەروەردەوە پەروەردە ئەمەلیەکی ئیشکردنە بەرئەنجامی ئیشە لە نەتیجەی ئیشەوە دروستە بێت نەک لە نەتیجەی ئەوەیەوە تۆ زانیاری باتی یا مامۆستاکە زانیاری باتی شتیوانێ لە دنیا لەبەر ئەوەیە ئیسە فکرێگەیە من لە ئوستازە پرسم حەزەکەم ئەگەلێ بێ بەڵێ فکرێگەیە ئەڵێ ئێمە باواز بێنین مناڵەکانمان نەخەینە قوتابخانەوە چونکە مناڵ لە قوتابخانە پەروەردە ناکرێ زانیاری ئەرێتێ لە واقعیشا لە هەموو دنیا من پێم وایە زانیاری ئەتی علاقەی بە پەروەردەوە نییە پەروەردە هی کۆڵان و ماڵ و
گەڕەکەکەی هیچیکە نییە لەبەر ئەوە داوا ئەکەن کە بەڕاستی حتا زانکۆکان و پەئنەکان داخێ بۆ ئەوەی ئەو شتە بێ اینجا ئەوەی زانیاریەکە شتێکی کە هەیە من نازانم ئەو یەکسانیە مەقسەد چییە لە دنیا فرۆخی فەردی هەیە تۆ چۆن ئەتوانی یەکسانی بۆ ئینسان دروستکەی شتێکیش هەیە لە پەروەردەی سەردەما کە پێی ئەڵێ التعليم للتمييز التربية للجميع التعليم للتمييز التربية للجميع معناه وي تو تعليم ئەو شتانەی کە بۆی ئەەکەی ناتوانانی یەکسانی دروستکە ئەی فرۆخی فەردەکان بوو بەچی بەخواتر با من زۆر من داوای لێبوردنەکەم من وەکو پێشکەشکارێک پاناڵەکەم پێشکەش کرد ئەگیناوکو بەڕێوەبردن نەبوو ئەگەر بەڕێوەبردن بواە حەزمە کرد هەر هەمووتان بەشداری بکەن بە تایبەتی خانمەکان داوا لە کوردەخانەکەم لەبەرەوەی من مەجای وانە بوو خانمەکان بەشداری پێ بکەم ئەوەم بۆ ڕاست کاتەوانی و ئەوانیش بەشداریکەن هەروەها ئەوانەی نەیانتوانیوە ڕای خۆیان بڵن لە بەشی دووەما ڕای خۆیان بڵن بەشدار بووان ئێستاش دا خولەکدانراوە بۆ پشوویەکی کورد فەرمونون پشوویەک وەربگرن و پاشان دەست پێەکەین فەرمونون. بەخێر بن سەرچاو دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێزان یەکەم جار لە خات و ژینەوە دەست پێەکەین و پرسەکەی کە جەنابیان تاوتویەکە لە خزمەتی بەڕێستانە تێکەڵکردنی فێرخوازانی ئۆتیزم لە ناوەندەکانی خوێندن بۆ هەر یەکێک لەم بەڕێزانە یەک چارەک کات هەیە دەتوانن بابەتەکەتان کورت بکەنەوە بۆی زۆرترین پەیام بگات و دواتریش تاوتوێی ڕابۆچوونی ئەم پەروەردەکارە بەڕێزانە بابەتەکە دەوڵەمەندتر بکات فەرموو خاتوژینە. بە ناوی خۆی گەورە سڵاوتان لێبێ بەڕێزان سوپاس بۆ ئامادەبوونتان من ژینە عەزیز سەرپەرشتیاری پەروەردەیم ماستەرم هەیە لە کاری کۆمەڵایەتی ئەمڕۆ لە خزمەتی بەڕێستان هابم بۆ پێشکەشکردنی بابەتێکی گرنگ و سەردەمیانی ئەم ڕۆژەمان لە بواری پەروەردەیە بابەتی تێکەڵکردنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت یاخود فێرخوازانی خاوەن پێداویستی تایبەت لە ناوەندەکانی خوێندندا هەڵبەتە من سەرەتا داوای لێبوردنتان لێ یەکەم بابەتەکەم وا حازر کردبوو کە لە ڕێگەی داتاشۆوە زیاتر سوودتان پێ بگەێنم چەند وێنەیەکم ئامادە کردبوو بەڵام بەداخەوە لەبەر نەبوونی داتاشۆ ناچارم تەنها بە شێوەی وتاری بابەتەکەم پێشکەش بکەم بەڕێزان لای هەمووتان ئاشکرایە ئێستا کاتێک بە تایبەت بەهۆی پرۆژەی بنیادنانی تواناکانەوە کە جەخت دەکاتەوە لەسەر تێکەڵکردنی فێرخوازانی خاوەن پێداویستی تایبەت لە ناوەندەکانی خوێندندا لەگەڵەوەشدا ئاڕاستەی هاوچەرخی پەروەردە بەرەو ئەومان دەبات کە قوتابیان یاخود فێرخوازانی خاوەن پێداویستی تایبەت لە ناوەندەکانی خوێندندا لە چوارچێوەی پرۆگرامی ئاساییدا بخوێنن لە ناوەندە من ئەمەوێت باسی بە تایبەت قوتابی یاخود فێرخوازی ئۆتیزم بکەم تێکچووی ئۆتیزم بکەم کە یەکێکە لە فێرخوازەکانی خاوەن پێداویستی تایبەت بێگومان ئۆتیزم خۆی ڕەنگە وا هەستکەین کە تێکچوونێکی تازەیە بەڵام لە ڕاستیە تێکچوونێکی تازە نییە لە سەدەی پێشوە بە دیاریکراوی لە ساڵی 1910دا بەڕەسمی خرایە لە وڵاتانە خرایە ژێر لیستی تێکچوونە دەرونی و ژیریەکانەوە لەبەر بوونی کۆمەڵێک ئینتیمای بۆ نەخۆشیە دەرونیەکان ئەم ناونیشانەی پێدرا ئەگەر باسێکی زاراوەکەتان بۆ بکەم بە کوردی زاراوەکە وشەیەکە لە سەرچاوەیەکی یۆنانیەوە وەرگیراوە ئۆت لەگەڵ ئیزم ئۆت بەمانای سێڵف یاخود خودیە ئیسم بەمانای ستاک واتە بارێت باری خود کە ئەم تێکچوونە کار لەسەر سێلایەنی گرنگی گەشە ئەکات کە ئەوانیش پەیوەندی و کارامەی کۆمەڵایەتی و بیرکردنەوەیە لە پەیوەندیە دقیق مەبەستمان ئەوەیە کە ئەو فێرخوازانەی خاوەنی ئەم نەخۆشیەن یا ئەم تێکچوونن لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە یەکجار لاوازن یاخود پەیوەندی کۆمەڵایەتیان نییە یان زۆر لاوازن
و هەروەها لە ڕووی پەیوەندی زمانەوانی و زارەکییانەوە هەستیانەوە بە هەمان شێوە زۆر لاوازن و بیرکردنەوەی ئەوان بە بیرکردنەوەی ئۆتیستکسین بە بیرکردنەوەی خۆخواردنەوەدا ئەنرێواتە بیرکردنەوەکانی ناچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە بەگشتی لەسەر زاراوەکەی بوو بەڕێزان. کەس فێرخوازانی توشبوو بە تێکچووی ئۆتیزم کۆمەڵێک تایبەتمەندیان هەیە، لەوانە تایبەتمەندی زمانەوانی، ڕەفتاری، کۆمەڵایەتی، هەڵچوونی، جەستەیی، ژیری و زانیاری. من بە کورتی هەوڵ ئەم زۆر بە کورتی شتێک لەسەر تایبەتمەندیەکانیان بڵم. تایبەتمەندی زمانەوانی ئەوان جاردان وا باسی ئەکات کە دەڵێت ئەوان توانای دەربڕینیان کەمە، توانای دەربڕینیان بە تایبەتی بۆ گۆرانی وتن و گزارشتکردن لە شتێک کەمە. هەروەها ئەو وشەی کە فێری ئەبن ناتوانن جارێکی تر دووباری بکەنەوە یاخود وشەی نوێ فێر ببن و بەردەوامی پێ بدەن. هەروەها باسی ئەوە ئەکات کە ئەو منداڵانە زۆر جار وشەیەک بەکارەهێنن، ئەو وشەیە ئەو واتایە ناگەیەنێ کە ئێمە لی تێگەین. بۆ نمونە کە ئەڵێ ئاو مەبەستی ئاو نییە، کاتێکە دایکێک یا مامۆستایەک پێی وایە کە پەرداخێک ئاوی بۆ ئەبات داوای ئاوەکە، بەس ئەو مەبەستی ئاو نییە، کەواتە بەکارهێنانی وشەکانی دروست نییە و لە جێ خۆیان بەکاری ناهێنێت. ئەمە لە ڕووی تایبەتمەندی زمانەوانیەوە. لە ڕووی تایبەتمەندی کۆمەڵایەتیەوە ئەوان دابەشە بنە سەر چەند جۆرێک. لەوانە دابڕانی کۆمەڵایەتی بە هیچ جۆرێک پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ دەوروبەرەکەیە دروست ناکات، کەسێکی دابڕاوە. جۆرێکی ترمان بریتێ لە جۆری هەڵەشەی کۆمەڵایەتی، واتە زۆر بە توندی هەوڵ ئەدات پەیوەندی لەگەڵ خەڵکا بکات و پەیوەندی دروست بکات، بەڵام زۆر بە ئاسانی پەیوەندیەکەی کۆتایی پێێت و ناتوانێت پەیوەندیەکی ماوە درێژ دروست بکات و پەیوەندیەکەی بپارێزە لەگەڵ بەرامبەرەکەیە. هۆکارەکە شێگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناتوانێت زمانی ئاماژە و ئیحاء و پەیوەندیەکە ئاڵوگۆڕ بکات، واتە ناتوانێت پەیوەندی ئاڵوگۆڕ لە نێوان خۆی و بەرامبەرەکەیە بهێڵێتەوانێ. لە جۆرێکی تری پەیوەندی کۆمەڵایەتیان تەنها لە حاڵەتی پێبوونی پێداویستیەکە دەچێتە لای کەسێک و داوای پێداویستیەکەی لێکاوە، غەیری ئەوە هەوڵ ئەدا بە تەنیا بمێنێتەوە لە چوارچێوەی خۆیدا، یعنی تەنها بیر بکاتەوانێ و پەیوەندی لەگەڵ خودی خۆیدا هەبێ. تایبەتمەندیەکی تر تایبەتمەندی ڕەفتاریە. ئەم منداڵانە بۆ جیا دەکرێنەوانێ کە جوڵە و ڕەفتاری سەرنجڕاکێش و نامۆ لە پڕ ئەنجام ئەدەن بە جۆرێک هەندێک جار هەندێک ڕەفتار ئەنجام ئەدات کە دەبێ بە جێگەی سەرنج و چاوەڕوان نەکراوە، هەندێک جاریش هەندێک ڕەفتار ئەنجام ئەدات. طبعاً بەڕێزان هەموو ئەم تایبەتمەندیانەی کە من باسیەکەم بۆ زانیاری بەڕێستان لە مناڵێکەوە بۆ مناڵێکی تر دەگۆڕێت، چونکە ئۆتیزم چەند جۆرێکی هەیە و حاڵەتەکانیشی لە سێ ئاستایە. بۆیە ئەم بابەتانە کە من باسیەکەم لە منداڵێکی ئۆتیزم یاخود فێرخوازێکی ئۆتیزم بۆ فێرخوازێکی تر جیاوازی هەیە. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانیان تایبەتمەندی هەڵچوونیانە. منداڵانی خاوەن تێکچووی ئۆتیزم هەڵچوونیان جێگیر نییە، زۆربەی کات هاوارەکە ئەقیژێنێ ئەترسێ بەبێ هۆکارێکی ڕوون کە بەرامبەرەکان لی تێبگەن، جاری واشە بە پێچەوانەوە پێیەکەنێت دڵخۆشە بەبێ ئەوەی هۆکارێک بۆ دڵخۆشیەکەی هەبێ. هەروەها هەندێک جار لەو شتانە ناترسێت کە جێگای مەترسین وەک شوێنێکی بەرز یان پەڕینەوە لە جادەیان ئاگریان چەقۆ لیان ناترسێت، بەجێی مەترسیان نازانێ، بە پێچەوانەشەوە لە کۆمەڵێک شت ئەترسێت کە جێگەی مەترسینی لەوانە هاتنی میوانێک یاخود کەسێکی بێگانە لەمانە دەترسێت و هاوار دەکات و دەقیژێنێت. لەگەڵەوەشە هەستەوەرەکانی منداڵی ئۆتیزم لە ڕووی بینینی ئێمەوە بۆ ئەوان جیاوازی نییە لەگەڵ مناڵێکی ئاسایی ئەگەر سەیریان بکەین، بەڵام لە ناوەڕۆک و بیرکردنەوە تێگەیشتنی ئەوانە جیاوازی هەیە. ئەوان وەک منداڵێکی ئاسایی بەڵێ دەبیستن، بەس بیستنەکە وەک خۆی وەرناگرن، دەبینن بەڵام بینینەکە وەک منداڵێکی ئاسایی نابینن. تایبەتمەندی تری ئەوان تایبەتمەندی جەستەییە بەڕێزان. تایبەتمەندی جەستەیی ئەوان ئەگەر بە گشتی سەیریان بکەیت دەبینیت جیاوازی کەوتۆ نابینیت لە نێوان ئەوان و مناڵێکی ئاساییە بە شێوە گشتێکە، بەڵام سەیرەکەیت لە تەمەنی 2 بۆ 5 ساڵیدا هەتا 7 ساڵیش باڵایان کورتترە لە فێرخوازەکان یاخود منداڵەکانی هاوتەمەنی خۆیانە. هەروەها
ئەگەر سەیری هێڵەکانی دەستیان بکەین لەیەکەوە دوورن ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو گەشە ناتەندروستی کە ڕوویاوە لە جەستەیە. بەڕێزان، یەکێکی تر لە تایبەتمەندیە گرنگیەکانیان کە زۆر گرنگە بۆ بابەتەکەی ئێمە تایبەتمەندی ژیری و زانیاری ئەوانە. فێرخوازان یاخود منداڵانی توشبوو بە تێکچووی ئۆتیزم بە شێوەیەکی گشتی لە 125یان پەرکەم یاخود نەخۆشی ADHD-یان هەیە. ADHD واتە جوڵەی زۆر و کەمی وریایی. لە 140 ئەوان لە 140 منداڵانی توشبوو بە تێکچووی ئۆتیزم زیرەکیان لە 50 بۆ 55 بەرەو خوارەوەیە، لە 130یان زیرەکیان لە 70 بۆ سەرەوەیە. لیرەوە بەگشتی واز ئەهێنم لە باسی تێکچوونەکە بە یەک پێناسەی کورت بۆ بەڕێستان بۆ بەرچاوڕوونی. لیرۆ توانین بڵین ئۆتیزم بریتیە لە تێکچوونی گەشە. تێکچوونی گەشە کە لە ئەنجامی پەککەوتنی یاخود گەشە نەکردنی فەرمانی دەماری مێشکەوە دروست دەبێت. لە 2 یاخود 3 ساڵی یەکەمی تەمەنیدا دەرەکەوێت. 3 نیشانەی سەرەکی جیاکەرەوەی ئەوانن. یەکەم پەیوەندی کۆمەڵایەتی کە یەکجار یان نییە یان یەکجار لاوازە، دووەم پەیوەندی هێزارەکیەکانیان و هەستیەکانیان، سێم بوونی ڕەفتارێک بە شێوەیەکی بەردەوام کە دووبارەیە کاتەوە. بەڕێزان، لیرۆ من پرسیارێکەکەم، ئایا ئەم جۆرە فێرخوازانە، ئەم جۆرە مناڵانە واز لێ بێنین لەبەرەوەی ئەم کێشانیان هەیە بڵین ئەمانە بە کەڵکی ناو نێوەندەکانی خوێندن نایەن و بێنە ناو قوتابخانەکانەوە سەر لە مناڵەکانی تریش ئەشێوێن و مامۆستاکان بڵێن ئەمە کارێکی واقعی و گونجاو نییە و گرفتمان بۆ دروست دەکات، ناتوانین دەرز بڵینەوە وازیان لێبێنین و پەراوێزیان بخەین لە کاتێکا ڕۆژ لە ڕۆژ لە زیادبوونانە مناڵانە لە دوایە هەم خۆشیان ناتوانن خزمەتی خۆیان بکەن، هەم ئەشبن بەبار جارێکی تر بەسەر کۆمەڵگاوە، با بڵین بەسەر ئێمەوە ڕاسترە، جارێکی ترە بن بەبار بەسەرمانەوە. ئەوە جیان بێڵین باشە یان نەخێر بڕیار بین کاریان بۆ بکەین و بتوانین لەگەڵ خۆمانە بیان هێنین و تێکەڵاویان بکەین و وا بکەین کە بتوانین بەلایەنی کەم پێویستیان بە ئێمە نەبێت، بەلایەنی کەم نەبن بە ئەرکوبار بەسەر کۆمەڵگاوە. بێگومان دوو هەمیان باشترە. ئەوەی من ئەمەوێ ئێستا بیڵێم و ئاماژەی پێ بکەم بریتە لە پرۆسەی دەمەج بە عەرەبی بە کوردی کە پێوترێت تێکەڵکردنی گشتی. لە سەدەی پێشوودا لە ساڵی 90ەکاندا بەهۆی پاڵپشتی یاسایی و کۆمەڵایەتیەوە چەمکێک دروست بوو، ناونرا چەمکی تێکەڵکردنی گشتگیر یاخود قوتابخانەی تێکەڵکردنی گشتگیر. ئەم قوتابخانەیە، ئەم چەمکی ئەم قوتابخانەیە ئاماژەیە بۆ ئەوەی کە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت فێر بکرێن وەک قوتابیانی ئاسایی لە چوارچێوەی پرۆگرامە ئاسایەکاندا لە قوتابخانە ئاسایەکاندا. ئەم چەمکە یاخود ئەم قوتابخانەی تێکەڵکردنی گشتگیرە پشت ئەبەستێت بە فەلسەفەی ڕەتنەکردنەوە. نایەوێ هیچ قوتابیەک دوور بخاتەوە و پەراوێزی بخات بەهۆی ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە. ئەم چەمکە پێمانەڵێت ئێمە دەتوانین لە جیاتی ئەوەی کە لە ئێستەدا وا باوە قوتابی توانا و لێهاتوویەکەی دیاریکراوە و ئامادەیە بۆ ئەوەی کە پرۆگرامی پەروەردەیی وەربگرێ، ئەم چەمکەڵێ نەخێر وەرن ئێمە پرۆگرامێک ئامادە ئەەکەین کە پرۆگرامەکە بە ئامادەکاری و هەل بڕەخسێنێت و ژینگەی ناوپۆل ئامادە بکە کە قوتابیەکە فێرکاواتە بە پێچەوانەوە لە باتیەوەی قوتابیەکە ئامادە بێ پرۆگرامەکە ئامادە بێ بۆ قوتابیان. ئەم چەمکەوەمان پێڵێ دەتوانین چەمکی خوێندن بۆ هەمووان لە دروشمەوە بکەین بە پراکتیکی، کەواتە ئێمە بۆ ئەم بابەتە پێویستمان بە دانانی پرۆگرامەکە. پرۆگرامەکە دەڵێت دووشت زۆر گرنگە. ئێمە دووشت بکەین دەتوانین پرۆگرامێک دابنین لە ناوەندەکانی خوێندنی ئاساییدا هەمووان پێکەوە قوتابی ئاسایی و قوتابی خاوەن پێداویستی تایبەت بخوێنێ. ئەویش یەکەم پشت بە خاڵە بەهێزەکانی قوتابی یاخود مناڵەکە ببەستین، دووهەم پێداویستیەکانی بە پێچەوانەی ئێستەوە کە خەریکی جۆری خاوەن پێداویستی تایبەتەکە و ڕادی توندیەکەین. دەڵێن ئەوانەی ئەم جۆرن دەبێ ئەمایان پێبووترێ، ئەنی ئێمە شتێکمان حازر کردووە
ئەڵێن ئەو کەسانیان خاوەن پێداویستی تایبەتن ئەبێ ئەم منهەجە وەرگرن ئەوەی ڕادی توندیەکەی مەسەلەن توندە یاخود ناوەندە یاخود کەمە ئاوا وەریگرێ ئەم بە پێچەوانەوە ئەڵێ وەرن بزانن خاڵە بەهێزەکانیان مناڵەت چییە چی پێویستە ئەمە بەرجەستە بکەن لە ناوناوەنجەکانی خوێندندا ئەگەر ئێمە وامان کرد ئەو کاتە ئەتوانین خوێندن بۆ هەمووان لە دروشمەوە بکەین بە پراکتیک بۆ ئەم مەبەستە ئێمە پێویستمان بە چییە بە ئامادەکردنی قوتابخانەی تێکەڵکار چوار بنەما گرنگە بۆ ئەوەی ئێمە طبعا بەڕێزان بابەتەکە زۆر هەڵەگرێ ینی ئەگەر بتوانین حەقی خۆی پێبین بەڵام بە کورتی ئێمە ئەگەر بتوانین ئەم کارانە بکەین دەتوانین قوتابخانەی تێکەڵکاری گشتگیر دروست بکەین یەکەم فراهەمکردنی ژینگە و فەلسفەی ناوەندەکانی خوێندن کە تێیدا لەسەر بنەمای یەکسانی و دیموکراسی بێت دووهەم بەدەستهێنانی پشتیوانی و بیرۆکەی هەمووان زۆر گرنگە ئێمە بتوانین بیرۆکەی هەمووان وەربگرین کە چی بکەین و پشتیوانیش بەدەست بێنین وەگەر ئێمە تەنها شت حازر بکەین و هەمووان لەگەڵمان نەبن و هەمووان بەشداری نەکەن لە دوورەوە سیر بکەن تەنها ڕەخنە دەگرن و هیچ بە هیچ ناکەین لەبەرەوە دەبێت هەمووان بە مناڵەکان خۆیانەوە بە دایبابانیانەوە بە مامۆستایانی خوێندنی ئاساییەوە بە کارگێڕی قوتابخانەکانەوە بە هەمووان بیرۆکە دروستکەین بە هەمووانیش پشتگیری بکەین و باوەڕمان پێی بێ خاڵێکی تر هەماهەنگی نێوان مامۆستای پەروەردەی تایبەت و مامۆستای ئاسایی زۆر گرنگە مامۆستای ئاسایی زانیاری هەبێ لە مامەڵەکردن لەگەڵ قوتابی خاوەن پێداویستی تایبەت و هاوکاری مامۆستای پەروەردەی تایبەت بکات لە ناوەندەکانی خوێندندا خاڵێکی تر سوودوەرگرتن لە باشترین پرۆگرام و پەیڕەوی پەروەردەیی کە ئەمە لە نێو قوتابخانەدا بەپێی یاسا و ڕاسا ڕێک دەخرێت و کاری پێدەکرێت ببورن مەرج و ڕێکاری تر هەبوو کە باسی بکەم بەڵام لەبەر کەمی کاتەکە داوای لەبەردنتان لێ یەکەم سوپاستانەکەم دەستخۆش بۆ جەنابی خاتوژینە سپاس بۆ وتەکانت و بۆ شرۆڤە و شیکردنەوەکانتە بەڕێزێکی دووەممان کاک دکتۆر موئمین زەڵمی گەورەمانەکات بە بابەتەکەی پەروەردە و فێرکردن لە سەردەمی نوێدا ئاڵنگاری و دەرفەتەکان با فەرمێ ئوستازگان چارەکێک کاتت هەیە دوانی ڕۆتان باش بەڕێزان زۆر خۆشحاڵم لە خزمەتانە سەرەتا داوای لێبوردنەکەم ڕەنگە بە تەمەن و بە ئەزمون جەنابتان هەمووتان مامۆسای منن و ئەم قسانە بە هیچ شێوەیەک ناچێتە چوارچێوەی جۆرێک لە جۆرەکان با بڵێم ئامۆژگاریان ڕێنیشاندان تەنها خستنە ڕووی دۆخی ئێستای سەردەمی نوێ یانەوەی کە پێوترێ تەکنۆلۆجیا و ئەمریکانایزیشن کە پرۆسەی بە ئەمریکاکردنی سەرزەویە تەنها دەمەوێت وێنەکە خۆی بخەمە خزمەتتان و ئەو ئاڵنگاری و دەرفەتانەی کە ڕوبەڕووی مامۆستا پەروەردە و فێرکردن دەبنەوە و ڕێگە چارەکان بە کورتی ئاماژە پێکەم کە بە چاڕاستی گەڕوا و ڕەنگە هەواڵێکی ناخۆشیشم هەوێ لە خزمەتانە کە داوای لێبوردنەکەم سەرەتا دەبێ بڵێم کە وەکو هەموو چەمک و لایەنە جیاوازەکانی ژیان پرۆسەی پەروەردەش کەوتە بەر شەپۆلێکی دڵڕەقی ماندووکەری هەراسانکەری تەکنۆلۆجیاوە تەکنۆلۆژیا بە شێوازێک هاتە پێشەوە کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ئێمە بەبێ ئامادەبوون بەبێ خواستی خۆمان بەبێ ئەستەن خوێندنەوە بۆ دۆخەکە ناچار بووین خۆمان تەسلیم کرد و بە دەقیقی لە ساڵی 2019 و 20 تا کە کۆڤید-19 هات من بیرما چەندین کەسوکاری منداڵان چەندی مامۆستای بەڕێز هەبوون کە پێشنیاری ئەوەیان کرد کە ئەو ساڵە با خوێندن هەرواز لێ بهێن بەتاڵەتی ینی باسیێوانە کرد بۆچی ساڵ 91 لەبەر خاتری کۆڕە و خوێندن دواخرا بە ئەم ساڵیش لەبەر خاتری کۆڤید دوا بخرێت چونکە ئێمە هیچ ئامادەگیەکیمان بۆی نییە و بە هیچ شێوەیەک ئامادەی ئەوەی نین کە بچینە ناو پرۆسەی خوێندنەوە کە پێوترێ خوێندنی ئۆنلاین یا خوێندنی پشتگیری ئەلکترۆنی سەردەمی نوێەوەی کە پێوترێ مۆدەرنزم پۆست مۆدەرنزم کاریگەریەکەی ئەوەندە فراوانەوە ئەوەندە بە خێرایی بەجێهێشتووە کە ئێستا مامۆستاکانمان بەداخەوە بێ بڵێم لە دۆخێکی دواکەوتوە بینینەوە چونکە زۆرێک لە مامۆستانی بەڕێزمان هەتاکو ئێستش توانای بەکارهێنانی مۆبایل ئایپاد ماک جیلە پێشکەوتوەکانی تەکنۆلۆژیان نییە و حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا لەم ڕۆ کەم تەرخەم بوون نەیانتوانی بێنە پێشەوە لەگەڵمانە نەیانتوانی هاوکار و دەستبار بن و ناچاریەکە گەشتا واستەی کە مامۆستایان پەنابەرن بۆ کۆمەڵێکی زۆر ڕێکاری جیاواز تا ئەوەی قۆناغەکە باڕاستێکی جیاوازە بڕوات من بەڕاستی
لێتان ناشارمەوە گەشتبینم بە توانای مامۆستاکانمان لە زۆر ڕوویترەوە یعنی مامۆستانی ئەمە خاوەن جورئەتن و توانایکی تایبەتمەندی خۆیان هەیە و بەڕاستیش پڕزانست و معریفەن لەم ڕۆی گرفتێکمان نییە چونکە ئەگەر مامۆستایانمان توانایان نەبووایە ناچار نەبوون کە شەقامەکان بجوو بروژێن و خەڵک بێن سەر شەقام ئەمە نیشانەی توانای مامۆستایە بەڵام لەم ڕۆی کە باس لە تەکنۆلۆژیا و پێشکەوتنەکەین بەڕاستی دەبێ بڵێم کە دەرفەتەکان بۆ نەڕەخسا و نەمانتوانی بۆ شۆی کە پێویست بێ سوود لەوە وەرگین کە باڕاستەکە بڕۆین پێشەوە بەڕێزان تازەترین هەواڵی تەکنۆلۆژیاوەیە کە لە مانگی 11 ساڵی 2022 چات GPT هاتە ناوە کە بریتە لە پرۆگرامێک ئەم پرۆگرامە لە ڕێی کۆمپیوتەرەوە تۆتوانین داخڵ بیت و دەتوانێت ئێستەی بنووسێت دەتوانێت داڕشتن بنووسێت دەتوانێت وەڵامی پرسیار بداتەوە دەتوانێت ڕۆمان بنووسێت دەتوانێت شعر بنووسێت دەتوانێت کتێب چاپ بکات ئەمە نیشانەوەی کە بەڕاستی ئێمە بمانوێت نەمانەوەی وردە وردە جیلی ڕۆشنبیری و جیلی پەروەردەکار خەریکە بەرەو بۆشایی دەڕۆین ئەگەر خۆمان نوێ نەکەینەوە ئەم خۆ نوێکردنەوە بە چا ڕاستێک دەبێت بە دڵنیاییەوە لە چەند خاڵێک ئارستانەکەم نقطەیەکی تر کە بەڕاستی زۆر گرنگ ئاماژەی پێ بکەم ئەو ئاڵنگارانی کە ئێمە ڕوبەڕوومان بوونەتەوە یا با بڵێن لە بەردەممانان و ڕۆژ بە ڕۆژی زیاتر لەگەڵمانە دەبن یەکەمیانەوەی کە ئێمە مامۆستانی بەڕێزمان هەتاکو ئێستاش گرفتێکی گەوریان هەیە لەوەی کە ناوە ئەندرێ ئەپدەیت خۆ نوێکردنەوە مامۆستانی بەڕێزمان ئەگەر لە مۆدلی 2005 پیازەکەەوە دەست پێ بکەین کە کۆرساگین و بۆ ساڵۆز هێناویانە کە پێیان وایە مامۆستا وەکو چۆن پیاز کۆمەڵێک لە یاری جیاوازی هەیە مامۆستاش بەو شێوەیە دەبێت لێرە جیاوازەکانی خۆی هەڵداتەوە تاکو بتوانێت خۆی بە قوتابێکە بناسیێنێ بەڵام ئێستا مامۆستا ڕۆڵەکەی بە تەواوەتی گۆڕاوە بەڕێزان مامۆستا لە ڕابردووە مامۆستای ڕێنیشاندەر ئامۆژگاریکار هەڵسەنگێنەر نەمەتە جیاوازەکانیان بوون بەڵام ئێستا مامۆستا لە سەردەمی تەکنۆلۆژیایە مامۆستا ئەبێت ئاسانکار بێت مامۆستا دەبێت پڕزانیاری بێت تاوەی بتوانێت فریای ئەم وەیڤ ئەم شەپۆ لە فراوانە بکەوت کە ئێستا ڕوبەڕوومان بۆتەوە لەبەرەوە بەڕاستی زۆر پێویستمان بەوەیە کە دان بە خۆمان نابنین بەڵێ بەڕێزان ئێمەی مامۆستایانی ئێستا توانایەکی مەحدودمان هەیە لە مامەڵەکردن لەگەڵم ئەم ڕەوتە فراوانە پێشکەوتن خوازی کە دنیای گرتوێتەوە لەوەی کە ئایپاد و مۆبایل و هەموو شتێک هاتۆ پێشەوە مامۆستا عەبدوڵڵای بەڕێزم باسی ئەوەی کرد کە پەروەردە و فێرکردن بەڕێزان ئێستا بە هەواڵە ناخۆشەکە ئەمە بڵێم خەڵکێکی زۆر بڕوایەکی بۆ دروست بووە کە پێویست ناکات چیتر قوتابیەکەی بنێتە قوتابخانە هۆکارەکەش ئەوەیە کە ئەم خوێندنەی کە ئێستا ئێمە خەریکی نیشکاری سەرەکەین قوتابیەک پێگەێنێ دەرچوویەک پێگەێنێ کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ دەرفەتێکی نییە بۆی دامەزراندنی پێشکەش ناکات و بەڕاستیش تەمەنی مامۆستاکانمان لەگەڵ تەمەنی ئەم جیلای ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەڕوات و ئێمە زیاتر هەست بە ماندوێتی مامۆستاکانمانەکەین لە ساڵی 1970 کە دەرچووەکانی ئێمە هەن مەبەستمەوە ئەو دەرچوانەیە کە تەمەنیان 1970 واتە ساڵێک دوای من هەتاکو ئێستا دامەزراندن نییە ئێستا ساڵی 2017 ئێمە قوتابیەکانمان لە قوتابخانەیان یعنی 30 ساڵ جیاواز تەمەنمان هەیە لە نێوان مامۆستا و خوێندکار و قوتابیەکەیە مامۆستاکانمان بە تەمەنێکەوە ڕۆن قوتابیەکانمان بە تەمەنێکەوە دێن دەرفەتی ئەم بەراوردە وامانەگەن کە بەڕاستی ئێمە پێویستمان بە پێداچوونەوەیەکی گشتی هەیە بەرامبەر بە تێگەشتمان بۆ پەروەردە بە مامەڵەکردمان لەگەڵ پەروەردەیە بەرامبەر بە هەموو ئەو ئەڵسوگەتانی کە دێنە پێشەوە بەڕێزان خەڵکی گوندەکان زان چا بیرکردنەوەی گەلا دروست بوو ئێستا دەڵێ منداڵەکەم لە گوندا خەریکی بەخێوکردنی هەنگ بێت مێش هەنگ زۆر باشتر لە ڕۆتە قوتابخانە چونکە کیلۆیەک هەنگوینی ئەسڵی پارەی مۆبایلێکی بۆ کات کچێک لە گوندەکەیە خەریکی چنین و ڕستنی شاڵ و جلی ڕانکۆچۆخە بێت باشتر لەوەی بڕۆتە قوتابخانە چونکە ڕانکۆچۆخەیەکی ئەسڵی ئێستا لە بازاڕە بە $1000 کە ئایفۆنێکی 14کە باخوباخەوانی لا جارێکی تلای خەڵک خەریکە نوێ بێتەوە بەڕێزان بۆیش کۆمەڵگەکە بەما ڕاستەیە ئێمە ئەبێ ئاگامان لێ بێت ئێستا وەیڤێک و شەپۆلێکی بێهیوای ڕووی لە خەڵک کردووە ئەمەش بمانوێ نەمانەوێت ینی بەشێکی فراوانێکەکەوە بۆ کواڵەتی و ئاستی ژیانی خەڵک ئێستا ئامادە نییە قوتابیەکەی و خوێندکارەکەی جارێکتر بنێتە قوتابخانە چونکە پێی وایە لە داهاتووە ناچارە کە هیچ نەکات من پێم وایە پێش ئێمە جیلی پێش ئێمە بەتایبەت لە هەفتاکان و لە هەشتاکانە پێوەەر بۆ پێگەشتنی گەنج زیاتر بابەتی عسکەری بووە یعنی وتوانە فڵانە کەس عسکەری کردو بەڵێ پێگەشتووە لە زەمەنی ئێمەیە هاتە بڕوانامە فڵانە کەس بڕوانامەی هەیە بڵێ ئۆکەی کەواتە توانێت ژیانی خۆی بەڕێوەبرێت بەڕێزان لە ساڵی 2020ەوە بەدواوە بڕوانامە ئەو قورسایی جارانی نەماوە ئێستا خەڵک گەڵێک فڵانە کەس ئیشی هەیە بڵێ کەواتەکە ئیشی هەیە و ژیانی هەیە
کەواتە ئێمە جارێکتر پێویستمان بەوەیە پرۆسەی پەروەردە لەگەڵ بازارسازی و کارسازی بازارە بگونجێنین بۆی کە وا بزانین بەڵێ بەڕێزان ئەو قوتابیەکی دەڕواتە قوتابخانە دایک و باوکی بەڕێزم قوتابیەکەت منداڵەکە لە داهاتوو ئەتوانێت فڵان شت بکات بۆیش وا بزانم کۆمەڵێک هەنگاو دەستی پێکرد وەزارەتی خوێندنی باڵا بە ڕاستەی بە پیشەیکردنی خوێندن و دەرفەت ڕەخساندن بۆ خوێندنی پیشەی ئەو ئاڵنگارانی کە هەمانن وەکو ئاماژەم پێکرد یەکەمیان ئەوەیە کە مامۆستا نەیتوانیوە یا ناتوانێت بە باشی سوود لە تەکنۆلۆژیا وەرگێت تەکنۆلۆژیا ژیانی ئێستا پەروەردە و تەکنۆلۆژیا تقریبان وایان لێ هاتووە توانی بڵین بەبێ یەکتر هیچ شەنیاوێکیان پێ نانرێت و مامۆستایانمان لەم ڕۆوە نەیانتوانیوە و ناتوانن و بۆیان ناگونجێوە دەرفەتی ئەویان نییە و بەڕاستی دۆخە ژینگە کۆمەڵایەتی و سیاسەکەەوەی کە پێێت سۆسیۆپۆلیتیکال ئینڤایرۆمنتەکە گونجاو نییە بۆیان تا بتوان ئەم بەرەو پێشتونە لەگەڵ خۆیان بسازێن کۆمەڵێکی زۆر ئەپلیکیشنی زۆر جیاواز بە خێرایی گەشاکەن و ئێمە بەڕاستی فریان ناکەوین ینی تا ساڵی ڕابردوو ڕەنگە گوگل کلاسڕوم باشترین شت بوو بێ کە ئێمە توانی بێتمان سوودی لێ وەرگین مودڵ جیاوازەکان کە لە وێبسایت و ئەڵەمێسەکانی خۆمانە کارمان پێکرد لە ئاستی زانکۆپی مانگاکانەوە قوتابخانە ئامادەیەکانیش بەڵام ئیتر خەریکە پێشەکەوێت وەکو ئاماژەم پێکرد چات GPD کە تازەترین مۆدل و کە تازەترین ئەپلیکیشنی پێشکەوتووە خەریکە وردە ئێمەش بەرەو دواوە ناچارەکات واز لێبێنین بەڵێ ئێستا بۆ قوتابیان زۆر دەرفەتەکە لەبارە کە ئەوەی کە بیانەوێت نەیکەن ئەوەی کە خواستیان بۆینی حەزیان بۆی نەیکەن ئەمەش بەڕاستی چاڵنجێکی زۆر گەورە واڵنگارێکی زۆر گەورەی لەبەردە مامۆستانی بەڕێزمانە مامۆستایانمان زۆر پێویستیان بەوەی کە پرۆفشنال دڤلۆپمنت گەشەپێدانی پرۆفشنالی خۆیان بکەن و بەڕاستی ژینگەکەمان لەبار نییە بووی وەزارەتی پەروەردە کەمترین بودجەی بۆ بوار تەرخان کردووە و وەزارەتی خوێندنی باڵا کەمترین دەرفەتی بۆ ئەم بوارە هێناوتە پێشەوە هەموو کەسێک لە وڵاتی ئێمە تەکنۆلۆژیای نییە بەڵام لەگەڵەوە شاد ئێمە ناچارین بڵین بە قوتابەکانمان بە منداڵەکانمان کە بەڕێزان بە ئایپادەکەت بە مۆبایلەکەت بە کۆمپیوتەرەکەت فلانشت و فلانشت و فلانشت ئێمە مامۆستانی بەڕێزمان لە زەمنێکا کە دۆخی کۆمەڵایەتی لە کوردستان و ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەی گشتی هێشتا کاریگەری فراوانەکەی ماوە مامۆستا ناتوانێت بە تەنها ئاسان کار بێت بەڵکو پێویستە ڕۆڵی پارێزەری قوتابیشی هەبێت پارێزەر لەوەی کە تووشی ئەو کۆمەڵە با بڵین نەکەوێتە ناو ئەو شەپۆلە ترسناکەی کە بە ناوی تەکنۆلۆژیاوە هاتووە سۆشیال میدیایە تیکتۆکە شتەکانی ترەکە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ دۆخی کۆمەڵایەتی ناو خێزانەکانمان شێوێنێ و کاریگەریکە زۆر خراپ کەوتوێتەوە خاڵی کۆتایی ئاڵنگاری کۆتاییەوەی کە بەڕاستی پەیوەندێکی نامەشروع لە بینی قوتابیان و خوێندکاران لەگەڵ مامۆستا بەڕێزەکانە دروست بوو و ناچاریندان بۆیە بنینێمە ئەم پەیوەندی نامەشروعە ئەم پەیوەندی ناپێویستە ئەم پەیوەندی ناتەندروستە دەکەن لەو کاتەوە بوو کە ئێمە ئامادەگیمان نەبوو بۆی کە خوێندن بکەین بە ئۆنلاین بەڵام کردمان زۆرێک لە خوێندکارانی ئێمە ئەمە لە ڕووی پێرسناڵەتی و کەسایەتی خۆیانەوە تا مامۆستاکە نەبین هیچ لەوانەکە حاڵی نابێت کە مامۆستاکەش ڤیدیۆکەی دەکردەوە تووشی کۆمەڵێکی زۆر ئاڵنگاری و کێشەی زۆر گەورە بوویەوە کە بەداخەوە ڕێژەی تەلاق جارێکی تر ڕوو لە فراوان بوون بوو چونکە مامۆستاکان ڕۆبەڕووی کێشە و گرفت و هەتا تەحڕشی جنسی بوونەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەم کاریگەریە بە دڵنیاییەوە ئێمە دەبێ ئاماژەی بکەین چارەسەر بۆم دۆخە بەڕێزان زۆر بە کورتی ئاماژەی بکەم یەک خاڵ ئاماژە پێکەم جگەلەوەی کە هەمومان زانی وەزارەتی پەروەردە بەرپرسیارە جگەلەوەی کە ئازانی حکوومەت بەرپرسیارە جگەلەوەی کە ئازانین کە موچۆ ئیمتیازاتی مامۆستان لەو ئاستە پێویستانیە بەڵام یەک ئەرێک زۆر گرنگە بەڕێزان مامۆستا بۆیە مامۆستایە تا مامۆستا بێت کەواتە دەبێت خۆی پێش بکات مامۆستا ئەرکەکەی ئەبێ خۆی بەخۆی بگەڕێت بە خوێندنەوەیە بە پێشکەوتنە بە هەر شتێک تر کە هەیە ینی بەڕاستی ئەگەر ئێمە دانیشین چاوەڕوانی حکوومەت بکەین تا هەنگاومان بۆ بنێت وەڵاهی زۆر دۆخی خراپترە بێت و ئامادەگیمان بۆ نییە بۆیە پرۆفشنال دڤلۆپمنت گەشەپێدانی پرۆفشناڵیتی خۆمان تا کارکێک کە توانین هەنگاوی بۆ بنین و پێشخەوین سەرکەوتوو بن دەستان خۆش بێت دەستی جەنابی دکتۆر خۆش بێ سپاس خاڵێکی گرنگی پەروەردەی و ڕژان بەستنەوەی پەروەردە و واقع بە ژیانی واقع کۆمەڵاتیەوە دەستان خۆش بێ زۆر سپاس بەشی سێهەممان لەگەڵ جەنابی کاک ئارام سەدیق تاواو دەکەین کە جەنابیان بابەتێکی گرنگمان بۆ باس دەکات لەژێر ناونیشانی ژینگەی فرکاری لە سیستمی پەروەردەی هەرێمی کوردستان دەستخۆش کاک ئارامی زۆر بەڕێز سپاس بۆ ئەوەی کە جەنابەت گەورە سڵاوتان لێبێ هیوادارم
کاتەکەمان کاتێکی بەسوود بێ و بابەتەکەی منش تقریبان تەواوکاری بابەتی هەردوو بەڕێزانە ینی بە خۆشحاڵیەوە کە پانێلەکەمان تقریبان کەوتۆتە ئەو شوێنەوە کە بابەتەکانمان لە یەک و نزیکە. من مامۆستانیم و شەشی ئامادەیم تەواو کردوازم لە خوێندنێنە بەو هۆیەوەی کە بەڕاستی ئەو خواستەی کە من هەم بوو لە ناو خوێندنە نەمتوانی پێ بگەم. حەزم لە 2 کۆلیژ بوو هیچیان وەری نەگرتم، بەڵام دواتر من هەوڵمدا لە ڕێی خوێندنەوەوە لە ڕێی نووسینەوە بگەمە ئەو خەونانەی کە هەمە و بۆیە بەڕاستی من مامۆستانیم لێرا وەکو خوێندکار قساکەم، وەکو خوێندکارێک کە قوربانی دەستی سیستمی پەروەردەیە و ئەتوانم بڵێم قوربانی دەستی ئەو مامۆستایانە بووم کە پەروەردەکار نەبوون. ینی کۆمەڵێک مامۆستامان هەبوو لە ناوەندەکانی خوێندنا کە پەروەردەکار نەبوون، بەڵام چەند مامۆستایشی کەمان هەبوون کە بە خۆشحاڵی وەسە دوانیان لێرەیە، مامۆستا گەشا و مامۆستا ڕزگار، کە ئەوانە لە پاڵەوەی کە مامۆستا بوون بەڕاستی پەروەردەکاریش بوون. چونکە هەردوو بەڕێزان باسییان لەوە کرد تەنها مامۆستابوون گرنگ نییە، بەڵکو مامۆستابوون تەنها ئەرکێکی بچووکی مامۆستاییە کە فێرکاریە. ئێمە وەزارەتەکەمان ناوی وەزارەتی پەروەردە و فێرکردنە، بەڵام هەموو کارمان لەسەر فێرکردنە و ئێمە پەروەردەمان فەرامۆش کردووە و بەشی هەرە زۆری مامۆستاکان ڕێزم هەیە بۆ ئەم مامۆستا بەڕێزانەی کە لێرن پەروەردەکردنیان فەرامۆش کردووە، تەنها فێرکردنیان کردو بە بنەما. لە کاتێکە ئەتوانین لە ڕێی پەروەردەکردنەوە فێرکردنیش لای خوێندکارەکانمان خۆشەویست بکەین. زۆر جار لە زۆر کۆڕ و کۆبنەوەیە تعلیق لەم نەدرێت کە بۆچی لەسەر پەروەردە قساکەم. من هیچ شەهادەیەکم نییە، هیچم نییە، بەڵام بۆ ئەوە دەمم درێژە لەسەر پەروەردە. بەڕاستی من هەمیشە قسەیەکم کردوتومە پەروەردە ئەبێ خەمی هەمومان بێ، یعنی بەڕاستی من خەمی پەروەردەییم هەیە و ئەو قسەی کاک بەختیار عەلیشان پێڵم کە لە شوێنێکاڵێ کێشەی پەروەردە تەنیا کێشەی مامۆستایان نییە بەتەنیا، بەڵکو کێشەی هەموو ئەوانەی کە خەون بە گۆڕانەوە دەبینن و کێشەی فەرمانبەرانی پەروەردە نییە بەتەنها، بەڵکو کێشەی هەموو ئەو هێزانەیە کە بیر دەکەنەوە و هیچ پرۆژێکی گۆڕانکایی لە بواری پەروەردەیە دەرئەنجامی نابێ ئەگەر تەنها ئەوانە بیگرنە ئەستۆ کە لە بواری پەروەردەیە کارەکەن. کەواتە بێ هەمومان خەمی پەروەردەیمان هەبێ، هەمومان بیر لە پەروەردە بکەینەوە. ئەگەر باسی لە ژینگەی فێرکاری بکەین، من ساڵی ڕابردوو کە ئەم بابەتەم نووسی بەشی زۆری خوێندرگەکانی سلێمانی چووم، یا لە نزیکەوە یا ئەو خوێندرگانی کە خۆم تایە خوێندە بووم چوومەوە جارێکی تر سەیرم کرد. گۆڕانکاری زۆر کەم ڕوویاوە لە ڕووی بیناسازی، لە ڕووی شوێنی دانیشتنی خوێندکار، لە ڕووی دیزاینی بیناوە، تەنها هەندێشتی ڕووکەش دەستکاری کراوە و هیچ پرۆسێ و هیچ شتێک نەکراوە، هیچ پرۆسەیەک نەکراوە تەگەر بۆی کە ژینگەی فێرکاری ئێمە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ببێ بە ژینگەیەکی فێرکاری مۆدێرن، نەک ئەوەی وەک ئەم مامۆستا بەڕێزە باسی کرد بیکەین بە ژینگەیەکی تەکنەلۆجی و مامۆستایان واپێ نەخێر هەر لە ڕووی بیناسازیەوە. یعنی ئەو خوێندنگەی من لە قۆناغی ئامادەیی بووم بە نەترێکی بۆری ناشرین کە هەموو ڕۆژێن بینی دڵمەگیرا بۆیە کراوە، ئێستاش هەر هەمان ڕەنگە و هیچ گۆڕانکاریشی بەسەردا نەهاتووە. یەکەم شت کە باسی ژینگەی فێرکاریەکەین ئێمە باسی دیزاین شوێنی بینای خوێندرگاکەین. یەکێک لە کێشەکانی پەروەردە لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە شوێنی بینای خوێندرگەکانمان گونجاو نییە. بینای خوێندرگە هەیە لەم شارەیە هەر چوار دەورەکەی نادی و باڕە، یعنی منطقی تیا نییە بینایەکی خوێندن کە ڕۆژانە لانی کەم 1000 تەلە باچێتە ئەو خوێندرگەیەوە هەر چوار دەورەکەی باڕ و نادی بێ. کەواتە ئێمە ژینگەیەشی پەروەردەیمان فراهەم نەکردو بۆ ئەم فێرخوازانە. ئەمن ئەو خوێندنگەیە من چەند مانگێک تیا خوێندومە، ئەزانم چ دۆخێکە و ئەو خوێندکارانەی لەوێن چۆن دوای تەواوبوونی خوێندن ئەچوون بۆ یەکێک لەو نادی و باران، تەمان بەشێکیان لە کەوانەیە. دووهەمیان بەڕاستی شوێنی بینای خوێندنگە ئەبێ لە شەقامی سەرەکیەوە دوور بێت، لەبەر سەلامەتی خوێندکاران، لەبەر دەنگەدەنگ، لەبەر کۆمەڵی کێشەی تر کە ڕەنگە لە شەقامی سەرەکیە بێتە ڕێگەیان. سێهەم شت ئەبێ لە فەرمانگە و لە هەندێک شوێنی ناپەیوەند بە مەسەلەی پەروەردەوە دوور بێ، هەتا نابێت لە بنکەی پۆلیسەوە نزیک بێ یا لە هەندێک فەرمانگەوە کە هیچ پەیوەندیەکیان بە ژینگەی پەروەردەییەوە نییە.
خاڵی دووەم سەبارەت بە دیزایانی بینای خوێندنگە زۆربەی خوێندنگەکانی ئێمە بە ئێستاشەوە لە شێوەی زینداندان ئەو خوێندنگەی کە من لە ئامادەی تامەخێدۆ ئەحمەدی خانی ئێستش دیوارەکانی سێ لای ئەڵەی زیندانە تەنها دیواری پێشەوەیان وەکو واجیهە کە بەرپرسوشتەکانە چن یا سەرپەرشتیارێکی پەروەردەیەچێ ئەویان چاکردۆ لایەن بردو و نزم بۆتەوە هەموو دیواری بیناکەی تری دوو چینیش بەرزتریان کردوتەوە نەوەکو فێرخواز ڕابکات ئەمە خاڵێکی تر تا ئێستش بەشێک لە خوێندنگەکانی سلێمانی بە تەلی دڕکاوی دیوارەکانیان کرا بۆی خوێندکار خۆی لێ نەدزێتەوە یعنی لە فولکەی مامەڕیشە لەوێ بینایەکی زۆر جوان هەیە خوێندرگەیەکی زۆر جوان هەیە بەڵام کۆمەڵێت تەلی دڕکاوی شوێنی خوێندکاران و مامۆستایانی لە یەک جا کردوتەوە چەند سەد مەترێک خوارتر بینایەکی تر هەیە لە گەڕێکی جوولەکان بە هەمان شێوە کە من ساڵی ڕابردوو سەردانم کردو ئێمە لە ناو بینایەکی پەروەردەی یا تەلی دڕکاوی ببینین ئایا هیچ هەستێکی پەروەردەیمانایەتێ ئایا ئەوەمان پێڵە کە ئەمە شوێنێکی پەروەردەی و ئێمە لەوێەوە فێری پەروەردە بین یان شوێنی زیندانە و ئێمە خوێندکار بە زۆر زیندانەکەین و بە زۆر شتی پێلەبەرەکەین سەبارەت بە دیزایانی پۆل و باخچە و یاریگا کە ئەمەش بەڕاستی لە کوردستانە لە ئاستێکی زۆر لاوازایە دیزایانی پۆلجارە هەر شوێری دانیشتن ڕەحلەکان من خۆم بەڕاستی بەس تەنها دەرسی یەکەم و دووەم توانیوە بە مرتاحی دانیشم لە دەرسی سێهەم و چوارەمەوەی تر بە نامرتاحی لەسەر ڕەحلەکان دانیشتون لەبەرەوەی هەم ڕەحلەکان گونجاونی هەم کە تەمەەن تەشێتە سەرەوە ئەو ڕەحلەی تەلەبێکی یەکی سەرەتایی لەسەر دانیشێ بە هەمان شێوە تەلەبەیەک لە 12 ئامادەیە لەسەری دانیشێ لە داوامی دواتر کەواتە ئەم ژینگەی کە ڕەخسانومانە هەتا بۆ دانیشتنی خوێنکار کە سەرەتایی ترین ئیشە ئێمە نەمانتوانیوە ژینگەیەشی پەروەردەی بڕەخسێنین بۆ خوێنکارەکانمان باخچەکانمان بەشی زۆری هەرچەنە بەشی زۆری خوێندنگەکان باخچیانی و ئەوانەشی کە باخچیان هەیە خوێنکار بۆی نییە بچێتە ناوی لەبەرەوەی دارەکانە شکێنێتەوە چیمەنەکە تێکە ئەی کە ئەمە ئەکا بۆچی ئەم باخچەیە هەیە من لێرەدا پێشنیارم کردەوەی کە ئێمە لە ڕێی وانەیەکەوە وانەیەکی ژینگە دۆستیان بدەینێ هەفتانە جارێک خوێنکاری پۆلەکان ببین بۆ ئەم باخچەیە هەتا هەندێک وردەئیشیان پێ بکەین بژارکرد و هەندێشت بۆی بیکەن بە بەشێک لە خۆیان و بە بەشێک لەوەی کە ئەوان ببن بە وەک ئەوترێت وەک ئەوەی کە هەیە نەیشکێنەوە یاریگەکانیش بەشی هەرە زۆر یاریگەی خوێندنگەکان بەڕاستی لە ئاستێکی پێویستان نیە هەمووی کۆن کرێتە تەلەبە کەوێت دەستی ئەشکیانی زۆر سەبارەت بە کەرەستەکانی فێربوون بەشی هەرە زۆری خوێندنگەکان تا ئێستش وەکو پێویست پێداویستەکانی تاقیگەیان نییە وەکو پێویست کەرەستەکانی تریان نییە هەتا ئامێرەکانی خوێنکەرەوە بەشی زۆری ناوەندەکانی خوێندن نییانە هەتا ساڵی ڕابردوو لە تاقیکردنەوەی کۆتایی ساڵە مامۆستایەکی بەڕێز کارتۆنی دابش کرد و بەسەر خوێندکارەکانە بووی لە کاتی تاقیکردنەوە باوەشێنی خۆیانی پێ بکەن ئەمە پێوترێ ژینگەی فێرکاری لەو دوو دقەیە ئەمەوێ بیقۆزمە بۆی کە باز لە ئەوە بکەین سیستمی پەروەردەی سویدیمان هەیە یان بریتش کانسڵمان هەیە لە کوردستانە جێبەجێکرێ بەڵام ئایا من چەند پرسیارێکم ئێوەی پەروەردەگار خۆتان وەڵامەکەی بن ئایا لەناو من سیستمی پەروەردەی سویدی وەکو نمونە وەرگرتووە ئایا لە ناو سیستمی پەروەردەی سویدیدا لە هیچ پۆلێکا چل فێرخوازبوونی هەیە ئایا لە ناو سیستمی پەروەردەی سویدیدا لە هیچ پۆلێکتا فێنکەرە و گەرمکەرەوە نییە ئایا لە ناو سیستمی پەروەردەی سویدیدا لە هیچ خوێندنگەیەکا دوو دەوام و سێ دەوام هەیە ئایا لە ناو سیستمی پەروەردەی سویددا حەسارەکانی خوێندنگە بە تەلی دڕکاوی تەنراون ئایا لە ناو سیستمی پەروەردەی سویددا گۆڕەپانی یاریگە و شوێنی حەوانە و ژووری تایبەت بە تاقیکە و کتێبخانە نییە ئایا لە ناو سیستمی پەروەردەی سویددا ئەزبەرکردن پێش تێگەیشتنە یان بە پێچەوانەوە ئایا لە ناو سیستمی پەروەردەی سویددا هیچ مامۆستایەک جنێ بە فێرخوازان دەدا یان سزایان دەدا لەگەڵ ڕێزما بۆ ئێوە چوار خاڵم خستۆتە ڕوو لە کۆتاییە یەکەم پێویستە هەمووان خەمی پەروەردەییمان هەبێ و هەموو مامۆستاکانمان تەنها مامۆستا نەبن وەک فەرمانبەر کار نەکەن بەڵکو پێویستە پەروەردەکار بن خاڵی دووەم سیستمێکی پەروەردەی گونجاومان هەبێت کە سیستمێکی هاوردە نەبێت بەڵکو سیستمێک بێت لە هەناوی کۆمەلگاکەمانەوە بە سوودوەرگرتن لە سیستمی پێشکەوتنی وڵاتان سێم خاڵ دابینکردنی ژینگەیەکی تەندروست و گونجاو بۆ فێربوون و فێرکار تەمەن بۆ هەردوو لە هەتا
شوێنی مامۆستاکانیش لە ناو سیستمی پەروەردەی کوردیە یعنی 5 سعات بە پێوەوەستە یعنی هیچ معقولیتێکی تیان نییە یعنی من لێرە باسی خوێندکارم کرد بەڵام شوێنی مامۆستاکانیش لە ناو سیستمی پەروەردەی ئێمە جێگەی پرسیارە خاڵی کۆتایی کردنەوەی خولی بەردەوامی ڕاهێنان و ئاشناکردی مامۆستایان بە میتۆدی نوێی سەردەمیانە کە تا ڕادەیەکی زۆر بە میتۆدی کۆنوانە ئەڵێنەوە کە من لە بابەتەکەمان لە شوێنەکە باسم کرد بەڕاستی لەبەر کەمی کات پەڕانم سوپاس و خۆشەویستی دەستان دەستی جەنابیشتان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو پرسە پەروەردەی کە هەرسێکتان چکتان سەری سپاس بۆ پانێڵستە بەڕێزەکان دەستان خۆش بێ بەڕێزان ئێساش دەرفەتەکە کراوەیە بۆ بەردەمی جەنابتان کە پرسیار ئاراستەی ئەم بەڕێزانە بکەن و پێشمان خۆش یەکەم جار لە خانمەکانەوە دەست پێ بکەین. ئەم کاتان باش وەڵام بابەتەکەم لەسەر بەس ملاحەزەم لەسەر مۆزوعەکەی ئۆتیزمە چونکە خۆم پسپۆڕیم خاوەن پێداویستی تایبەتە بۆیە قسە لەسەرەکەم. بابەتەکە لەگەڵ پرۆشەکە جیاوازە. تۆ لە پرۆشەکە ئەڵێ تێکەڵکردنی مناڵی ئۆتیزم لە قوتابخانەکانە بەس بابەتەکە و باسی ئۆتیزمە کرد. یعنی باسی ڕێگاکانی تێکەڵکردنە نەکرد چۆن مناڵێکی ئۆتیزم تێکەڵەکەی لە قوتابخانەیەکی ئاساییە چ ڕێگایەک بەکارهێنی چۆن ئەم مناڵەت ئەگونجێنی لەگەڵ ژینگەی قوتابیە چۆن مناڵەکە ئستراباتی دەرونی دوورەخەیتەوە ڕێگاکانی تێکەڵکردنە دەستنیشان نەکرد بۆ بورە. ئەنجا شتێکی کە لە ساڵی 1990 من یەکەم کادری پەروەردەی تایبەتم لە ئاستی پارێزگای سلێمانیە. هیچ جۆرە تێکەڵکردنێکی خاوەن پێداویستی تایبەت وجودی نەبووە. لە ساڵی 2003 خۆی لە ساڵی 1970 پۆلێک هەبووە لە هەندێک قوتابخانەیە ئەوانش لەسەر دیسلاکسیا و دیسکالۆکۆلیا ئیشیان کردووە یعنی بەطیء التعلم و صعوبات التعلم لە قراءە و کتابە و بیرکاریە. تەنها ئەو مناڵانەیان جیا کردوێتەوە کە کێشەی قراءە و کتابیان هەیە یعنی گرفتی خوێندن و نووسینیان هەیە و لە پۆلی چوارە تێکەڵیان کردوێتەوە بە پۆلی ئاسایی یعنی هیچ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەیە نەبووە. خۆم من مامۆستا بووم لە 1970 مامۆستام یعنی ئاگام زۆر باش لە پەروەردەیەم. لە 2003 لە 15 2003 بۆ یەکەمین جار لە قوتابخانەی ئەمیزەکی ئینکلوسیڤ ئێجوکەیشن جێبەجێکرا. ئەویش خۆم یەکێکم لەو کادرانی کە چوومەتە دەرەوەی وڵات خوێندومە 500 سعات لەبارەی تێکەڵکردنی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەی ئاساییە بۆ بورەبا تاییکەم. یعنی کەواتە خوێندن بۆ هەمووان لە 2003 جێبەجێکرا. لە کۆنگرەی پەروەردەی 2007 ئێمە 3 کادری پەروەردەی بووین بەشداریمان کردووە کە تەسبیت کرا خاڵەکانی ئینکلوسیڤ ئێجوکەیشن چۆن ئەبێ چۆن مناڵ تێکەڵەکرێ بە قوتابخانەی ئاسایی. پاشان کێشەی ئۆتیزم لە 3 خاڵا خۆیەگرێتەوە. یەکەم ئای کۆنتاکت، دووهەم کۆمۆنیکیشن، سێهەم کردارێکی متەکەڕیرە کە وتی کۆمۆنیکیشن یعنی پەیوەندیەکانی چاو دەست و قسە و هەموو یەگرێتەوە. جۆرەکانی ئۆتیزمیش خۆتانەی زانن جۆرەکانی ئۆتیزم چۆنە. ئۆتیزم و ئەسپەرجەر و ئیکۆلالیاش کە ئێستا لە ئۆتیزمە تەیف التەوەحود ئەوانە هەمووی ئەچێتە ژێر چەتری ئۆتیزم بەڵام بەڕاستی ADHD لەگەڵ ئۆتیزمە دوو حالەی جیاوازن. زۆر سپاس. من قسە بکەمە لێرەوە نزیکم مایکێشم لایە ئەگەر یارمەتیم بن. من دکتۆر سەمەد ئەحمەد مامۆستام لە زانکۆی سلێمانی نزیکەی 10 ساڵ زیاترە سێوانەی تایبەت ئەڵێمەوە سایکۆلۆژیای پەروەردەی، سایکۆلۆژیای یاری، سایکۆلۆژیای گەشتە مناڵی و هەرزەکاری جگەل لە سایکۆلۆژیای گشتیش. ناونیشانی ئەم پانێڵە بە پەروەردە دەرگا کڵۆمدراوەکانی ژیان دەکرێنەوە. بەداخەوە من چاوەڕێ ئەوە بووم کە دیدێکی تازە هاوچەرخانە سەبارە بە پەروەردە ببیستین بەڵام ئەوەی هەلێرە بوو تەنیا ئەو بابەتانە بوو کە لە ساڵانی ڕابردووە هەمومان ئەیڵین معاناتێکی زۆرمان هەیە مامۆستا یان سیستمی پەروەردە ئیتر ئەم قسەکردن لەسەر ئەم بابەتانە هەموو کەسێک دەرکی پێ ئەکات یعنی لە شوێنێکی لەم بابەتەیە چاوەڕێ ئەوە بن شتێکی تازە سەبارەت بە پەروەردە خوێندنەوەیکی تازە تێڕوانینێکی تازە بۆ پەروەردە ببیستین کە نەمان بیست بەداخەوە. لە ئەسڵا مرۆڤ کە لە دایکە بێ بە کۆمەڵی توانستەوە لە دایکە بێت. ئیشی یەکەمی پەروەردە کەشفکردنی تواناکانی مرۆڤە. دوجاریش ئاراستەکردنی ئەو مناڵەیە بوو ئەو شوێنی حەزی لێتی و توانای هەیە. ئالێرەوە اینجاکە پەروەردە بایەخی هەیە.
پەروەردە لە بناغەیە دروستکردنی کەسێتێکی بەهێزە بریتینێ لە نەسیحەتکردن بریتینێ لە ئامۆژگاریکردنی فڵان کەس و فڵان کەس پەروەردە بەڵێ پرسیارم نییە ڕاستی تێبینیە ئەگەر بۆ پرسیار بابەتەکان زۆربەی هەرە زۆری هیچ پەیوەندی بە ناونیشانەکانەوە نەبوو ناونیشانێکت پێڵێ بەڵام ئەوەی ئەخرێتە ڕشتێکی تر بوو من مەبەستم لەوەیە لێرە گوێمان لە شتی تازە نەبوو لەسەر پەروەردە ئەرکی مامۆستا لە ڕاستی ئیتر ئەوە نەوتراوە ئەرکی مامۆستا لە ئەسڵا مامۆستا ئیشی ئەوە نییە کەسێتی خۆی کۆپی بکاتە سەر خوێندکارەکانی لە ئەسڵا مامۆستا ئیشی ئەوە نییە یەقینی زانستی بە خوێندکارەکەی بڵێ بەڵکو ئیشی ئەوەیە گومانی زانستی دروست بکات مامۆستا ئیشی ئەوەیە گەشە بە عەقڵی مناڵەکانیان خوێندکارە قوتابەکەی بدات بۆ ئەوی بیرکردنەوەیکی ڕەخنەگرانەی هەبێت بەداخەوە لێرەیە من ئەوانم گوێ لێ نەبوو هیوادارم لە پانێڵی ترا گوێمان لێبێ سوپاس بۆ هەموو ئەم کاتتان باش مامۆستا سۆران زۆر سپاس بۆ ڕێکخەرانی ئەم پانێڵە و بەشداربووەکانیش من ئەمێ بە پرسیارێک دەست پێ بکەم جا تێبینی بەگشتی لەسەر هەشەش پانێڵیستەکایە ئایا لە پەروەردە لە ئێستایا پێویستی بە ڕێنیسانس نییە پێویستیمان بە ڕێنیسانسێکە لە پەروەردەیە کەواتە با هەموو بیر لەوە بکەینەوە کەی و چۆن و لەکوێوە دەست پێ بکەین سەبارەت بە مامۆستای بەڕێز مامۆستا فازیل کەوتی فەلسەفەی پەروەردەیی نییە نەخێر ئێمەش دەڵێین فەلسەفەی پەروەردەییمان نییە ئەوە یەکێکە لە کێشەکانی ئێمە کە فەلسەفەی پەروەردەییش نەبوو ئێمە شتەکانی ترمان تێکەڵە بێ و ناتوانین هیچ شتێک بگاتە ئامانج سەبارەت بە ئەو مامۆستای بەڕێز مامۆستا مەنسوور تەیفووری کە زۆرتر باسی لە پێداگۆجی کرد پێداگۆجی ڕاستیەکەی لە مێژووی کۆنی یۆنانیەکانە سێچین هەبووە خەڵکی یۆنانیەکان کە خەڵکە ڕەسەنەکە بوون خەڵکە کۆیلەکان کە گروپی دووەم بوون گروپی سێمیش بریتی بوون لەو خەڵکە خاوەن پیشانەی کە خەڵکیان فێری ئیش کردووە بەوانە وتراوە پێداگۆجی ئەوە ئەسلی مەسەلەکە بووە کەواتە هونەری فێرکردنە پێداگۆجی بەڕاستیەکەی بەنسبەت مامۆستای بەڕێز مامۆستا ڕزگار باهیر فعلەن ئێمە یەکێک لەو خاڵانەی لەو تەوەرانێک ئێمە پێویستمان پێێتی ئەگەر ئێمە گۆڕانکاری بکەین مەسلەی یاریکردنە مەسلەی یاریەکانە مەسلەی جەستەیە مەسلەی وەرزشە بەڕاستیەکەی کە وەرزش و هونەر بە هەردووکیان تەواوکەری لەگەڵ عەقڵ لەگەڵ نمووی گەشەی مێشکە لەگەڵ بابەتە ڕۆحیەکانە پێویستیشمان بە مەسەلە جەستەیەکان هەیە سەباڵێت بە پەروەردەی ئەوەی مامۆساژینەی بەڕێز تێکەڵکردنی فێرخوازەکان بەداخەوانێ ئێمە ئێستا ئەوەی کە ڕوئەیە لە پەروەردەیە لەسەر بەرنامەی بنیاتنانی تواناکان یەکێک لەو خاڵانە کە مەسلەی خاوەن پێداویستی تایبەتە مامۆستاکانی وا لێ کردووە جۆرێک لە ناکۆچی دروست بووە لەو حاڵەتەیە لە نێوان مامۆستا و مامۆستای پەروەردەی تایبەت ئەو کەساناکرێن بە مامۆستای تایبەت کە تا شەشی سەرەتاییان خوێندەوە یا فەرمانبەرن یا هیچ خولێکی ڕایەنانیان نەبینیوە یا مامۆستایە کە تااقەتی دەرسی نییە کەواتە بە شێوە ئەکادیمیەکە هیچ شارەزایەک و باگراوندێکی نییە لەسەر خزمەتی ئەوانە مامۆسای بەڕێزم مامۆستا دکتۆر مومین ڕێز و سڵاوم هەیە بۆی خۆشەویستە بەڵام من لە خاڵێکە لەگەڵی ناکۆکم ئەویش ئەوەیە ئەوەی کە ئێستا قوتابخانە ئەهلیەکان بۆ بەدەیان قوتابخانەی ئەهلی 35 وەرەقە تا 45 وەرەقە ئەدرێ بە مناڵەکان ئایا ئەهمیەتی خوێندن نەماوە لە ئێستاە ئەگەر خێزانەکان ئەو هەموو مەبلەغە بۆ ئەیان بۆ مناڵەکانیان بۆ خوێندنی ئەهلی بەڕاستیەکەی بەنسبەت کاک ئارام سدیقیشەوە فعلان من لە هەنێ خاڵ لەگەڵیام ئێمە پەروەردە ئەبێ تاچی تەندروست دروستکە لەم پانێڵەیە من هەستم کرد باخچە پەرامۆش کراوە چکە باخچە ئیشی ئەوەیە تاچی بەرپرس دروستکە ئەڵلقەکانی دواتر بە دوایە تفولەی موبەکیرە و تەلوفولەی متەوەستە و متەئەخیرە ئەمە دۆزینەوەی بەهرەوتوانەکانە لەگەڵ ئەوەی کە هاندا ئامادەکردنی قوتابیە بۆ پیشە لە داهاتوە زۆر سپاسدانەکەم مەمنون ئەمین سەپان شاعری دنیای مناڵان و پەروەردەکان دابەشکردنی پۆلەکان لە زەمەنی ئێمەوە هەتاکو ئەکاتە ئێستا هەر بە یەک ڕێتم ئەڕوات بەڵام لە وڵاتە پێشکەوتۆکانە بە تایبەتی لە ئەڵمانیا و رووسیا و ئەمانە کە من سەردانم کردوون یەک بە سێ قۆناغ یەک تا چوار قۆناغێک 5 تا 8 قۆناغێک 9 تا 12 قۆناغێکیکە ئێستاچێ بۆ بە ئەوەی کە پۆلی یەک ئەبێ وەکو زەمانی زووی ئێمە بە ئەگەر عمری نەگاتە 7 ساڵ ناچێتە قۆناغی دایەنگە و قۆناغی باخشەکان ئەوە بۆی بە 3 ساڵ لە باتی 2 ساڵ
بەڵام لێرە ئێمە کێشەیەکمان هەیە ئەم کێشەیە ئەوەیە مناڵێکە بۆنی شیری لە دەمیەت ئەمە کۆ ئەکەنەوە لەگەڵ مناڵێک کە عمری 15 ساڵە ئایا جاییزە ئەمە وەکو مامۆساوتی حتا ئەو ڕحلانەی کەوا مناڵەکان لەسەری دانیژن ئەبێ وابێت کە ئەو مناڵە بتوانێت ئەو ئەرکەی پێ ئەسپێرێ جێبەجێگا ئێمە لە زمانی پاشایەتیە ئەوەمان هەبوو یعنی حتا ڕحلەکان ڕمنە مامۆزا عەبدوڵڵا شارەزا بێ لەوە ئەو وینان بۆ چاکردین ئەو مشکلیان بۆ یێنەکەی ئێستا وەکو مامۆسا ئەفەرموێ ئەڵێ مەکتەبەکان تازە ئەو مەکتەبانەی کەوا لە ناوشارن میزانەیەکی زۆری ئەوێ ئەینجا حکوومەتەکەی ئێمەش گوێی نییە باشە قسەکەمان ئەم قسانەی کە ئێمە ئەیکەین دەفمان دەنگنا لە قسەکردن چاندنە و گۆگرتن دوورینەوەی هیچیان بوونە دوورینەوە ئێمە ئێستا گەوتونەتەوە ئەم مەکتەبانە لە ناوشارە بفرۆشن بیکەن بە پارەیەکی باش چەند مەکتەبێکی کەی پێ دروستکەن من پێم وایە ئەمە کارێکی خراپ نییە ئێمە لە ژیانی قوتابی و خوێندکارە گرنگیمان بە زمانی دایک ناوە تا ئێستا ئەنجا کەلتوری نەتەوەییمان فرامۆش کردووە ئێمە تکاتان لێکم ئێوە وەکو ئەوەی بەرامبەر بە ئێمە دانیشتون و لە ئێمە شارەزاترن گوێ لە هێنەکانمان بگرن باوکە بۆ چوونەکانمان مامۆستا عادل سەرپەرشتیاری خانەنووشین لە کۆی هەر شەش بەڕێزەکە کە لەبارەی پەروەردە و فێربوونەوە قسەیان کرد گەیشتمە ئەوەی کە ئێمە بەگشتی لە بەرنامەی بنیادانی توانەکانە دوو چەمکمان هەیە یەکێکیان شوێن کەوتە یەکێکیان ڕابەرایەتی بۆم دەرکەوت کە ئێمە هەر باسی گرفت دەکەین اینجا شوێن کەوتە دائیمەن باسی گرفت دەکات چارەسەری لا نییە ئێمە کەواتە ئەزمەی ڕابەرایەتیکردنمان هەیە ڕابەرمان نییە لە پەروەردەیە ڕێگە چارەی کردداری دانێ بۆی بڵێن ئاوا بکەین و ئاوا بکەین ئەو بەڕێزانە دوان لە بەشەکەی پێشەوەی پانێڵەکە شتی باشیان خستە ڕوو بەڵام هەنگاوی کردداری بۆ جێبەجێکردنی ئەو شتە باشانە چییە ئەوەمان نەبیست ئەمە ئەو ملاحەزەیشی کەشم ئەوەیە ئەمانی کە دانیشتوین هەمومان لە موالیدی سەر و 95ین ئەبوایە خاستن بۆ ئۆتیزم ئەوانەی کە ئێستا لێرە دانیشتون ئەبوایە ئەوانە بوونایە کە موالیدەکانیان لە 95 و بەرەو ژوور بوونایە ئەو گەنجانەی ئێستاوانە بێژن لە مەکتەبەکانە ئەوان تەعامل لەگەڵ مناڵانەکەن ئەبوایە پانێڵەکە زۆربەی ئەوانە داوت کرای هیوادارم لەوە ئێمەمانان بان نەکرابی و بڵێن چۆنتان خراپ کرد فەرمو چاشیکەنەوە سپاس گۆرانی برایم هاوڵاتێکی ئاسایی بەڕاستی وتم پرسیارە بەڵام تێبینی هەیە هەر لە ناونیشانی کۆڕەکەەوە دەست پێەکەین زۆر بە کورتی بە سەریعی کاتێک کە تۆم ناونیشانە ئەبینی بەڕاستی ناونیشانێکی فکری فەلسەفی قوڵە بینی کە هیچ ڕەبتێکی بەم جۆرە ئیجرایی عملی و ڕۆژانەیە نییە کە باسەکرێت لەم قوڕا ئەگەر بەم شێوە باز بکرێت تۆ ئەبێ لایەنی جێبەجێکار بەرامبەر دانیشت بێ بۆ ڕەحلەکە وایە بۆ باخچەکەم وایە جواب باتەوە ئەم ناونیشانە بەس کاک مەنسووری تەیفوری کەمێک خۆی لە قەرەدا پەیوەندی بە فکرەوە هەیە پەیوەندی بە دنیابینیەوە هەیە نەک تۆ دانیشی باشە تۆ ئێستا خوێنکار خۆی کوژێ لە زانکۆپۆلی 12-16 ساڵە دوێنێ پێرە نمونەمانی خۆی کوشتووە ئەمە ڕەبتی بە دنیابینیەوە کە بێت دەستکاری ئەوێ بکرێ نەک تۆ بێ ڕەحلەکە بگۆڕێ ئەو گەشە 12 قۆناغەکەشی تێپەڕاندووە لە لایەکی ترەوە کە زۆر سەریع کاک مؤمین زەڵمی قەزیەکی زۆر گەورەی وروژان هەر بۆ خۆی ئەوە شایانی ڕۆژە گفتوگۆکردنە سەبارەت بە ئاوردانەوە بەرەو بازاڕ و پشتکردنە زانستە کۆمەڵایەتەکان و فەلسەفە و کۆمەڵی مەسایلی گەورەکە هەر بۆ خۆی ئەوە بازار پێکەێنێ تۆ ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ڕووی کرد بۆ بازار ڕوومادە و ئەمڕۆ خەڵکی ڕوتاندۆتەوە لێی تێگەشتین لێرە دەوری ئەخلاق دێتە پێشەوە کە ڕەبتێکی گەوری بە فکر و فەلسەفەوە هەیە دیسان زنووە بێتەوە ئەی تۆ ناکرێ بەم شێوەیە دانیشیت وەک کاکی دەرووناس وتی ماوەسای دەرووناسی بێ کۆمەڵی مەسایل باسکەی لە خاڵی یەکەمە دووبارەیە لە خاڵی دووەمە پێویستی بەلایەنی بەرامبەرە قسە بکە ئەسڵی مۆزوع لەم بابەتاکە لە ناونیشانەکە پێمانەڵێ دەبێت تۆ دەست بۆ فکر بۆی دنیابینی پەروەردە
پەروەردەیەکی عامی کۆمەڵگەت قسەمان لەگەڵاکە نەکۆ بەست خوێندکار و من تێ نەگەشتم وەکو بەشدار بووە ئایا باسی پەروەردەیەکە بەمانای منهەجی پەروەردەی وەزارەت یان پەروەردەی عامی فکری کۆمەڵگە چۆن بڕوانێتە دنیا خێزم مادە خینکانوێتی چۆن تەماشای ژیان بکە بەڕاستی لە بینەوە هەموو فکرانە چی هەڵبژێرە زۆر سپاس بۆیەوە. من لێرە وەکو خوێندکارێکی زانکۆی سلێمانی لە بەشکاری کۆمەڵایەتی قۆناغی سێ لێرە ئامادەیم هەیە مامۆستانیم تاکە شتێکە ویستم ئاماژەی پێبم ئەوەیە باسی ئەوەمان کرد کە چۆن خوێندکارەکان فێر بکەین چۆن پەروەردەیە بکەین بەڵام ئایا چۆن مامۆستاکان پەروەردە بکەین ئەی چۆن ئەوان فێر بکەین ئەنی فێرەکەین یاخود کار و کاردانەوەیەک بۆ مرۆڤەکان ئەین کە خۆمان ئەمانەوێ واتە ئارەزوو بە توانای یەکتر ناکەین بەڵکو یەکتر ئەوەستێنین مەبەستی قسەکانم لەوەیە کۆکەمەوە لە ئێستاە پەروەردە ئەەکەین بەو شێوەیە کە خۆمانەمانەوێ نەوەک بەو شێوەیە کە خوێنکار ئەوێ چۆن فێر بێ بۆچیش ئەم قسەی مروژان ئەو کاتێککە من لە خوێنکاری قۆناغی یەکی سەرەتایی بووم پێش ئەوەی کە من بێمە مەکتەب و ئەو ژیانم بەرچاو بکەوە پێی ئاشنا بم باوکم پێشتر منی فێر کرده بوو کە چۆن پیتە کوردیەکان بناسم و بە پێی حروفی ئەبجەدی فێری کردم بەواتە بە شێوازێکی زۆر جوانتر و جیاوازتر کەرەوەی کە مەکتەب فێرە کرێ کاتێ هاتمە ناو هۆڵی خوێندنەوە مامۆستاکەم بینی بە شێوازێک یەکێ لە پیتەکانی شەرح کرد و کۆمەڵێ شتی بەدوایە هێنا زۆر جیاواز بوو لەوەی کە باوکم بە شێوەیەکی زانستی زۆر تەواو بە منی ئاشنا کرد هەرەوەنە دەرسم بەرز کردەوانێ وتم مامۆستا گیان تۆ لێرە ئەم پیتە و بەهەڵە ناسان وە شەرحەکەشی و بەهەڵەوت بەس ئەوەنە یعنی بە مێشکێکی زۆر سادانە و بە زمانێکی مناڵانە پێم وت ئێستا تۆزە جدیترم کرد قسەکانم ئەوەنەم نەزانی هەواڵگەیشت بەڕێوەبەری مەکتەبەکەم سارا بێباک لە فڵانە پۆلە فەسلیکەن باشە بۆچی مەبەستی لێرە هەموو ئەو قسانێکە لێرە ئەو بوو کە مەبەستەکەم چییە ینی چەقبەستوویەک هەیە لە شێوازی فێرکردنە لە شێوازی گەیاندنی زانستەکانە کە تەنها ئەبێ بەو شێوەیە بێ کە بۆی دانراوە ئەی باشە ناتوانانی بیگۆڕی باسی یاری کرا باسی کات کرا مامۆستایانی پێشتریش بە هەمان شێوە ئاماژەیان پێەیە بەڵام بەڕاستی هیچ کاتێک نییە لە خوێندنگەکانە کە خوێنکار توانای ئەوەی هەبێت ئەو بەهرەیە کە هەیەی لە بوارێکی ترا جیاواز لەو بابەتە زانستیانی کە لە مەکتەبی ئەدرێ بیگەێنێت بە هاوڕەکانی خۆی بگەێنە بە مامۆستەکانی خۆی تیا پەروەردەکانی ئەسڵەن کات بۆ ئەوەش نییە کە بزانێت چۆن ئاخاوتنێکی زانستیانە و ڕۆشنبیراناکە بۆی ئەبینین کاتی ئەم خوێنکارانە وردە وردەیەنە ناوزانکەوە نازانێت چۆن ڕای خۆیان دەرببڕن نازان لە کاتی سیمینار پێشکەشکردنە چۆن قسە بکەن تەنها ئەوە ئەڵێن کە لە لینکێ کاوەریان گرتووە زۆر سپاس بەڕێزان من وەکو ئەندامی ڕێکخراوی ئازادبوون و ئەندامی تیمی پەروەردەی ئازادبوون لەسەر قسەی ئەم بەڕێزانەی کە گلەیان هەبوو گلەیەکانیان تا ئاراستەیەک لە جێگەی خۆیەتی بەڵام لە ڕاستیشە ئەم جۆرە پانێلانە تەوعیە یعنی دکتۆر سەمەدی بەڕێز مامۆستای بەڕێز جەنابەت ئەوانی کە گلەیان کرد یعنی ئەمە بە هەمومان لە خۆمانەوە سیر نەکەین و ئەگەر لە خۆشمانەوە سیرکەین ئەبێ جارێکی تر بەردەوام ئێمە بەردەوام بین لەوەی کە قسە بکەین لەسەر تەوعیەی پەروەردە بەداخەوە هەندێک جار لە تەوعیەکە گلەیەکانە چێتەوە سەر مامۆستا بەڵام خۆی وانە ئەزانین چۆن لە قسەی ئەو کچە بەڕێزەوە قسەیەکم کە پیان و تۆ فەسڵ کرێ زانی ئەمە لەکوێوە هاتووە مەسئول لەم شارە بەرپرسێکی ئەم شارە ڕخنیان لێگرتووە لە هۆڵەکە کە چوونەتە دەرەوە حیمایەکانیان تێریان لە ڕخنەگرەکە توانە بۆ دنی تۆ ڕخنە بگری بەڕێزان کێشەی پەروەردە کێشەی ئابووری کێشەی کۆمەڵایەتی کێشەی هەموو کێشەکان ئەگەڕێتەوە بۆ فەلسەفەی حکمڕانی ئەوە فەلسەفەی حکمڕانیە کە ڕەنگاتەوە لە پەروەردە ئەوە فەلسەفەی حکمڕانیە کە ڕەنگاتەوە لە گەشەی ئابووری و لە ئاعتیماد خستنە سەر تەنها پارە و نەک ئیستیسماری پارە ئەمەیە کێشەی ئێمە و من وعدەم بە ئێوە لەبەرەوەی مامۆستا ڕێبوار سیوێلی و چەند کەسێکی تر تەلەفۆنیان بۆ کردوم بە تایبەتی مامۆستا ڕێبوار سیوێلی و کە خۆی فەلسەفەکار و هەمووتانەی ناسن کە کەسێکی بیرمەند و ڕۆشنبیرێکی زۆر قوڵە
داوای لێ کردوم کە پلاتفۆرمێک دروست بکەین لەسەرەوەی کە ئەو کوڕەگەنجە باسی ئەوەی کرد کە تەنها مەنسووری تەیفوری زیاتر چوە ناو بابەتە فەلسەفی و بابەتەکانی ترەوانیە. ئێمە خەریکی ئەوەین وە لە هەوڵی ئەوە بین وە دڵنیابن دەیان چالاکی تری ئاواکەین، بەڵام حەزیشەکەم پێتان بڵێم بیان ناخۆشە و ئەگەر بۆیان بکرێ مەنعیشمانەکەن، بەڵام جۆناینێ وە هەوڵی ئەوەین کە دەیان چالاکی ئاوا بکەین. ئێوە حەقتانە کە ئاڵێن ئەمان نەچوونە ناو، یعنی لە ڕاستیە هەر ئەتوانم بڵێم هەر دەردە دڵە، بەڵام من چۆن بە کاک ئارام بڵێم کاگارام وڵای ئێمەی تر لەو قسانە تێرمان خواردەوە، بەخوا هێشتا تێرمان نەخواردەوە. پێویستە بەردەوام خەریکیەوە بین کە خۆمان وشیارکەینەوە، چەند وشیارین ئەو نەیتر وشیار بین. زۆر سپاستانەکەم و هەر بژین. من پێم وایە پەروەردەی تایبەتی زۆر جیاوازە لەگەڵ پەروەردەی لەگەڵ ئۆتیزم و ئەمراوەشتانە. من ساڵانی زوو پێش 2000 ئەمانە سەرپەرشتیاری پەروەردەی تایبەتی بووم، تاکە سەرپەرشتیاری پەروەردەی تایبەتی بوو لە سلێمانی. ئەلاکولین شتێکەیە من پێم وایە هەر مەسئولین بەرپرسانی وەزارەتی پەروەردە بەغەڵەت تێگەیشتن. من لە ئەوەی جەماعەتی پێشوا قسەیەکم کرد، وتم شتێکەیە مؤتەمەرێکی عالمی ژیراوە لە وڵاتێکی ئیسپانیا شوێنێکی ئاوایە هەر بەم نەسە جای ئەکاتەوە، ئەڵێ التەربیە للجەمیع التعلیم للتەمیز. یعنی بەس تۆ ئەو مناڵە ئۆتیزمانە بۆت هەیە لە بوارە پەروەردەیە تێکەڵی مناڵانی ئاسایی بکەیتەوە، نەک لە هەر هەمویانە. ئەو فروقی فەردی چی لێکەی؟ تۆ ناتوانانی بڵێ فروقی فەردی نییە کاک مؤمین، کە فروقی فەردی مادەم هەیە من و تۆ لەگەڵێکا جیاوازی. لەبەر ئەوە تۆ بڵێ منیش ئەڵێم بۆ ئەوەی لە کۆمەلگە مەحروم نەبن، مەفروزە مناڵانی ئۆتیزم و پەروەردەی تایبەتی تێکەڵ بە ئاسایەکان بکرێنەوە لە بواری مەجالە پەروەردەیەکە، نەک لە بواری فەرزنیشە. ممکن نییە من و تۆ بەیەکەوە فێر دەستان خۆش. دەستی هەمووتان خۆش بێ بەڕێزان. هەر وتنی پەیامەکانتان ئەو پەڕی خەمخۆری بوو، ئەو پەڕی ئامانج بوو بەرەو پێشچوونی پرۆسەکە. خۆزگە دەرفەت هەبووە هەمووتان گەورەتان بکردینە و پرسیارەکانتان ئاڕاستی میوانەکان بکردا و وەڵامی دروستمان وەربگرتە. سەبارەت بۆ پرسیارانی کە ئاڕاستی هەر سێ پانێڵەستە بەڕێزەکە کراوە، ئەو خاتونە بەڕێزە پرسیاری کرد لە ڕێگاکان و هەنگاوەکانی تێکەڵکردنی و قوتابی ئۆتیزم و قوتابی ئاسایی چۆن دەکرێت سژینە. سپاس دەکەین ئەگەر ڕوونکردنەوەمان بوو. سپاس بۆ مامۆستای بەڕێز بۆ پرسیارکردن و سەرنجەکەی. دیارە ئەو لە دوو خاڵاکۆی کردەوانێ، دیارە بەڕێزیان تەرکیزیان لەسەر قسەکانی من نەکرد. ئەگینا من نەموت لە ساڵی 1970 لە کوردستانە ئیش کراوە. ئەزیزەکەم من ئەڵێم بەپێی زانست و بەپێی توێژینەوە بەپێ و سەرچاوانەی کە بینیمە من ئەم زانیاریە ئەگەێنم لە کوردستاننا لە جیهانە بەگشتی لە سەدەی ڕابردووە لە ساڵی 1910 بە تەحدید بە زانستی چەمکی ئۆتیزم دیاری کرا. بە زانستی زۆربەی وڵاتان تێکچوونی ئۆتیزمیان خستە ژێر یەکێک لە تێکچوونە دەرونی و ژیریەکانەوە. من باسی جیهانم کرد. بە پێچەوانەوە لە کوردستانە بابەتەکە یەکجار تازێ ئەو ئەڵێ ساڵی 2000 من ئەڵم ساڵی 2013 عفونکە من توێژینەوەی زانستیەکەم لەسەر کێشەکانی خێزانی خاوەن منداڵی ئۆتیزم بوو. ساڵی 2013 جگە لە یەک توێژینەوەیەک کە باسی تەنها ژیاننامەی منداڵانی خاوەن ئۆتیزم کراوە. یەک توێژینەوە نەبووە لە هەرێمی کوردستانە بۆ زانیاری بەڕێزی. من باسی 2013 شەکەم. من مەسادرەکانم لە ئەمریکا و لە عومان و لە ئەردەن و لە میسرەوە هێنا، چونکە کوردستان ئەوەندە هەژار بوو مەسادریشی نەبوو. لەبەرەوە بەڕێزیان دیارە سەرنجیان نەخستۆتە سەر ئەو ساڵە کە من مەبەستم لەو ساڵە ئەوە بوو. ئەمە یەک. دوو بەڕێزیان وتی ناونیشانەکە جیاواز بوو لە باسەکە. ئەگەر دیقەت بن بەڕێزان من وتی هیچ باسی هیچت نەکرد کە چی بکەین بۆ من تێکەڵکردنی مناڵان و چیان بۆ بکەین. ئەگەر دیقەت بن من یەکێک لە سلایدەکان کە چوومە سەری باسی ئەوەم کردوتم، یعنی عفوم یەکێک لە تەوەرەکانم باسی ئەوەم کردوتم چۆن قوتابخانەی تێکەڵکردنی گشتگیر ئامادە بکەین. 4 خاڵم خستە ڕوو کە بنەمای پرەنسیپی ئیشەکە بوون. دواتر
چۆن پلانی بۆ دابنین ئەسڵان ئەوەی کە من ئەمڕۆ هاتبووم بۆی جیاواز قسەی تیا بکەم لە بابەتەکانی تر کە تەنها دەردەدڵ نەبێ هاتبووم ڕێگە چارە باسکەین باسی پلان بکەین چۆن بە پلان مناڵی خاوەن پێداویستی تایبەت تێکەڵ بکەین لەگەڵ مناڵی ئاسایی دە پلانم ئامادە کردبوو دەخاڵ لە ناو پلانەکە بەڵام ئەوە بوو لە 20 دقەوە کاتەکەمان لێ سندرا و لێشمان کرا بە چارەکێک بۆیە نەمتوانی باسی پلانەکە بکەم بەڵام باسی ئەوەم کرد کە بێ قوتابخانەی تێکەڵکردنی گشتگیر لەسەر چوار بنەما بێ دیارە بە ڕێزیان تەرکیزی لەسەری نەبوو سپاس بۆ هەموو لایەکتان دەستە خۆش بە خاتوشینەی بەڕێز پرسیارێکی تر کرا مامۆستا عادل ئەم پرسیاری کرد ئاڕاستەی کاک ئارامیەکەین هەنگاوی کردداری بۆ بەرەپێشچوونی پرسی پەروەردە لە ئێستادا چییە؟ ڕاستیەکەی ئەگەر بمانەوە هەنگاوی کردداری بنین بۆ پرسی پەروەردە من بە قسەیەکی نیچە وەڵامی ئەمە دەمەوەڵێ هیچ نەتەوەیەک چاکسازی بەخۆیەوە نابینێ ئەگەر پەروەردەی نەوەکانی گەندەڵ بن کەواتە نابێ پەروەردەی نەوەکانمان گەندەڵ بێ و مامۆستا گۆران باسیەوەی کرد کە تەلەبە خۆی کوژێ لە 12ی ئامادەیە لەبەرەوە نییە کە ڕەحلەکەی خراپە ئەزیزم مامۆستایەکی بەڕێز لە پشوەکە پێی وتم تەنها لە پەروەردەی ڕۆژهەڵات ساڵی ڕابردوو 2800 تەلەبە وازی لە خوێندن هێناوە ئەمە جۆرێک لە خۆکوشتن نییە خۆکوشتن تەنها خۆکوشتی جەستەیی نییە بەڵکو خۆکوشتنە کە ئێمە ڕاکەین لە عیلم و معریفە ئەمە جۆرێکە لە خۆکوشتن بۆ ئەوەی کە ئێمە سیستمێکی پەروەردەی هاوچەرخمان هەبێ ئەبێ لە هەناوی کۆمەلگاکەمانەوە بێ نابێ ئەم سیستمە هاوردە بێ ئەبێ پەروەردەکارانی وەکو بەڕێستان بە کۆدەنگ لەسەری قسە بکەن بۆی لەگەڵ ژینگەی پەروەردەیەکەمانە بگونجێ منە و خاڵانەی خستمە ڕوو بەڕاستی هیچی ئەوەی کە لە سوید و هێناوانە ڕەبتی نییە بە کۆبەڵگەی کوردیەوە سپاس مامۆستا سۆرانگیان من عەرزم کردی ینی ئەو داتایانەی کە لە بەردەستان واناڵن بەڕاستی یعنی ئێمە بە داتا نزیکەی 105 خوێندکاران و قوتابیانمان لە زانکۆ لە قوتابخانە ئەهلەکانن یعنی 195 لە قوتابخانەیەکایە کە خواست و حەزی نییە بۆ بەردەوامی بۆش بەڕاستی داتاکان مەترسیدارن و دڵخۆش نیم پێیان باسی شۆڕشی پەروەردەیت کرد مامۆستا ئایا شۆڕشی پەروەردەی پێویستیان نا بەڕێزان من پێم وایە ئێمە پێویستمان بە گواستنەوە هەیە لە جاتی شۆڕش پێویستمان بەوەیە پەروەردە لە ئۆپۆزیسیۆن و ناڕەزایی و ئەوەی کە داوا لێبوردنەکەم بۆڵە بۆڵ و دەدڵەوە بگواستنەوە بۆ ناو دەسەڵات یانی دەبێ وەزیرێک بڕاتە ناو پۆستی پەروەردەیەوە کە هەموو ئەم خەمانە بە باشی تێگەشت بێ و بە هەڵگری ئەمە خەمانە بێت بە دڵنیاییەوە من هەر پێ دەڵێم هەر بە ڕێزێکەکەوانی کە لێزدایت لە مامۆستا جیهادەوە تا هاوڕایین تر ئەوانە وەزیری پەروەردە بن زۆر سەرکەوتورە بن لەو وەزیرە بەڕێزانەی کە جیل دوای جیل دێن و بەداخەوە حزب دایانێت و ئەواناکات ئەگەر مامۆستا باش بوو بە دڵنیایی ئەو پرۆسەی پەروەردە باشە بێ بەڕێزان کەواتە بەرپرسیاتی گەورە جایتر ئەڵێمەوە لەسەر شانی ئێمەیە ئێمە پێویستە ڕێز و شکۆ و خۆشەویستی بۆ قوتابخانەکان بگەڕینەوە جێگایەک بن بۆ ئەوەی کە منداڵانمان هەرزەکارانمان هەست بە ئارامی بکەن نەک ئەوەی کە بەداخەوە ئێستا خەڵک بۆ ئارامی پەناباتە ئارامگاکان پەناباتە قەبرستانەکان پەنابات شوێنەکانی تر کەواتە ڕۆڵ و پێگەی قوتابخانە ڕۆڵ و پێگەی مامۆستا ڕۆڵ و پێگەی پرۆسەی پەروەردەی کە گواستنەوەیە لە ئۆپۆزیسیۆنەوە بۆ دەسەڵات دەرفەتەکەمان زیاتر بۆ فراوانەکە و بە دڵنیاییەوە ئەنجامێکی باشتری بێت زۆر سپاس دەست خۆش جەنابی کاک دکتۆر زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان دەستی هەموو لایەکتان خۆش بێ و هەر باسکردن و گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە زۆر هەڵەگرێ بۆی ئێمە لێرەدا کۆتایی بە مەراسیمی کۆربەندەکە دێنین و هیوادارین ئایندەیەکی نزیکا چەندین و چەندین جاری تر لەم بارەوە پرس و گفتوگۆی زیاتر بگرێت دەستی هەموو لایەکتان خۆش بێ سپاس تا ئەو کاتە لەگەڵمان بوون هەر هەبن